ناوپارێزی کوردستان کتێبخانەی دەنگی سنتەری گەنجان ناونیشان سلێمانی گەڕەکی بەختیاری جێبەجێکردنی دەنگ کاوە حەسەن خوێندنەوەی عوسمان محەممەد مۆزیک شەناشیل بەرواری 13/7/2004 پەرتووکی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە بەهاری ساڵی 1970 کورتەباسێکی جوگرافی ئابووری سیاسی کۆمەڵایەتیە. نووسینی شەوکەتی حاجی موشیر چاپی یەکەم سلێمانی 1998 بەشی یەکەم ڕژێمی بەحس و سیاسەتی ڕاگواستنی خەڵک بۆ ئۆردوگا سۆرەملیەکان شوێنی هەڵەبجەش لەم بەرنامەیەدا. پاش ئاشبەتاڵی ساڵی 1975 و هەرەسی شۆڕشی ئەیلولی گەلی کورد ڕژێمی عێراق ئەو بۆشایە سیاسی کوردستانی بەهەلزانی. ئەو بەرنامەی کە داینا بۆ وێرانکردنی کوردستان و سیاسەتی ڕاگواستن و بە عەرەبکردنی خەڵک و سوتماکردنی خاکی کوردستان دەستی پێکردووە. لەو کاتەدا کە هێزی بەرگری پێشمەرگە نەمابوو مقاومەتی خەڵک لاواز بوو ناومێدی باڵی کێشا و بەسەرگەلی کووردا. ئالەم کاتەدا بارودۆخەکە بۆ ڕژێم گونجاوتر بوو. دەستی کرد بە ڕاگواستن و دوورخستنەوەی خەڵکی سەرسنوورەکان بۆ ئەو شوێنانەی بەرنامەی بۆ دانابوو لە ناوەڕاست و خواروی عێراقدا. لە شوێنی ئەوان خێڵی عەرەبی ئەهێنا و نیشتەجێیەکردن. سەرەتا لە دوای ئاشبەتاڵ لە سنووری خانەقین و بناری چیای بەمۆ دەستی پێکرد. پاشان هەر ئەو ساڵە ناوچەکانی دەوروبەری بیرەنەوتەکانی ناو کوردستانی ڕاگوازی و عەرەبی لە زۆر شوێندا نیشتەجێ کرد و هەر بەم شێوەیەش خەڵکی ناوچەکانی شنگار و زەمار لە پارێزگای مووسڵ تعریب کران و هەموو ناوچەکانی دەشتی سلیڤانی لە پارێزگای دهۆک کە هاوسنووری سووریا بوون ڕاگواست و عەرەبی لە جێگەیان نیشتەجێ کرد و خەڵکی هەموو ئەو شوێنانەی کە ڕاگواستن لە چەند ئۆردوگایەکی زۆرەملێ کۆ کردەوە دوور لە ناوچەکانی خۆیان. ئەم هەنگاوی ڕژێم بە بەشی یەکەمی سیاسەتە وێرانکاریەکەی داهەندرێ بۆ کوردستان پاش هەڵایسانەوەی شۆڕشی نوێ لە ساڵی 1976. ڕژێمی عێراق بیانووی زیاتری بۆ دروست بوو. هەر ناوچە و دیهاتێک شەڕیکە ڕوویدایە یان یەکێک لە پیاوەکانی ڕژێم بکوژایە دەست بەجێ ئەو شوێنەشی ڕاگواست و خەڵکەکەی ئاوارا کرد و دیهاتەکانیە سووتان. بەم شێوەیە ڕژێم قۆناغێکی تری سیاسەتە وێرانکاریەکەی خۆیان جامدا. هەر لە ساڵی 1976 تا ساڵی 1978 لە بەهاری ساڵی 1978 قۆناغی سێمی ڕاگواستن بە شێوەیەکی فراوان دەستی پێکرد. ئەو 20 کیلۆمەتری سەرسنووری ئێران تورکیا سووریا بە زیادەوە ڕاگواست و هەموو دیهاتە سەرسنووریەکانی وێران کرد. بەم شێوەیە توانی بەشێکی گرنگی کوردستان وێران کاو خەڵکەکە بە زۆر ڕاپێچی ئۆردوگاکان کرد. ڕژێم بەم سیاسەتە توانی بنەمای ئابووری کوردستان تێک و پێک بدات و خەڵکەکە ببەسێتەوە بە دەستگاکانی ڕژێمەوە و نەریتی بەرزی کوردایەتی بشێوێنێ و هەمووی لە یەک جیاکاتەوە. بێکاریەکی زۆر لە ناو خەڵکدا بڵاو بوویەوە تا خەڵک ناچار بێ بۆ بژێوی ژیان پەنابەرێتە بە ڕژێم. لەلایەکی ترەوە ڕژێم بەو پارە زۆرەی سامانی نەوت کە لە بەردەستیا بوو سیاسەتی جاشایەتی و بەکرێگیراوی پیادەکرد بۆ لاوەزکردنی شۆڕشی نوێی کورد و پێشمەرگەکانی شۆڕشی نوێ. هەر بەم ڕاگواستنەش بۆشایەکی باشی دروست کرد لە نێوان جەماوەر و پێشمەرگەدا و لە یەکی دابڕاندن. ئەم بەرنامەی ڕژێم تا ڕادەیەک ناوچەی هەڵەبجەشی وەکو ناوچەکانی تری کوردستان بەر شاڵاوی ڕاگواستن کەوت و زۆربەی ناوچە سەرسنوورەکانی ڕاگوێزا کە هەڵەبجە لە سێ لاوە سنووری بە ئێرانەوە بوو وەکو ناوچەی پشتچیای بەمۆ و زمناکۆ و شەمێران و تاوگۆزی و نەورۆڵی و دیهاتەکانی پشتی هەڵەبجە بەرەو سەروی ڕۆژهەڵات لە نێوان سنووری ئێران و چیای باڵامبۆ و شندروێدا. لەو لاشەوە دیهاتەکانی بناری چیای هەورامان بەرەو خورماڵ و دیهاتەکانی قەتپاڵی چیای سوورێن تا ئەگاتەوە سنووری شاری پێنجوێن. هەموو خەڵکی ئەم دیهاتانە لە 6 ئۆردوگای زۆرەملێدا کۆ کردەوە کە یەکەم ئۆردوگای عەنەب 1500 ماڵ کە خەڵکی دیهاتەکانی هاوار، هاوارەکۆن، تاوێرە، خەرپانی،
جاور، گریانە، دەرەشیشی سەر و دەرەشیشی خوار و دەرەقەیسەر، بەڵخە، جەلیلە، ئەنەب بیاوێڵە بوون. دووهەم، ئۆردوگای زەمەقی 1500 ماڵ بوو، ئەویش لە خەڵکی ناوچەی نەورۆڵی هەورامان بوون. سێ، ئۆردوگای سیروان کە 1000 ماڵ بوو، لە دیهاتەکانی بەشێکی نەورۆڵی، بەشێکی هەورامان و چەندەیەکی هارونی وەکو هەردوو خوڵامی، قارەمانی، بێژاوە، کانیتو بۆ ئەوەی تریش خەڵکی دیهاتەکانی شەمێران بوون. چوار، ئۆردوگای خورماڵ نزیکەی 700 ماڵی تێدا کۆکرابوویەوە، لەوانە هەندێک لە دیهاتەکانی هەورامی ناحیەی خورماڵ چەندەیەکی قەتپاڵی چیای سوورێن. 5، ئۆردوگای شانەدەری کە نزیکەی 1500 ماڵ بوو کە خەڵکی دیهاتەکانی بناری چیای سوورێن و هەندێک لە دیهاتەکانی شارۆچکەی پێنجوێنی تیاکۆکرابوویەوە. 6، ئۆردوگای زەڕایەن کە خەڵکی دیهاتەکانی تاوگۆزی و خێڵی باوا و خێڵی یاقوو لەگەڵ هەندێک لە خەڵکی ئەم دیوی چیای بەمۆ ئەم ئۆردوگایەش 500 ماڵ ئەبوو. کورتەیەک لەسەر دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ لە ساڵی 1976 و جۆری دابەشبوونی هێزەکانی پێشمەرگەی لایەنەکان بەتایبەت دوای شەڕی ئێران و عێراق و کاریگەری لەسەر ناوچەی هەڵەبجە. پاش دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ لە ساڵی 1976 لە ناوچەی هەڵەبجەدا یەکەم دەستەی چەکداری شۆڕشی نوێ لەم سنوورەدا پێکهات. لەبەر ئەوەی سنوورەکانی هەڵەبجە لە 3 لاوە ناوچەیەکی شاخاوی بوو کەوتبوونە سەرمەرزی ئێرانەوە، بۆیە هەرزوو تەواوی ناوچە شاخاویەکان کەوتە ژێر دەسەڵاتی پێشمەرگە و هێزەکانی ڕژێمی عێراق تەنها لە سەنگەر و ڕەبایی بەرگریدا خۆیان گرتبوویەوە کە زۆر جار ئەو سەنگەرانشیان ئەکەوتە بەرهێزی پێشمەرگە. بەم شێوەیە هێزی پێشمەرگە بوو بە ئەمری واقع لەو سنوورەدا و خەڵکی پێدەشتەکانی شارە زور و هەتا ناوشار و شارۆچکەکانیش حسابی تایبەتیان بۆ شۆڕشە کرد و زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکانیان لەلایەن پێشمەرگەوە چارەسەرەکرا. پاش ڕاگوەستنی دیهاتە سەرسنووریەکان بە تەواوەتی لە چیاکانی سوورێن و هەورامان و پشتچیای شنروێ و باڵامبۆ و لە بارەگای هێزی پێشمەرگە بە شێوەی پەراگەندە دامەزرا و زۆر جار ڕژێم هێرشی سەربازی ئەکرد بۆ سەر ئەو شوێنانە و شەڕی ڕوبەڕووی بەرپا ئەکرد. لەو ناوچانەدا کە هەرگیز نەیتوانی بە بنەبڕی هێزی پێشمەرگە لەم سنوورەدا هەڵکەنێ و لێدانی کاریگەریش بەرهێزەکانی عێراق کەوت کە بەم شێوەیە زیاتر بنکەکانی شۆڕش بەهێزتر ئەبوو لە ناو دڵی خەڵکدا. کە شەڕی ئێران عێراق هەڵگیرسا لە ساڵی 1980دا هێزەکانی سوپای عێراق لە سەرەتادا هەندێک دەستکەوتی کاتی بەدەستهێنا و هەندێک شوێنی ئێرانی گرت، بەڵام پاش خۆڕێخستنەوەی هێزەکانی ئێران و پەلاماردانەوەی بۆ سەرهێزەکانی عێراق سوپای عێراق تووشی زنجیرەیەک شکستی گەورە بوو کە بۆ هۆی کوژرانی هەزاران سەربازی عێراقی و بەدیلگرتنی هەزارانی تریش و پەککەوتن و کەم ئەندامبوونی هەندێکی تر. ئەم شەڕە سەختەی تووشی سوپای عێراق بوو بۆ هۆی ئەوەی شیرازەی سوپاکەی لەبەریەک هەڵوەشێ. دیاردەی هەڵاتن لە سەربازی زیادی کرد، هەزاران گەنج ڕویان کردە شاخەکان و بەشێکی باشیان پەیوەندیان کرد بە هێزی پێشمەرگەی لایەنە سیاسیەکانی کوردستانەوە. بەم شێوەیە شۆڕش زیاتر بەهێز بوو، پەلوپەی هاویشت و بۆ هەموو شوێنەکان و هێزی عێراق لاواز و گەندەڵ بوو، بە جۆرێک نەیتوانی لە یەک کاتاو لە دوو سەنگەرەوە بەرگری بکە، سەنگەری بەرامبەر هێزەکانی ئێران و سەنگەرەکەی تری شەڕی ناوخۆ لە ناوخاچی کوردستاندا. لەو کاتەشدا ئەو حیزب و لایەنانەی کە لە کوردستاندا هێزی چەکداریان هەبوو ئەم لایەنە نەبوون. یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، حیزبی شیوێعی عێراق، حیزبی سۆسیالیستی کوردستان، پارتی سۆسیالیستی کورد، پاسۆک. لەم حیزب و لایەنانە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بارەگای ئاشکرای هەبوو لە ناو خاکی کوردستانی عێراقدا. باقی حیزبەکان لە سەر سنوورەکان هەندێک وردە بارەگایان هەبوو کە زیاتر کەوتبوونە سەرمەرزی عێراق و ناوخاچی ئێران، بۆیە چالاکی پێشمەرگەکانیان زۆر کەم و لاواز بوو، بەڵام یەکێتی نیشتیمانی لە هەموو لایەک بارەگاکانی بڵاوبوو بووەوە، هەر لە بارەگای سکرتێری گشتی و مەکتەبی سیاسیەکەی تا بارەگای مەڵبەندەکانی لە ناو خاچی کوردستاندا بوو و بەشێکی گرنگی خاچی کوردستانیان خستبوویە ژێر دەسەڵات و توانای خۆیانەوە کە ئەمە پێچەوانەی حیزبەکانی تر بوو کە هەموو سەرکردایەتی و دام و دەستگاکانیان لە ناو خاچی ئێراندا بوو، بۆیە هێزەکان یەکێتی زیاتر پەلوپەیان بڵاو بوویەوە و بەهێز بوون و خەڵک زیاتر لیان کۆ بوونەوە.
هەزاران سەربازی هەڵهاتووی ناوسوپای عێراقیش لە دەوری کۆبوونەوە. بەشێکی بووبوون بە پێشمەرگە و ئەوی تری کە نەیەتوانی پێشمەرگایەتی بکەن لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی پەنادرابوون و بووبوون بە هێزێکی یەدەک لەو سنوورەدا. یەک، هێزەکانی مەکتەبی سیاسی یەکێتی ماوەیەک لە پشتی قەڵاتزە و چیای مامەندە بوو. بۆ ئەو ناوچەیە لە ساڵی 1983 ئەم بارەگایانە گوازرابوونەوە بۆ دۆڵی بۆتێ لە پشتی ڕانیە، پاشان هاتنە بناری چیای ئاسۆس و دواتریش هاتنە دۆڵی جافایەتی و لە دیهاتەکانی یاخی سەمەر و هەڵەدن و سەرگەڵ و بەرگەڵ و بڵاو بوویەوە. دوو، بارەگای مەڵبەند یەکی سلێمانی ماوەیەک لە شارباژێر بوو لە دەی حاجی مامەن، پاشان گوازرایەوە دەی سیتەک، دواتریش گوازرایەوە ناوچەی قەرەداغ لە دیهاتەکانی بەلەکجار و تەکیە و سێوسێنان. سنووری ئەم مەڵبەندە و تیپەکانی ئەم ناوچانەیە گرتەوە ناوچەکانی هەورامان، شارەزور، قەرەداغ، بازیان، سەنگاو، جەباری و قادرکەرەم، کفری و گەرمیان تا ئەگەڕێتەوە بۆ بناری چیای بەمۆ و سنووری خانەقین و چیای زمناکۆ و هەر چوار لای دەربەندی خان. لەم سنوورانەدا تیپەکانی هێزی پێشمەرگە دامەزرابوون و هێزی بەرگری ڕێکخرابوو، ئەنجومەنی دیهات هەڵبژێردابوون. سێ، مەڵبەندی دوی کەرکووک بارەگای مەڵبەند کە لە سەرگەڵۆ بوو. سنووری چالاکی ئەم مەڵبەندە لە سنووری پێنجوێنەوە بۆ شارباژێر و بەرزنجە و چوارتا و ماوەت و بەرەو سەفرە و زەرون و بەرەو پشتی چیای ئاسۆس و مەرگە و بنگرد تا سەر ئاوی دوکان و ناوچەکانی بەرەو بەری دۆڵە و سوورداش و چەمی ڕێزان و ناوچەی ئاغجەلەر و شێخ بزێنی و شوان و خاڵخاڵان و بەرەو سەرخاسە و لەم لاشەوە تا چەمچەماڵ و پەلی ئەهاویشت. لەم سنوورانەدا تیپەکانی پێشمەرگە پێکهێنرابوون، هێزی پشتگیری ڕێکخراب و ئەنجومەن بۆ دیهاتەکان دامەزرابوون. چوار، مەڵبەندی سەی هەولێر لە سەرەتادا ئەم مەڵبەندە دوو مەڵبەند بوون، یەکێک لە پشتی چیای ماکۆک بەرەو سنووری ئێران کە ناوی مەڵبەندی سێ بوو، ئەوی تر لە دۆڵی بالیسان و خۆشناوەتیەوە بەرەو هەولێر و دەشتی قەراج و کۆیە کە مەڵبەندی چواری پێوترا. پاشان لە ساڵی 1984دا هەردوو لا کرانەوە بە یەک مەڵبەند و ناونرا مەڵبەندی سەی هەولێر کە سنوورەکانی لە حاجی ئۆمەران و چیای قەندیل بەرەو قەڵاتزە و ڕانیە و ڕەواندز و خەلیفان و حەیر و شەقڵاوە و کۆیە و تا سەر ئاوی زەی بچووک لە ڕۆژهەڵاتەوە بەرەو هەولێر و دەشتی قەراج و مەخمور لە باشوورەوە لە ڕۆژ ئاواشەوە ئەکەوتەوە سەرزەی گەورە و سنووری باتینان. بارەگای مەڵبەندەکە لە بالیسانەوە گوێزرایەوە بۆ پشتی چیای سەفین لە دۆڵی سماقوڵی. لەم مەڵبەندەشە هێزی پێشمەرگە و پشتگیری لە هەموو شوێنێکە ڕێکخرابوون، ئەنجومەنی دیهاتیش پێکهێنرابوو، ئیش و کاری خۆیان بەڕێک و پێچی ئەنجامەدا. لە سەرەتای شۆڕشی نوێوە لە ساڵی 1976 هەروەها دامەزراندنی تیپەکانی هێزی پێشمەرگە و دواتریش بارەگای مەڵبەندەکان لە هەموو ئەم سنوورانەدا باسمان کرد. لە هەر سێ مەڵبەندەکە چالاشی زۆر گەورە و بچووک ئەنجامەدرا. دژی هێزەکانی عێراق و لە هەموو جێگەیەک ڕژێم درزی ئاژن کرابوو و هەراسان کرابوو تا ڕادەیەک لە شارە گەورەکانیشەوە خەڵک بۆ چارەسەرکردنی کێشەکانیان ڕویانە کردە مەڵبەندەکان و تیپەکانی هێزی پێشمەرگە لە بەرامبەر هێزەکانی عێراق لە سەربازگە و ڕەبایە و بەرگریکردن و هەروەها سەرجادەکان خۆیان گرتبوویەوە. پاشماوەی شوێنەکانی تر بەدەست هێزی پێشمەرگەوە بوو. فەوجی جاشی سووک و کاریگەریان لەسەر ناوچەی هەڵەبجە. کە شەڕی ئێران و عێراق گەشتە توند و تیژی هێزی گەورەی هەردوولا بۆ سەرێک پەرەیسەند و ناو شارە گەورەکانی وەکو تاران و بەغدا کەوتنە بەر هێرشی موشەکی دوورهاوێش، شوێن نەما کارەساتی شەڕ نەیگرێتەوە. هەروەها پێشتر باسمان کرد کە ڕژێمی عێراق بەهۆی سیاسەتی ڕاگواستنەوە بێکاریەکی زۆری دروست کرد. بۆ ناچار بوو پەناباتە بەر دروستکردنی فەوجی جاشە سووکەکان، ئەفواج دیفاع وەطەنی. پێشتر لە کوردستاندا تەنها مەفرەسە تایبەتەکان هەبوو کە سەر بە ئەمن و ئیستیخبارات بوون. لە هەر ناوچەیەک چەند مەفرەزەیەکی چەکدار دروست کرابوون بۆ گەڕان بە دوای پێشمەرگە و شەڕی ناوخۆ بەکارەهێنران. لەگەڵ بەهێزبوونی وزە و توانای هێزی پێشمەرگە و لایەنە سیاسیەکان ئیتر ئەم مەفرەزانە توانای بەرگری و گەڕانیان بە شوێن پێشمەرگەدا کەس بوو. سوپای عێراق کە سەرگەرمی شەڕێکی گەورەی بەربڵاو بوو لە بەرامبەر هێزەکانی ئێران، ئیتر سوپاش ئەوەی پێناکرا لە دوو بەرەوە شەڕ بکە و پاڵپشتی مەفرەزە تایبەتەکانی سەر بە ئەمن و ئیستیخبارات بکە بۆ شەڕی پێشمەرگە. بۆیە حکوومەتی عێراق بیری لە دروستکردنی ئەو فەوجانە کردەوە
بە شێوەیەکی بەربڵاو چەکی دابەشە کرد بۆ هەر فەوجێک تەنها یەک ئەفسەری سەربازی عێراق دانرا کە لە ڕێگەی ئۆفسەرەوە فەرمانی سەربازی ئەدرا بە فەوجەکان و بەو شێوەیە پەیوەندی ئەکرا بە فەرماندەی سەربازی ناوچەکەوە. ئیتر لەوە سەرۆک هۆز و ئەو عەشرەتانەی ئامادە بوون چەک بۆ ڕژێم هەڵگرن لێپسرا و دیاری ئەکرا بۆ فەوجەکان بە ناوی مستەشار. لە ڕێگەی ئەم مستەشارانەوە خەڵک کۆ ئەکرایەوە چەکدارەکران. ئەفسەرە سەربازیەکەش ڕێکی ئەخستن لە شێوەی حەزیرە، فەسیل، سریا، فەوج. لە پارەی نەوتی عێراق و کوردستانیش پارەیەکی بێژمارە ئەخرایە بەردەست و ئەم فەوجانە خەڵکیان پێ چەکدارە کرد کە بەشێکی پارەکەیان ئەدا بە چەکدارەکان و بەشە زۆرەکەشی لەگەڵ سەرکجاش واتە مستەشارەکە و هەروەها ئامرسریەکان بۆ خۆیان ئەیان خوارد. ئەم فەوجانەی بۆیە دروست کرد کە شەڕی ناوخۆی کوردستانیان پێ بکات و سوپاکەی دەستی بەتاڵ بێ بۆ شەڕی ئێران. بەم شێوەیە بەرنامەی شەڕێکی بەربڵاوی ناوخۆی لە کوردستاندا داڕشت و شەڕی خستە ناو ماڵی کوردەوە، چونکە هەر کەسێ بکوژرێ بۆ ڕژێم وەکو یەک وایە، گرنگ ئەوەیە کوردێکە کوشتێ. هێزی چەکداری ئەم فەوجانە بۆ بەگژاچوونەوەی هێزەکانی پێشمەرگا بەکارهێنران. هەروەها سەرجادە گرنگەکانیان پێسپێرا بۆ پاراستن، هەروەها دەوروبەری شارەکانیان پێپاسەکردن و زۆر دام و دەستگای پشوشی حکوومەتیشان ئەپاراست. بەم شێوەیە تا ڕادەیەکی باش سەرکەوتنی بەدەستیانا و فەوجێکی زۆری دروست کرد. ئەو شوێنانش کە سەرک عەشیرەتەکان خەڵکیان بۆ کۆناکرایەوە یان ئامادە نەبوون ببن بە مستەشار، جاش لەو کۆنە پێشمەرگانەی کە سەنگەری شۆڕشیان بەجێهێشتە بوو و هەروەها خیانەتیان کردبوو چووبوونە باوەشی ڕژێم لەوانە فەوج دروست ئەکرا و خەڵکیان پێکۆ ئەکرایەوە و بەکارهێنران. زۆر جار عەشرەتێک کە ناکۆشیە بوو لەگەڵ عەشرەتێکی تردا بۆ پاراستن و بەهێزکردنی خۆی چەکی لە لای ڕژێم هەڵەگرت، لە بەرامبەریشدا عەشرەتەکەی تریش ڕۆشت و لای ڕژێم چەکی هەڵەگرت. و بۆ زیاتر قوڵکردنەوەی ناکۆشیش حکوومەت چەکی بە هەردوو لە ئەدا و هەروەها هانیشی ئەدان. زۆر جار دوو عەشرەت یان دوو کۆمەڵ جاشی سەربەڕژێم بە شەڕ ئاهاتن لەگەڵ یەکتر. دەستگا جاسووسیەکانی ڕژێم بە پەلا چەک و تەقەمەنی و دەرمانیان ئەگەیاندە هەردوو لا و زیاتر ئاگری شەڕەکەیان خۆشە کرد. ئەو سەربازە هەڵاتوانەی کە بەرەکانی شەڕی ئێران عێراقیان بەجێهێشت ڕۆشتنە لای مستەشارێک، ناویان ئەنووسی و چەکی جاشایەتیان هەڵەگرت. حکوومەتیش ئەیزانی کە سەربازی هەڵهاتووە کە چی گوێ پێنادا و چەک و موچەی پێدا. گرنگ ئەوەیە لە ناوخۆدا شەڕی پێشمەرگەی بۆ بکە. زۆر لەم سەربازە هەڵاتوانەش جاشی بێموچە بوون، تەنها ناوی ئەنووسی و پێناسیان بۆ ئەکرد یان چەک و پێناسیان ئەدایە بەڵام بوچەی نەبوو. لەولا شەو مستەشارەکە موچەکەی لە لای حکوومەت وەرەگرت و بۆ خۆی ئەی خوارد. هەندێک لەو کۆنە پێشمەرگانەی حیزبەکان هەبوو کە بە ئاشکرا پیاوی ڕژێمی کوشتبوو، شەری ڕژێمی کردبوو کەچی ئەیکردن بەجاش و گوێی نەئەدا و زیاتر بەهێزیشی ئەکردن. دیارە ئەم دیاردەی بەجاش بوون و چەکداریە فەوجەکانی دیفاع وەتانی ناوچە بۆ ناوچە جیاوازی هەبوو. لەو شوێنانی کە بنەمای عەشیرەتگەری زۆرباوی هەبوو بەهێز بوو، زیاتر فەوجی تێدا دروست ئەکرا یان سەرک عەشیرەتانەی حەزیان لە خیانەت و پارەکۆکردنەوە بوو زیاتر خەڵکیان کۆ کردەوە، یان ئەو شوێنانی کە زۆر مەترسی هێزی پێشمەرگەیان نەبوو لیان بدا هێزی پێشمەرگە لاواز بوو، زیاتر جاشی پیا دروسە بوو. بۆ نمونە لەو بەریزەی بادینان بەرەوزاخۆ واتە ناوچەکانی سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان زیاتر دیاردەی جاشایەتی و فەوجەکان پەرەیان سندبوو کە سەرۆک عەشیرەت هەبوو چەند فەوجێکی جاشی دروست دەکرد، واتە دیاردەکە لە ناوچەی بادینان چڕوپڕتر بوو وەک لە ناوچەی سۆران. لە ڕاستیشدا ئەمە ئەگەڕایەوە بوو ئەوەی کە سنووری بادینان هیچ بارەگایەکی هێزی پێشمەرگە و پارتی لێ نەبوو. چالاکی پێشمەرگانش بەڕادەیەک لاواز بوو کە چەکدارەکانی فەوجی سووک لە دیهات و ماڵەکانی خۆیان بوون و مەترسی لێدانی پێشمەرگیان نەبوو. ئەمە پێچەوانی ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە جاشەکان تەنها لە سەربازگە و ڕەبیەکاندا نەیانەتوانی بژین یان لە ناو شارەکاندا کە دەوریان بە ڕەبایەت هەنرا بوو کە زۆر جاریش لەو ڕەبایە و ناوشارانەدا سەلامەتی بە سەلامەت دەرناچوون و پێشمەرگە لێ ئەدان و لە ناویە بردن. هەر بۆیە لە ناوچەکانی سۆراندا بە ڕێژەیەکی کەمتر جاش و فەوج هەبوو، یان ئەگەر بش بووایە فەوجەکان کەم و زۆر لاواز بوون، زۆر جار بەشی گەڕان بە شوێن پێشمەرگەیان ناکرد.
حکوومەت بەناچاری لە سنووری بادینانەوە لە هێزی جاشەکانی ئەوێ چەند فەوجێکی ئەهێنا بۆ پارێزگاکانی هەولێر و کەرکووک و سلێمانی شەڕی پێشمەرگەی پێکردن. هەر لەو فەوجە جاشانی ناوچەی بادینان کە ژمارەیان زۆر بوو، حکوومەت چەندین فەوجی لێبردن بۆ بەرەکانی شەڕی ئێران و ماڵ و بارەگا و کەسوکاریان لە بادینان ئاسوودا بوون و بێترس لە ماڵ و دیهات و جێگەکانی خۆیانە بوون، چونکە هیچ هێزێکی دیاردەی پێشمەرگە لە سنووری بادینان نەبوو. لە بادینان تەنها چەند مەفرەزەیەکی نهێنی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو، چونکە پارتی ناوچەی بادینانی پاوان کردبوو و نەئێهێشت هێزی حیزبەکانی تری کوردستان لە بادینان کار بکەن، بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کە بۆ ئەم ڕاستیەش ئەو بوو چەندین مەفرەزەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای شۆڕشی نوێدا لە بادینان تیاچوون بە بەرنامەی داڕێژراوی هێزەکانی سەربەپارتی. لە ناوچەکانی هەڵەبجە و شارەزور و هەورامان چەند فەوجێکی سووکی جاش پێکهێنرا بوو کە زۆربیان لە کۆنە مەفرەزە تایبەتەکانی سەربەدەستگاکانی ئەمن و ئیستیخبارات بوون. هەندێک لە کوێخاش بەهۆی دوژمنایەتی عەشایەری و پارەکۆکردنەوە بووبوون بە جاش و مستەشار کە زۆربیان هەرزوو بۆ دوا ڕۆژ پەیوەندیەکی نهێنی خۆیان ڕێخست بوو لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان کە هێزی پێشمەرگەیان هەبوو بە نهێنی یارمەتی شۆڕشیانەدا. گفتوگۆی ساڵی 1984 یەکێتی و حکوومەتی عێراق سوودوەرگرتنی ڕژێم بۆ زیاتر دروستکردنی فەوجە سووکەکان. لە کاتی گفتوگۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراق لە ساڵی 1984 هێزەکانی پێشمەرگە و کادر و لێپسراوەکانی یەکێتی هەرکە هاتنە ناو شارەکان زۆر خراپ کەوتنە دژایەتیکردنی چەکدارە کوردەکانی سەربەڕژێم و لە هەموو شوێنێک بە چاوی سووک و ئیهانەوە تەماشای ئەو چەکدارانەیانە کرد و لە چەندین شوێن و شەڕ و پێکدادان دروستە بوو لە نێوان پێشمەرگە و چەکدارەکانی سەربە حکوومەت. ئەم هەڵوێستەی پێشمەرگە و کادرەکانی یەکێتی حکوومەتی عێراق سوودی لێوەرگرت، چونکە نیازی نەبوو هیچ بکە بۆ گەلی کورد. لەو گفتوگۆیەدا وەکو پیشەی هەموو جارێکی ئەم جۆرە گرژی بە هەلزانی کە بیکاتە بیان و بۆ زیاتر دروستکردنی فەوجی جاش و چەکدارکردنی خەڵکانێکی زۆرتر لە ناوچەکانی کوردستاندا و هانی چەکدارەکانی ئەدا ڕێگە بگرن لە هاتوچۆی پێشمەرگە و بەرپرسانی یەکێتی. لە زۆر شوێن شەڕ و پێکدادان دروست ئەبوو لە نێوان پێشمەرگە و جاشەکاندا. بەم شێوەیە حکوومەت بەباشی سوودی وەرگرت لەو توندڕەویەی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وای لێهات هەنگاوێکی باشینا لەم ڕۆوە کە شەڕ بخاتە ماڵی کورد و خۆمان بەدەستی خۆمان یەکتر بکوژین و دوژمن سوود وەرگرێت و جیاوازی و دووبەرەکی زیاتر بخاتە ناو ڕیزەکانی خەڵکی کوردستان. ئەمە لەلایەکی تریشەوە ئەو خەڵکانی کە سەر بەلایەنەکانی تری سیاسی بوون لە ناوشار و ناوچەکاندا و لەو کاتەدا شەڕی براکوژی هەبوو لە نێوانی شێتی و لایەنەکانی تری جوودادا کە پێکهاتبوون لە پارتی و سۆسیالیست و حیزبی شوێعی. زۆر لەو چەکدارانی کە دروست ئەبوون بە تایبەت لە ناوچەکانی سلێمانی و کەرکووک و هەولێردا خەڵکی سەربەلایەنێک و لەو لایەنانە بوون بە تایبەت پارتی کە نەیان ئەتوانی بڕۆنە دەرەوە خەڵک و چەک هەڵگرن لەگەڵ یەکێک لەو حیزبانەدا و ببنە پێشمەرگەی ئەو لایەنانە و ڕۆشتن چەکی حکوومەتیان هەڵەگرت. لە سەنگەری حکوومەتەوە دژایەتی یەکێتیانە کرد، ئەویش خۆی لە خۆیدا بەشێک بوو لە نەهامەتی کە بەسەر خەڵکی کوردستان داهات و دوژمن سوودی لێوەرەگرت. ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها شەڕی هاوبەش. هەر لە گفتوگۆی یەکێتی و حکوومەتی عێراق یەکێتی بانگەوازی ئاشتبوونەوەی گشتی ڕاگەیان لە بەهاری ساڵی 1984دا و لە نەورۆزی ئەو ساڵەدا لە سووداش ئاهەنگێکی گەورە و مەزن سازکرا. هەر لەو بوێنەیەدا ئاشتبوونەوەی گشتی ڕاگەیاندا، بەڵام بەداخەوە هیچ وەڵامێک نەدرایەوە لەلایەن حیزبە کوردیەکانەوە، بۆیە سەرنجام گفتوگۆکە بەرەو دەرگای داخرا و ڕۆشت و پاشان شەڕ هەڵگیرسایەوە. لە سەرەتای ساڵی 1985دا بۆ جارێکی تر یەکێتی بانگەوازی ئاشتی ڕاگەیاندەوە لەگەڵ حیزبە کوردستانەکاندا. لەولاشەوە هەوڵی خستەگەڕ بۆ نزیکبوونەوە لە حکوومەتی ئێران و دەرگای گفتوگۆ کەوتە سەر پشت لە نێوانیاندا، چونکە لە ڕاستیدا یەکێتی لە هەر چوار لاوە ئابڵۆقە درابوو، نەشێتوانی بەو شێوەیە درێژە بە شەڕ بدا لە چەند بەرەیەکەوە، واتە لە بەرەی عێراق و بەرەی ئێران و شەڕی ناوخۆ لەگەڵ لایەنەکانی جووددا. بەتایبەت لەو کاتەدا هێزەکانی ئێران لە چەند قۆڵێکەوە هاتبوونە ناوخاچی کوردستانی عێراق و هەندێ ناوچی شاخاوی سەرسنووری گرنگ کە جێگەی حەوانەوەی پێشمەرگە و بارەگاکانی یەکێتی بوو لەلایەن ئێرانەوە گیرا، وەکو ناوچەی پێنجوێن، شەمێران، ناوچەکانی کچەی قەندیل و حاجی ئۆمەران. لە بەرامبەریشدا هێزێکی گەورە و گرانی سوپای عێراق
هاتبووە مەیدانی شەڕەکانەوە بۆ بەرگری لە هێرشی زیاتری ئێران و سوپای عێراق هەوڵی ئەدا هێزەکانی یەکێتی دەرپەڕێنێ لەو ناوچە گرنگانەی کە ئەکەوێتە نێوان هێزی عێراق و ئێرانەوە، واتە ئەو شوێنە گرنگە شاخاویانەی ژێ دەسەڵات یەکێتی لە سنووری هەرسێ مەڵبەندی سلێمانی و کەرکووک و هەولێر کەوتبووە مەترسیەوە. هێزی یەکێتیش لە کاتی گفتوگۆکانی ساڵی 1984دا زۆر زیادی کردبوو و پەرەیسەند بوو. هەزاران کەس لە دەوری یەکێتی کۆبوونەوە، واتە وەکو جاران نەمابوو کە هێزێکی بچووک بێ لە چەند شوێنێک بحەوێتەوە بیان پارێزێ. بۆیە زۆر پێویستی بە دەواازەیەکە بوو کە لەم تەنگژێ دەرچێ. جگە لەمەش حکوومەتی عێراق زۆر بە دەڕندانە لەو هێرشانە ئەیکردە سەر ناوچەکانی بارەگای یەکێتی تێدا بوو، هەموو جۆرە چەکێکی بەکارهێنا تا بگاتە چەکی کیمیایی بە هەموو جۆرەکانیەوە، وەک ئەوەی لە دۆڵی پاریسان و شێخوەسان و ناوچەکانی دۆڵی جافایەتی و بەرگەڵ و بناری چێ ئاسۆس و مەرگە و ناوچەی قەرەداخ و سێوسێناندا کە زۆر بێبەزەیانە سەدان کەس بە ژەهری کیمیاوی شەید کرد و سەدانی تری بریندار کرد کە زیاتر بۆ تیمارکردنی ئەو هەموو برینداری چەکی کیمیاوی پێویستی بە ئاشتی و هاوکاری هەبوو لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامیدا کە زۆر جار بارەگاکانی یەکێتی و سەرکردایەتی و مەڵبەندەکانی لەلایەن تۆپخانەی ئێران و عێراقەوە تۆپبارانەکرا بە تایبەت دۆڵی جافایەتی. پاشەوەی گفتوگۆکانی نێوان یەکێتی و حکوومەتی ئێران بە ئەنجام گەیشت، چەندین ڕێکەوتنامە لە نێوان هەردوو لە یەکێتی و ئێران مۆرکرا کە یەکێک لە ڕێکەوتنامەکان لە بواری هاوبەشی لە شەڕدا دژی هێزەکانی حکوومەتی عێراق واتە لە هەردوو لە هەڵەبژێرێ بۆ پەلامەردانی هێزەکانی عێراق. لێرەدا ئەوەی پێویستە ئاماژەی بۆ بکەین و سەرنجی خوێنەری بەڕێزی بۆ ڕاکێشین ئەو جۆرە هاوکاری و هاریکاریی ڕابردووی چەند ساڵی لایەنەکانی تری کوردی بوو لەگەڵ هێزەکانی ئێران ئەنجامێنەدا کە بوو بە بڕگەیەک بۆ حکوومەتی ئێران کە هەر لایەنێکی سیاسی کوردی و عێراقی پەیوەندیان ببەستایە لەگەڵ ئێراندا. ئەم خانەی واتە شەڕی هاوبەش یەکێ بوو لە مەرجەکانی ئێران بۆ ئیمزاکردنی هەموو ڕێکەوتنامەکانی تر، چونکە چ لایەنەکانی وەکو پارتی و سۆسیالیست لە کوردستاندا و ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە هێزە عێراقیەکان پێشتر ئەم ڕەچەیان شکاندبوو و شەڕی هاوبەشیان کردبوو بە ئەمری واقع کە ئەبوو ببێت لە ڕێکەوتنامەکاندا، چونکە لەو چەند ساڵی شۆڕشی نوێدا و بارەگا و سەرکردایەتی و هەروەها ماڵی بەرپرسەکانی ئەو حیزبانە هەموو لە ناو خاچی ئێراندا بوون. هەر بۆیە شەڕی هاوبەش زۆر ئاسایی بوو لەلای ئەو حیزبانە لەگەڵ هێزەکانی ئێراندا. سەبارەت بە یەکێتیش کە تا ئەو سەردەما وەها پێنەگیرا بوو هەموو کات سەرزەنشتی ئەو لایەنانەیە کرد کە لە چالاشی هاوبەشدا، چونکە تا ساڵی 1986 هەموو بارەگا و ماڵ و دەستگاکانی لە ناو خاچی کوردستاندا بوو. نمونەش بۆ ئەو چالاشی هاوبەشانەی ڕابردوو شەڕەکانی پارتی بوو لە ساڵەکانی 83 و 84 لە بەرەکانی حاجی ئۆمەران، میری سوور، شاخی شرام، مێرگە سوور، شاخی بانی بلۆک کە چەندین شوێنی گرنگ گیرا لە هێزەکانی عێراق و شەڕی سەربازگەی بەرکەورگان کە حیزبی سۆسیالیست لە پشتی سەید سادق لەگەڵ هێزەکانی ئێران گرتیان. هەروەها مەفرەزە و چالاشی ئیستیطلاعیە هاوبەشەکانیان لە سنوورەکانی هەڵەبجە و شارەزوو و شەمێران و ناوچەی قەڵاتجێدا بەم شێوەیە یەکێتی ناچار بوو کە ئیمزای چالاشی هاوبەش بکە لەگەڵ ئێران، چونکە هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ مۆر ناکرد، بە تایبەت کە ئیزانی بۆی دەرکەوتە بوو کە یەکێتی هێزێکی گەورە و شارەزا و شەڕکەری هەیە و لە ناو کوردستاندا پایەگایەکی فراوانی هەیە. زۆربەی ناوچە گرنگەکانی هەرسێ پارێزگاکەی بەدەستەوەیە لە هەرکوێ بێوێ زەبری باش ئەوە شوێنێ لە ڕژێم. لەو ڕێکەوتنامەیەدا کە مۆر کرابوو بۆ شەڕی هاوبەش: 1. شەڕی گرتنی شاری قەڵاتجە بەرەوچیای هەیبەت سوڵتان. 2. شەڕی گرتن و ئازادکردنی ناوچەی هەڵەبجە و شارەزور تا دەربەندی بازیان. 3. شەڕی لێدانی بیرەنەوتەکانی ژێردەسەڵاتی ڕژێم لە کەرکووک و دووز و ناوچەکانی تر. 4. چەندین چالاکی تری بچووکتر لە ناوچە جیاجەکانی تری کوردستان. ئاشتبوونەوەی گشتی و کاریگەری لەسەر شەڕە هاوبەشەکان. هەروەکو پێشتر باسمان کرد لە دوو لاوەیەکێتی هەوڵیدا بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ئێران و ئاشتبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی جووت واتە پارتی و حزب و حیزبی شویعی و پاسۆک. هەر لەو کاتەدا کە ڕێکەوتن مۆرکرا لەگەڵ حکوومەتی ئێران هەنگاوەکانی ئاشتیش بەرەو پێشەوە چوون لەگەڵ حیزبە کوردەکاندا. لە مانگی دەی ساڵی 1985دا لە ئەنجامی هەندێ ئاڵوگۆڕی نامەدا لە نێوان مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەقی سلێمانی و حیزبی سۆسیالیستدا کە ئەو کاتە محەممەدی حاجی مەحموود
لێپرسراوی لقی سلێمانی بوو و نامەکانیش لە هەردوولەوە بۆ گەیاندن بە یەکتر من خۆم ئەم نادنە وەڵامەکانیشم ئەگەیاندەوە لاکای تر تا سەرنجام لەسەر بڕیاری مام جەلال و کاک نەوشیروان و لەسەر داوای حەمەی حاجی مەحموود من ئەو کاتە لێپرسراوی عەسکەری مەڵبەندی دووی کەرکووک بووم. کاسێت یەکەم دیوی دووەم لە سەرگەڵەوە ڕۆشتم بۆ شارەزوور لە دی ناوگردان پێگەیشتین لەگەڵ کاک محەممەددا و هەندێک خاڵی سەرەتاییمان لێ کرد لەسەر ڕێکەوتنی دووقۆڵی نێوان یەکێتی و سۆسیالیست لە لقی سلێمانیانەوە کە خاڵەکانمان هێنایەوە بۆ لای مەکتەبی سیاسی یەکێتی بەبێ هیچ تێبینیەک ڕەزامەندیان لەسەردا و هەر لەو ڕۆژەشەوە مەکتەبی سیاسی یەکێتی ئاگاداری مەڵبەندی سلێمانی کرد کە لەسەر ئەو خاڵانە کە بڕیاری لەسەر درا بۆ شەڕ و پێکدادان و ڕاونان و گرتن و ئیستیفزازکردن نەمێنێ لە نێوان مەڵبەندی سلێمانی یەکێتی و لقی سلێمانی حەسکدا. کاکە حەما کە گەڕابوویەوە لای مەکتەبی سیاسی خۆیان گفتوگۆی لەگەڵ کردبوون هێنابوونێ سەر ئەو بڕوایە کە حەسک یەکلایەنە شەڕاگری لەگەڵ یەکێتیدا و وەفد بنێرن بۆ مەکتەبی سیاسی یەکێتی بۆ ڕێکەوتنی سەرتاسەری. بەم شێوەیە باڵێکی سەرەکی جوود ڕێکەوت لەگەڵ یەکێتیدا و بەرەکانی جوود بۆشایی تێکەوت کاریگەری زۆر باشی هەبوو کە پارتی شیوعیش پاشان ڕابکێشن بۆ ڕێکەوتن لەگەڵ یەکێتیدا. پاشان وەفدی یەکێتی و پارتی لە ئێران و بەنێوبژیوانی ئێران چاویان بە یەککەوت و ڕێکەوتنامەی دووقۆڵیان بۆ کرد. بەم پێیە لەگەڵ حیزبی شیوعیشدا ڕێکەوتن کرا و پاشان بەرەی کوردستانی پێکێنرا کە هەموو لایەنەکانی تێدا بەشدار بوون. واتە یەکەم هەنگاوی ئاشتبوونەوە کە پاشان بوو بە ئاشتبوونەوەی گشتی کوردستان لە ناوچەی شارەزوور بوو. لە سنووری شاری هەڵەبجە نوێنەری یەکێتی و سۆسیالیست لەو ڕێکەوتنامەیەدا هەردوو لا خەڵکی سنووری شاری هەڵەبجە بوون کە ئەمە سەروەریەکی مێژووی ئەژمێرێ بۆ خەڵکی ئەو ناوچەیە. پاش ئەو ڕێکەوتنامەیە لایەنە سیاسیەکانی کوردستان و نەمانی شەڕی براکوژی و هەروەها شەڕی ناوخۆ چەکدارەکانی سەربەڕژێم لە مەفرەزە تایبەتەکان و فەوج و جاشسووکەکان زۆر ترسیان لێنیشت. هەریەکە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵیدا پەیوەندی دروست کات لەگەڵ لایەنێکی سیاسی حیزبە کوردستانیەکاندا بە تایبەت لە ناوچەکانی سلێمانی و کەرکووک و هەولێردا کە مەترسی زەبری کوشندە و یەکپارچەی هێزی پێشمەرگەی بەری کوردستانی دایگرتبوون. هەندێکشان لە دژی لایەنێک چەکی حکوومەتیان هەڵگرتە بوو. ئیتر ئەو دوژمنایەتیە سیاسیە نەما زۆر دڵیان بە جاشایەتێکی خۆیان خۆش نەما. هەندێکی تر کە زۆر خۆشحاڵی ئەم ڕێکەوتنامەیە بوون هەرزوو پەیوەندیان دروست کرد و پشتیوانی خۆیان ڕاگەیاند لە شۆڕش و بەرەی کوردستانی. هەر بەم شێوەیەش حیزبەکان هەریەکە و لە ڕێگەی خۆیانەوە ڕێنمایی تازەیان دابزان بۆ ڕێخستنەکانیان و هەروەها بۆ چەکدارەکانیان کە پەیوەندیان کردبوو با ڕێخستنەوە. ئەمەش خۆی لە خۆیدا دڵخۆشیەکی گەورە بوو بۆ هەردوولا. سیاسەتی تازەی یەکێتی نیشتیمانی لەگەڵ چەکدارەکانی سەربەڕژێم سوود لێوەرگرتنی بۆ شەڕی هەڵەبجە. بەهۆی ڕاگواستنی دیهاتەکان و دروستبوونی بێکاری لە کوردستاندا خەڵکێکی زۆر ڕۆژ بە ڕۆژ چەکی جاشایەتیان هەڵەگر لە فەوجە جاشە سووکەکاندا کە زۆربەیان بۆ ژیان و پارە و ئازوقە بوو. بەشتێکیشی لە ترسی شەڕی ئێران عێراق کە سەربازی هەڵهاتوو بوون. بەم شێوەیە خەڵکێکی زۆر چەکی حکوومەتی هەڵگرتە بوو و جاشایەتی بوو بە دیاردەیەکی زەق یا پیشە بۆیە ناکرا دژایەتی هەموو ئەو چەکدار زۆرەی ناو کوردستان بکرێت کە ڕژێم مەبەستی بوو ناکۆشیێکی گەورە لە ناو کوردستاندا دروست بکە خۆمان بە خۆمانە خەریک بکە. بۆیە یەکێتی نیشتیمانی دەرس و ئەزمموی تاڵی کاتی گفتوگۆی ساڵی 1984 وەرگرتە بوو کە ئەو تونند و تیژەی بەرامبەر بە چەکدارەکانی حکوومەت کرا زۆر زیادنی پێگەیاند و ڕژێمی عێراق زۆر سوودی لێوەرگر بۆ زیاتر فراوانکردنی دیاردەی چەکدا بەشکردن و فەوج دروستکردن دژی شۆڕشی کورد. بەم شێوەیە یەکێتی سیاسەتی خۆی گۆڕی بەرامبەر بۆ چەکدارانە و بڕیاردرا کە هەموو لێپرسراوێک و کادیرێکی یەکێتی لە سنووری ئیشکردنی خۆیدا پەیوەندی بکەن بە چەکدارەکانی ڕژێمەوە چوەک تاکەکەس و چوەک فەوج و چوەک کۆمەڵ بێت دڵنیایان بکەن کە ڕێزیان لێ ئەگیرێ و ڕابردویان بۆ ئۆسرێتەوە هەر کەس و کۆمەڵێک پەیوەندی بکا بە یەکێتیەوە لەو ڕۆژەوە بە خزمەت بۆی دائەنرێ وەک پێشمەرگە و ڕێخستنی ناوخۆ.
هەموو چەکدار و لێپرسراوەکانیان لێ تێبگێنن کە کورد هەر کوردە لای ڕژێم هەر کات ئیشی بۆ چەکدارانە نەما لە پێشمەرگە زیاتر هەوڵی لە ناوبردنیانەدا و نمونەی ڕاگواستنیان بۆ بهێننەوە کە دیهاتەکانی ڕاگواست جیاوازی نەکرد لە نێوان ماڵی پێشمەرگە و ماڵی بەعسی و بەکرێگیراوی سەر بە ڕژێمدا و هەموو وەکوی کورد ڕاگواست بەم شێوەیە لە هەموو لاوە کادرەکان کەوتنە گەڕ و لە ناو شارەکان و سنووری مەڵبەندەکانەوە پەیوەندی زۆر فراوان بەسرا لەگەڵ چەکدارەکان و فەوجەکان و مەفرەزەکانی سەر بە ئەمن و ئیستیخبارات زۆربەی سەرەکهۆز و تیرە و عەشیرەتەکانیان بینی و دڵنیایان کردن لە سیاسەتی تاڵسەی یەکێتی بەرامبەریان ئەم هەوڵە یەکێتی سەرکەوتێکی زۆر گەورەی بەدەستێنا کە چەندین فەوج و هەزاران چەکدار خۆیان ڕێخست لە ناو ڕێخستنەکانی یەکێتیدا زۆر کەس و خەڵکی دڵسۆزی سەر بە یەکێتیان بە بەرنامە و خستە ناو فەوجەکانەوە بۆ جێبەجێکردنی ئیش و کارەنهێنیەکان و بەکارهێنانی بارەگا و سیارە و پێناسی چەکدارەکانی فەوجەکان بۆ هاتوچۆی نهێنی و چالاکی ئەنجامدان و ئازوقە و دەرمان پەیداکردن بۆ شۆڕش و چەندین مەفرەزەی چەکداریشان لێ ڕێخستن بۆ ئەنجامدانی هەندێک چالاکی تایبەت بە خەڵک ڕفاندن هێزێکی باش و تۆکمەشیان لێ ڕێخستن بۆ کاتی ڕوودا و گۆڕانکاریەکان و هێزێکی ئامادەی ناوشار بن بۆ پشتیوانی شۆڕش و یەکێتی چەندین برینداری سەخت و ترسناک لە ڕێگەی ئەم فەوجانەوە ئەنێران بۆ نەشتەرگەری چارەسەر لە ناو شارە گەورەکان هەتا بەغداد بە هەمان شێوە ئەهێنرانەوە بۆ ناو هێزی پێشمەرگە هەندێک جار لە ڕێگەی ئەو کۆمەڵە ڕێکخراوانەی چەکدارەکانەوە ڕەبایە و سەربازگە ئەدران بەدەستەوە یان ڕێوشوێنی چالاکی دانرا بۆ لێدانی هێزەکانی ڕژێم یان لە کاتی گواستنەوەی هێزەکانی پێشمەرگە و چەک و تەقەمەنیدا ڕێگە و باڵەکانیانە پاراست و ڕێگایان بۆ ئاسانەکردن لە ناوچەکانی قەڵاتزە پشدەر ڕانیە بتوێن سوورداش کۆیە شارەزوور هەڵەبجە بازیان دەربەندیخان و گەرمیان چەندین فەوج ڕێکخرا و ئامادەکرا بۆ کاتی چالاکی هاوبەشەکانی یەکێتی و حکوومەتی ئێران کە وەکو هێزێکی ئامادە لە ناو جەرگەی ڕژێمدا فەرمانی خۆی ئەنجامدا هەر بەم شێوەیەش چەندین دەستە و فەوجی تر پەیوەندیان کردبوو بە ڕێخستنی لایەنە سیاسیەکانی تری بەری کوردستانیەوە لە ڕاستیدا ئاشبوونەوەی گشتی دەورێکی کاریگەری هەبوو بۆ زیاتر نزیکبوونەوەی چەکدارەکان لە شۆڕش هەروەها ڕێکەوتنی نێوانێکێتی و حکوومەتی ئێرانیش دڵنیاییەکی گەورە بوو بۆ مستەشارەکان و چەکدارەکانی ڕژێم کە ئەگەر لیان قەوما جێگەیەک هەیە کە پەنای بۆ بن و ماڵ و مناڵیان ڕزگار بکەن لە دەست دوژمن بەم شێوەیە ئاشبوونەوەی گشتی و ڕێکەوتن لەگەڵ ئێران و خۆڕێخستنەوە لەگەڵ هێزە چەکدارەکانی سەر بە ڕژێم کاریگەریی گرنگ بوو بۆ زیاتر ئومێد پەیداکردنی خەڵک بە شۆڕشی کورد و زەبرێکی کاریگەر بوو بۆ سیاسەتە دوژمنکاریەکانی ڕژێمی عێراق ڕاپەڕینی خەڵکی ناوچەکانی سەر بە قەزای هەڵەبجە لە مانگی ئایاری 1970دا ڕژێمی عێراق زۆر بێزار و ناڕەحەت بوو لە ئاشتبوونەوە گشتیەی لایەنە سیاسیەکانی کوردستان بەتایبەت لە پەیوەندی دۆستایەتی نێوانێکێتی و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران کە ئەو دوو ڕووداوە بۆ عێراق سەبرێکی گران بوو بۆیە بەپەلە کەوتە خۆی کە نەخشە وێرانکاریەکی کە بۆ کوردستانی داڕشتە بوو هەرچی زووتر قۆناغەکانی دوای ڕاگواستنی 20 کیلۆمەترەکەی سەرسنوورەکان دەست پێ بکە ڕژێمی عێراق زۆر لەمێژ بوو بیری لە وێرانکردنی ناوچەکانی هەڵەبجە کردبوویەوە لە دەی پێنجی ساڵی 1970 هێزێکی سەربازی و جاشی زۆری لە ناوچە و سەربازگەکانی هەڵەبجە و سەید سادق و سیروان کۆکردەوە و دەیان لۆری و شۆفڵ و بیلدۆزەری ئامادە کردبوو لەو شوێنانەی بۆی دیاری کردبوون لە ناوچەکاندا ڕۆژەکانی 11 و 12 پێنجی 1970 لە چەند لایەکەوە هێزەکانی بڵاوە پێکرد بەسەر دیهاتەکانی دەشتی شارەزووردا و 52 دەی ناوچەکە و هەر لە سنووری عربەتەوە تا خورماڵ و سیروان و سێ سادق دەستی کرد بە بارکردنی خەڵکی بێتاوانی ئەو 52 دەیە و زۆر بە شێوەیەکی دڕندانە ماڵەکانی پێچۆڵکردن بە زۆر و بە زیل و لۆری و کەلوپەلەکانی ئەگواستەوە و بۆ شاری هەڵەبجە و سێ سادق کە پێشتر هەوڵیدا بوو خەڵکەکە خۆیان ماڵەکانیان چۆڵکەن و بارکەن بەڵام تێکڕای خەڵکەکە یەکدەنگ داواکەی ڕژێمیان ڕەت کردەوە و تا ناچار بوو بەهێز ماڵەکانیان پێبار بکات و جێگەی باوباپیرانیان پێچۆڵ بکە بە هیوا بوو چەند ڕۆژی دوایی ئەو چۆڵکردنە بە شۆفڵ و بلدۆزەر و TNT هەموو ماڵەکانی تێک بدا و بیان تەقێنێتەوە
ئەم کردارەی ڕژێم بە تەواوەتی خەڵکی ناوچەکەی بێزار کرد و پێیان قبوڵ نەکرا بێدەنگ دانیشن، هەر بۆیە بە پاڵپشتیە ڕێخستنەکانی حیزبە سیاسیەکان بە تایبەت یەکێتی نیشتیمانی خەڵکە دەرکراوەکان کۆبوونەوە و خەڵکێکی یەکجار زۆری شارەکانیش پشتگیریان کردن و دەنگی ڕاپەڕین بەرز بوویەوە و ڕوبەڕووی هێز و دام و دەستگا جاسووسیەکانی ڕژێم بوونەوە. هەرچەندە ڕژێم ویستە بووی چەکدارە کوردەکان هان بدا بەرەنگاری ڕاپەڕینەکە ببنەوە و هەروەها سەرکوتی بکەن، بەڵام بە پێچەوانەوە لەسەر بانگەوازی لیژنەی سەرپەرشتی ڕاپەڕینەکە زۆربەی زۆری فەوجەکانی دیفاع وەتەنی و چەکدارە کوردەکانی سەربەڕژێم پەیوەندیان کرد بە خەڵکە ڕاپەڕیوەکەوە و چیچەک و تەقەمەنی و زیادیشان هەبوو دابەشیان کرد بەسەر خەڵکەکەدا. بەم شێوەیە هێزی یەکگرتووی گەل لە سەید سادق و خورماڵ و سیروان و شاری هەڵەبجە و ئۆردوگاکانی دەوروبەریان یەک پارچە پەلاماری دام و دەستگاکانی ڕژێم و بنگە سەربازیەکانیاندا بوو و لە دروشمی ڕاپەڕینەکەشدا داوایان لە ئەفسەر و سەربازەکانی ناوشار و سەربازگەکان کردبوو کە شەڕی خەڵک نەکەن و خەڵکیش لە ڕاپەڕینەکەدا دەستیان پاراستە بوو لە سەربازەکان و پەنایاندا بوون. ئەم ڕاپەڕینە کە لە بەرەبەیانی ڕۆژی سیانزەی 1970 دەستی پێکرد لە ماوەیەکی کەمدا بە چەند کاتژمێرێک زۆربەی ڕەبایە و بنکە جاسووسیەکانی ناو هەڵەبجە و سیروان و خورماڵیان دەست بەسەرا گرتبوو و چەندین کەسیان لە هێزەکانی ڕژێم کوشتبوو، چەندانی تریان لێبەدیل گرتبوون. لەم ڕاپەڕینەدا چەندین مەفرەزە و کادری ناو پێشمەرگە و لایەنە سیاسیەکانی بەری کوردستانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان گەیاندبوویە خەڵکە ڕاپەڕیوەکە و بەشداریان کردبوو لە چەند شوێندا و ڕێبەرایەتی خەڵکە ڕاپەڕیوەکەیان کردبوو. ئەم ڕاپەڕینە یەک دەنگ و یەک دەستە و یەک جەماوەر و هەروەها چەکدارەکانی کوردی سەربەڕژێم زەنگێکی ترسناک بوو بۆ حکوومەتی عێراق کە ئەگەر خەڵکی کوردستان یەکگرێ هیچ لە بەردەستیا خۆی ناگرێ. دەنگی ئەم ڕاپەڕینە لە دەستگاکانی ڕاگەیاندنی ڕادیۆی گەلی کوردستان و دەنگی کوردستان و ڕاگەیاندنەکانی ناوچەکە و جیهان بڵاو بوویەوە و گرنگی پێدرا. ڕادیۆی دەنگی گەلی کوردستان داوای کرد لە خەڵکی ناوچەکانی تری کوردستان کە بە دەنگ ڕاپەڕینی خەڵکی هەڵەبجەوە بچن و ڕیزەکانیان یەخەن و لە هەموو شوێندا ڕاپەڕن دژی دوژمن. جێگەی داغ بوو کە تەنها خەڵکی بە شەرەفی ڕەواندوز و شەقڵاوە بە دەنگ بانگەوازەکەی خەڵکی هەڵەبجەوە هاتن و لە ماوەیەکی زۆر کەمدا هەموو دام و دەستگا جاسووسیەکانی حکوومەتی بەعسیان لە شارەکانیاندا ڕاماڵی و دەیان بنکە و ڕەبای ڕژێمیان کۆنتڕۆڵ کرد و خائینانیان بە سزا گەیاند. بەڵام مەخابن لە شارە گەورەکان و ناوچەکانی تر هیچ جم و جۆڵێ نەکرا و خەڵکی ناوچەی هەڵەبجە و شارە زوور و ڕەواندز و شەقڵاوە یان بە تەنیا بەجێهێشت و هەر بۆیە پاش 3 ڕۆژ لە ڕاپەڕینەکە ڕژێم کەزانی تەنها ئەو شوێنە دیاریکراوە ڕاپەڕیوە لە شوێنەکانی تر مەترسی ئەو تۆی نەبوو، بۆیە بە هێزێکی زل و زەبەلاحی سەربازی بە پاڵپشتی دەیان تانک و تۆپ و 16 ئەلیکۆپتەر پەلاماری ناوچی شارە زوور و هەڵەبجەیدا و هەلیکۆپتەرەکانی ناو شارەکانیان بۆمباران کرد. پاش چەند کاتژمێر شەڕی بەرگری سەخت توانی ئەم ڕاپەڕینە سەرکوتکا و ناوچەکان بگرێتەوە. لەو لاشەوە بە هەمان شێوە پەلاماری ڕەواندز و شەقڵاویدا و داگیری کردنەوە کە لەم هێرشەی دوژمندا بۆ ناوچەی هەڵەبجە نزیکەی 50 کەس شەهید بوون و 72 کەسیش بە زیندوی گرت و زیندە بەچاڵی کردن کە ژن و پیا و مناڵی تێدا بوو. هەرکە گشتە هەڵەبجە و شۆفڵ و بلدۆزەر و TNT ئامادە کردبوو بۆ وێرانکردنی دیهاتەکان و پەلاماری گەڕەکی کانی عاشقانی هەڵەبجەیدا کە لەوێەوە تەقینەوەی ڕاپەڕینەکە پەریسند بوو و ئەو گەڕەکەی کە لەگەڵ خاکدا یەکسان کرد کە ژماری ماڵەکانیان زیاتر لە 350 ماڵە بوون. چەکدارەکانی ڕژێم کە بەشداریان کردبوو لە پشتیوانی خەڵکی ڕاپەڕیودا زۆریان نەیانتوانی بگەڕێنەوە ناو شارەکانی ژێردەسەڵاتی ڕژێم، بۆیە هەندێکیان ڕاستەخۆ پەیوەندیان کرد بە پێشمەرگەوە، هەندێکیان هەڵاتبوون بە ماڵ و مناڵیانەوە بۆ ئێران و لە خەڵکی هەڵەبجە و شارە زوور و هەورامان نزیکەی 40,000 کەس ئاوارە بوون بەرەو ئێران و هەڵهاتن و ماڵ و مناڵەکانیان بەڕووتی برد و لە ئۆردوگای سەریاس و ڕوانسەر و جوانڕۆ و کامیاران و دەوروبەری مەریوان جێگیر بوون. ئەم ڕاپەڕینە ئەزموونێکی باش بوو بۆ خەڵکی کوردستان کە ئەگەر هەموو یەکگرن دوژمن خۆی ناگرێ لە بەردەمیانە، خۆگەر شارە گەورەکان و شارۆچکە و ناوچەکانی تری کوردستان هەر ئەو کاتە ڕاپەڕینەیان هاودەنگ بوونایە لەگەڵ هەڵەبجە و شارە زووردا زۆر دوور نەبوو، هەر ئەو کاتە هێزی بەعسیەکان لە کوردستاندا شاربەدەر نەکرانایە و ڕزگار نەبوونایە کە ئەو سائیتر کارەساتەکانی ساڵی دواتر ڕووی نادا لە کوردستاندا وەکو چیمیاباران و ئەنفال و هێرشە سەربازیەکانی تر بۆ سەر کوردستان. چالاکی ئەنفالی یەک بۆ گرتنی جۆڵی جافایەتی کە بۆ هۆی پێشخستنی چالاکی هەڵەبجە پێش قەڵاتزە ساڵی 1970.
وەک لە بەشەکانی تردا باسمان کرد کە بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی بە بارەگای سکرتێری گشتیەوە کەوتبوونە دیهات و شاخەکانی دۆڵی جافایەتی هەر لە گاپیڵۆن تا مالومە و یاخسەمەر و بەرگەڵ و سەرگەڵ و هەڵەدن کە ئەم ناوچەیە هەرچەندە زۆر نزیک و لە شاری سلێمانی و دەستڕەسمی هێزەکانی عێراقەوە لە هەمانگاتدا شوێنێکی بەربڵاو بەدەمیەوە بوو کە لە پشتەوە بەرەو سنووری ئێران لە دیەکانی وڵاخلوو بۆ سەفرە و زەرون ڕۆشتەوە سەر سنووری ئێران و لە دەی ئەشکانەوە چەند ڕێگەیەکی پیادە و وڵاخ و ئۆتۆمبیل ناوچەکەی بەیەکەوە بەستە بوو جگە لەوەش بەرەو ناوچەی مەرگە و چیای ئاسۆس و ڕێگەی ئۆتۆمبیل کرابوویەوە ئەم ناوچێش بەگشتی لەم دیهاتانە پێک هاتبوو قەیوانی سەرو قەیوانی خوارو سنگر میلۆکە گاپیڵۆن چوخماخ یاخسەمەر مالومە گەڕەدێ گوێزیلی چاڵاوە بەرگەڵ و سەرگەڵ و هەڵەدن مولان سێکانیان چاڵخ قۆمەرغان قەرەهنیگوێ قەڵەمپاشا کوێرەکانی سیدەر وڵاخلوو ئەم سنوورە هەموو پیان ئەوت دۆڵی جافایەتی دیارە ناوچەی جافایەتی هەموو شوێنەکانی تری شەگرێتەوە بەرەو بناری ئاسۆس و مەرگە و بنگرد کە لە پشتەوەش لە گەڵاڵەوە تا سنووری ئێران و هەمووی پێ ئەوترێ ناوچەی جافایەتی شاخە بەناوبانگەکانی کە ئەڕوانن بەسەر دیهاتەکانی دۆڵی جافایەتیدا شاخی چەرماوەن شاخی دابان شاخی قرسرد ئاسنگەران ژیلوان گۆجار ئاسۆس بەبۆ سەرتەرزین هەلاج حکوومەتی عێراق پاش ڕێکەوتنی یەکێتی و حکوومەتی ئێران و ئاشتبوونەوەی گشتی هەستی کرد کە ئەم پەیوەندیانە وای لێدێ حیزبە کوردستانیەکان بەهێز ئەبن و دوور نییە چالاشی زۆر گەورە ئەنجام بدەن و حکوومەت شپرزە بکەن بە تایبەت ئەو چەک و تەقەمەنیانەی کە لەسەر سنوورەکانی ئێرانەوە لەو ناوچەیەوە ئەهاتە ناوخاشی کوردستان و چالاشی لێدانی بیرەنەوتەکانی دەوروبەری کەرکووک و دووسخورمات و زۆر دڵی لەرزاندن کە لە مانگی دەی 86 بە چالاشی هاوبەش لە یەک کاتا و هەموو بیرەنەوتەکانی دەوروبەری شاری کەرکووک تۆپباران کرا و زەرەر و زیانێکی گەورەی مادی و جانی بە دامەزراوەکانی ڕژەم کەوت لەو شوێنانەدا بۆیە هەرزوو بەخۆی کەوت و هێزێکی گەورە و گرانی لە هەردوو فەیلقی یەک پێنج کۆ کردەوە بە پاڵپشتی سەدان تۆپ و ڕاجیمە و چەندین پۆل فڕۆکە و چەندین بە هەموو جۆرەکانیەوە هەتا هەلیکۆپتەریش هەڵی کوتایە سەر بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆڵی جافایەتی لە سمی قوڵی بۆ گرتنی هەموو ناوچە سەرسنوورەکانی پشتی ماوەت و چیای ئاسۆس کە ڕێگەی هێنانی کەلوپەلی یەکێتی بوو لە ئێرانەوە بۆ کوردستان لە ڕاستیشدا زۆر ئەترسا لەوەی کە جارێکی تر لە ناوچە جیاجیەکانی کوردستان ڕاپەڕینەکەی خەڵکی هەڵەبجە و ڕەواندز مانگی 1970 دووبارە ببێتەوە ئەو کاتەش ئەگەر حیزبەکان هەموو پێکەوە بن و چەکدارەکانی فەوجەکان پشتیوانی بکەن لە ڕاپەڕین ئەوسا بە دڵنیاییەوە کۆنتڕۆڵی ناوچەکەی لەدەست ئەچێ و بۆی ناگیرێتەوە هەر لەبەر ئەو هۆیانەی سەرەوە کە باسمان کرد ڕژێم لە سەرەتای مانگی 1970 پەلاماری ناوچەکانی سەرکردایەتی یەکێتیدا قۆڵی یەکەم لە کارێزەوە بۆ وڵاخلوو گاپیڵۆن و قۆڵی دووەم لە مەرگەوە و بناری ئاسۆسەوە بۆ شاخی گۆجار قۆناغی سێم لە ماوەت و سوورقەڵاتەوە بۆ دۆڵ بێشکەکان و بەرزایەکان و برزوت و باڵۆسە بەم شێوەیە شەڕێکی زۆر نابەرابەر و سەخت ڕوویدا لە ناوچەکەدا و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەرچی ئەزمموی زۆری شەڕی بەرگریان نەبوو و چەکەکانیش لای پێشمەرگە زۆر چەکی سەرەتایی و بچووک بوون لە چاو چەک و توانا و دەسەڵاتی ڕژێم جگەلەوەی کە تۆپخانەی دوورهاوێژ و فڕۆکەکانی جەنگی کە ڕۆژانە هەموو سنگەرەکانی پێشمەرگە و بارەگاکانی سەرکردایەتی یەکێتیان بۆمبارانە کرد لە ڕاستیدا ئەو بەرگریەی هێزەکانی پێشمەرگە کە بۆ ماوەی 3 مانگ لە بەرامبەر ئەو هەموو هێزە پڕچەکەی دوژمندا و لە سەرمای سەختی زستاندا بەرگریەکی چاوەڕوان نەکراوی کەمیوێنە بوو کە هێزەکانی دوژمنیان بە تەواوەتی هەراسان کردبوو لەو شەڕە گەورەیەدا شایانی باسە کە چەندین مەفرەزە و دەستەی پێشمەرگی لایەنەکانی تری بەرەی کوردستانی وەکو سۆشیالیست
و پاسۆک و پارتی بەشداریان کرد لەم شەڕدا و لە چەند شەهیدێکیاندا و مای دڵخۆشی جەماوەر و هێزی پێشمەرگە بوو. دوای ئاشبوونەوەی گشتی بۆ یەکەم جار هەموو حیزبەکان پێکەوە لە شەڕی هاوبەشدا بوون دژی هێزەکانی ڕژێم. لەو لاشەوە کاریگەری خۆی هەبوو لەسەر ورەی چەکداری کوردەکانی فەوجەکان کە پێشەنگی هێزەکانی عێراق بوون لە بەرەکاندا کە هێزەکانی یەکێتی لە هەر چوارلاوە کەوتە شەڕ و سەرکردایەتی یەکێتی بۆی دەرکەوت. ئەم شەڕیان جیاوازە لە شەڕەکانی ڕابردوو بۆ سەر ناوچەکە و داوایان کرد لە حکوومەتی ئێران و لایەنەکانی بەرەی کوردستانی کە بیر بکرێتەوە لەوەی لەلایەکی ترەوە بەرەیەکی تری شەڕ دروست بکرێ بۆ بەگژاچوونەوەی سوپای عێراق بۆ ئەوەی پاڵەپەستۆیی کەوتۆتە سەر ناوچەکانی سەرکردایەتی کەم بکرێتەوە کە بەشێکی سوپاکەی عێراقی بۆ ڕابکێشرێ. لەو کاتەدا مام جەلال لە دەرەوەی کوردستان بوو لە سەردانێکی ئەمریکا و ئەوروپادا بوو. لە جێگەی مام جەلال نەوشیروان مستەفا جێگیری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لە ناوەی وڵات سەرکردایەتی گشتی هێزەکانی یەکێتی ئەکرد. لەو شەڕدا و بڕیاری بەدەست بوو. بەشی دووەم پێناسەیەک لەسەر ناوچەکانی هەڵەبجە. باشتر وایە پێشەوەی باسی ڕووداوە بکرێت لە هەر شوێنێکی سەرگوی زەوی ئەبێ مرۆڤ شارەزایەکی هەبێت کە ئەو شوێنە کوێ و کوێ کەوتووە لەم جیهانەدا و بایەخەکەی بزانرێت لە هەموو ڕوویەکەوە، چونکە خەڵکێکی زۆر هەیە کە نازان ئەو شوێن و وڵاتە کوێ کەوتووە و ڕەنگە هەر ناویشان نەبیست بێ یان نەزان ئەو ڕووداوە بۆچی ڕوویداوە و گرنگی چییە. بۆیە بەباشم زانی سەرەتا هەندێک دوورکەوینەوە لە باسی شەڕەکەی هەڵەبجە و وەکو بووە هەیە بیناسێنین بە خوێنەری بەڕێز. ئەوسا بێمە سەر باسەکانی تر هەرچەندە کارەساتی شیمیابارانی هەڵەبجە ئەوەندە ڕووداوێکی گەورە بوو لە جیهاندا کە لەسەر زەوی ڕەنگە کەم کەس هەبێ ناوی هەڵەبجەی نەبیست بێ. لە زۆر وڵاتانی دنیای دووریش کە تا ئێستا کە باسی میلەتی کورد دەکرێت پێمانەوترێ ئێوە ئەو میلەتەن کە بە شیمیایی بۆمباران کران لە هەڵەبجە، بۆی ناوی هەڵەبجە بوو بە پێناسەی گرێکی 35 ملیۆنی وەکو کورد. بەڵام پێویستە شارەزاییمان هەبێت لەم پارچە زەویی بە خوێن سووربووی سەرڕووی جیهان لە ڕووی جوگرافی کۆمەڵایەتی فەرهەنگی ئابووریەوە. ئەگەرچی بێگومان من ناتوانم زانیاری تەواو لەسەر ناوچەکە وەکو ئەوەی لە مێژوودا بووە باسکەم بۆ خوێنەری بەڕێز، بەڵام متوانم بڵێم کە من خەڵکی سنوورەکەم و لەو تەمەنە کورتەی کە هەم بووە زیاتر لە 28 ساڵ پێشمەرگایەتیم لە هەموو ناوچەکانی ئەو سنوورەدا گەڕاوم و ئاشنایەتیەکی باشم هەیە لەسەر ناوچەکە لە هەموو ڕوویەکەوە. هەڵەبجە کوێیە؟ ناوچەی هەڵەبجە لە کوردستانی باشوور دایکێکە لەو ناوچە خۆشانی کوردستانی گەورە کە بە دەشتی جوانی سەوس لە بەهار و هاویندا بەناوبانگە. شاخەکانی جێگەی هاوین هەوار و سەیرانگای گشت ناوچەکانی تر بوون. ناوچەیەکی ڕەنگین و بەپیت و بەرەکەتی کوردستانە لە سێلاوە هاوسنوورە لەگەڵ کوردستانی ڕۆژهەڵات ئێراندا. پەیوەندی کۆمەڵایەتی و بازرگانی و جوگرافی هەیە لەگەڵ شارەکانی نەوسوود، پاوە، باینگان، مەریوان لە کوردستانی ڕۆژهەڵات. هەڵەبجە شارێکی خنجیلانەیە کە ناوەندی قەزای هەڵەبجەیە لە دەشتی پانوبەرینی شارە زۆردا. لە ڕووی بەڕێوەبردنەوە بەسراوەتەوە بە پارێزگای سلێمانیەوە یەکێکە لە قەزاکۆنەکانی عێراق. شارەکە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی دەشتی شارە زۆر. لە پشتەوە چیابەرزەکانی هەورامان لە ڕۆژهەڵاتەوە، چیای شنروێ لە خواروویەوە، چیای باڵامبۆ لە ڕۆژئاوایەوە دەشتی شارە زۆر دەوری داوە. ڕووباری سیروان کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە سەرچاوە ئاگرێ بە شێوەی نیوەکەوانەیەک لە ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە لە پشتی چیاکانی شنروێ، باڵامبۆ، تەمورە، ژەنان، ملەی دارێوە ئەسوڕێتەوە بە دەوری شاری هەڵەبجەدا و پاشان ئەڕژێتەوە ناو دەریاچەی دەربەندی خانەوە کە لە پشت بربەستی دەربەندی خانەوە لە ڕۆژئاوای هەڵەبجە ئاوەکە پەنگ ئەخواتەوە و بەرەو پێدەشتی شارە زۆر هەڵەکشێ و ئەبێ بە دەریاچەیەک لە نێوان هەڵەبجە و ناحیەی سەید سادق و قەزای شارە زۆری ئێستادا. ناوی هەڵەبجە لە چیەوە هاتووە؟ زۆر قسە و باس هەیە لەسەر ناوی هەڵەبجە کە بەم شێوەی خوارەوە دابەشە بن. یەک، ئەڵێن کابرایەک پێش هەموو کەس هاتووە و ئاوەدانی کردوێتەوە دوای هەڵۆبەک بوو. وردە وردە ئەو ناوە بووە بەهۆی گەشەکردن لە زمانی کوردیدا بووە بە هەڵۆجە یان هەڵەبجە. دوو، ئەڵێن لەو شوێنەدا لە کۆن زمان بێچووە هەڵۆیەکیان گرتووە، بەو شێوە ناوی لێنراوە هەڵۆبەچە، پاشان بووە بە هەڵەبجە. سێ، ئەڵێن لەو ناوچێدا باغ و بێستان هەبووە، درەختی هەڵوژەی زۆر بووە، بەهۆی گۆڕانکاری لە زمانی کوردیدا پاشان بووە بە هەڵەبجە.
چوار ئەڵێن ئەم شوێنە زۆر دڵگیر بووە بەهۆی باغ و بێستان و ئاو شیناییەوە پیان وتووە ئەجەبجا لە زمانی فارسیەوە وەرگیراوە پاشان گۆڕاوە بۆ هەڵەبجە. 5 ڕیوایەتێکی تر ئەڵێ ساڵەکانی 1600 بۆ 1615 میلادی هەڵۆخانی ئەردەڵان هەڵەبجەی ئاوەدان کردوێتەوە هەر بە ناوی خۆیەوە ناوی ناوە هەڵۆچە پاشان بووە بە هەڵەبجە. 6 سەرچاوەیەکی ترەڵێ لە ناو بەگزادەکانی شیوەکەڵەوە کابرایەک هاتووە هەڵەبجەی ئاوەدان کردوێتەوە کە حەمەچاوش هەر سێ کوڕەکەی پیرۆت سلێمان ئەوڵا لەوانش چەند کوڕ و کوڕزایی بۆتەوە کابوون بە 13 ماڵی هەڵەبجە و تا ئێستاش بنەماڵەکەیان لە هەڵەبجەدا بە 13 ماڵە ناسراون. سەرچاوەکانی مێژووە گێڕنەوە دروستبوونی هەڵەبجە گەڕێتەوە بۆ کۆتایی ساڵەکانی 1650 زاینی کاخێڵەکانی جاف هاتوون لەم سنوورەدا نیشتەجێ بوون لە دەشتی شارەزووردا پاشان وردە وردە ئەم شوێنەی هەڵەبجە بەهۆی ئاوەدانی و خۆشی شوێنەکەیەوە کە ئەڕوانێ بەسەر دەشتی شارەزووردا زیاتر ئاوەدان بۆتەوە. سەرەتا تەنها خێڵەکانی جافی تێدا بووە و مەرکەزی ئاوەدانی شارەزوور بووە پاشان خەڵکی تر هاتوون و پاڵیانداوە بە هۆزەکانی جافەوە و زیاتر ئاوەدان بۆتەوە. لە ساڵەکانی کۆچی جوولەکە بۆ عێراق و ئێران و کوردستان ناوچەی شارەزوور و هەڵەبجە چەندین خێزانی جوولەکە ڕووی تێەکات و تێدا نیشتەجێ بن. لە پاڵ خێڵەکانی جافدا پەنائەدێن و کاروباری بازرگانیەکەن لە سنوورەکەدا بەمەش زیاتر ئەبێ بە مرکزێکی بازرگانی ئاڵوگۆڕ لە سنوورەکەدا و ئێستا گەڕەکێک هەیە لە هەڵەبجە بە ناوی جوولەکان. ساڵی 1889 زاینی هەڵەبجە کراوە بە مرکزی قەزا و واتە لە دەوڵەتی عێراقدا هەڵەبجە دوای نەجەف بە دووەم قەزا دانرێ. یەکەم قایمقامی هەڵەبجە وەسمان پاشای جاف بووە لەو ساوەم شارە سنگی تایبەتی خۆی هەبووە لە خواروی کوردستاندا و لەسەر بڕیاردان و ئیشوکاری ناوچەکەدا. عەدلە خانمی کچی عەبدولقادر ساحێب قڕان شایسنە کە لە ساڵی 1859 لەدایک بووە و شووی کردووە بۆ عوسمان پاشا و دایکی ئەحمەد موختار جافی شاعیر و زۆربەی ژیانی لە هەڵەبجەدا بوو و پاشان مردنی وەسمان پاشا عادیلە خانم بۆ ماوەیەک ئیداری ناوچەکەی بەڕێوە بردووە. هەڵەبجە شوێنێکی گرنگ بووە هەمیشە دوژمنان چاویان تێبڕیوە. هەڵەبجە پەیوەندی هاتوچۆی بازرگانی بەم شوێنانەی خوارەوە هەبووە لە ڕابردوودا. یەکەم هەڵەبجە خانەقین بەغداد، 2 هەڵەبجە شارەزوور سلێمانی مووسڵ، 3 هەڵەبجە پاوە کرماشان، 4 هەڵەبجە مەریوان سنا زنجان تاران. ئەم ڕێگایانەی هاتوچۆی تێداکراوە لە ڕابردوودا بەهۆی قەتاری وڵاخەوە کاسپی و بازرگانی تێدا بووە. شاری هەڵەبجە 83 کیلۆمەتر باشووری ڕۆژهەڵاتی سلێمانیەوە دوورە. ڕووبەرەکەی 1592 کیلۆمەتر دووجایە و 722 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. تێکڕای بارانبارین لە ساڵێکدا 750 ملیمەترە واتە بەناوچەیەکی مسۆگەری بارانبارین دانرێ بە درێژایی 75 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ ئێراندا. بەپی ئاماری ساڵی 1970 جگە لە مرکزی قەزا و ناحیەکانی پاشان ئەوەی قەزای پێنجوێن و دەربەندیخانی لێجاکراوەتەوە ژمارەی گوندەکانی سەر بە هەڵەبجە 216 گوند بووە. دوای ڕاگواستنی ساڵی 1970 بەپی ئەو ئاماری کە لە هەفتەی دەی 1970 کراوە تەنها 18 گوندی مابوو کە پاش کارەساتی کیمیاباران ئەو گوندانش بە تەواوەتی وێران کران. شاری هەڵەبجە مەڵبەندی بەڕێوەبردن و بازرگانی خەڵکی پێدەستی شارەزوور، هەورامان، نەورۆڵی، شەمێران و تاوگۆزی بووە. لە سەردەمی پاشایەتی عێراقدا قەزای هەڵەبجە پشتی چیا سەرکەشەکانی زمناکۆ خۆشک بەمۆ بەرەو هەڵەبجە و هەمووی سەر بە قەزایە بوون. لەولاشەوە دەربەندیخان و پێنجوێن تا سنووری سەرشیوی سەقز و بانە لە کوردستانی ڕۆژهەڵات هەمووی سەر بەو قەزایە بوون و ناحیە. لە خواروی ڕۆژئاواشەوە تا زنجیرە چیاکانی ناوتاق، خەنجەرە، فەقیرە لە ناحیەی وارماوەی کۆن سەر بە قەزای هەڵەبجە بوون. خەڵکی ناوشاری هەڵەبجە وەکو پێشینان باسیەکەن لە پێشدا 13 ماڵ بوون. پاشان وردە وردە لەم لاولەولا خەڵکی بۆ هاتووە هەتا بووە بە شار کە ئەم 13 ماڵە ئێستا بنەماڵەیان ماوە لە هەڵەبجەدا واتە دانیشتوانی کۆن و تازەی هەڵەبجە پێک هاتووە لە خەڵکی عەشیرەتەکانی سەربەعێلی گەورەی جاف، هەورامی، شێخ، کاکەی. ناوشاری هەڵەبجە پێک هاتووە لەم گەڕەکانی خوارەوە: گەڕەکی سەرا، کانی عاشقان، مامۆستایان، پاشا، جوولەکان، کانی خوڵکە، پیر محەممەد.
شوێنە دیار و بەناوبەنگەکانی ناوشاری هەڵەبجە و دەوروبەری باخی میر، قەیسەری حامیدبەک، مزگەوتی پاشا، مزگەوتی جامیعە، مەرقەدی پیر محەممەد، کارێزی حاجی ناجی، ئاشی مەحموود یاروەیسی، خڕەخەزێنە، تووە وشک، کانی شێخ، گوڵان، کانی حەمەوغان، کانی سۆفی خدر، کوڵەبۆس، مۆردانە، کانی نواڵە، کانی زارە. ژیانی خەڵکی ناوشاری هەڵەبجە، دانیشتوانی هەڵەبجە زیاتر بە کاروباری دوکانداری و بازرگانی و کشتوکاڵ و کارمەندی حکوومەت و ئاژەڵداری و ئیشوکاری سەرپێیی و هاتوچۆی مەرز و سنوورەکان ئێران و ڕاوەماسیەوە بەسەرەبەن. کاسێتی دووەم دیوی یەکەم ناحیەکانی سەربەقەزای هەڵەبجە و گوندەکانیان. یەک ناحیەی سیروان. مەڵبەندی ئەم ناحیە پێک هاتووە لە دەی چێلەسپی کۆن جانجان کە پاشان لە دوای ساڵی 1970 ئۆردوگای سیروانیشی تا دروستکرا و خرایە سەر مەڵبەندی ناحیەکە. ئەم ناحیەیە سنووری 93 ناوچەکەی گرتوتەوە و پێوەی گرێدراوە لە ڕووی بەڕێوەبردنەوە. دانیشتوانی مەڵبەندی ناحیەی سیروان بەشی هەرزۆری سەربەعێلی گەورەی جافن و لە عەشرەتەکانی ئەمەڵا، هارونی، شەمێرانی، وەڵێ، نەورۆڵی. هەندێکی بنەماڵەی خەرات سەیدی تێدایە. ئەو نەوسێدەی کە باسمان کرد پێکاتووە لە کانیشێخ، 12 ئیمامی سەرو، 12 ئیمامی خوارو، ڕەنگاڵ، غوڵامی سەرو، کانیتوو، بێژاوە، قارەمانی، نێرگسەجار. ئەم دیهاتانە هەموو سەربەعێلی گەورەی جافن و بە عەشرەت زۆربەی هەرزۆری هارونین. جگە لە نێرگسەجار هەندێک شێخ و چەند ماڵێکی شەمێرانی و نەورۆڵی تێدایە. دیهاتەکانی ئیمامی زامن بەشی پیرک، تووڵەبی، شەمێران، کانیکەوە، دۆڵی ناومز، وڵوەر، پشتقەڵا، دەنگەگوەرە، بەشی ئەحمەدبەگ، وەرمن، کۆکۆی شەمێران، دڵفی سەرو، دڵفی خوارو. ئەمانە هەمووی سەربەعێلی جافن و بە عەشرەت شەمێرانین، جگە لە کۆکۆیی شەمێرانی نەبێ کە ئەویش جافن بەڵام بە عەشرەت زۆربیان کۆکۆین. دیهاتەکانی چاوک، باوکۆچەک، چناری کۆکۆیی هەموو سەربەعێلی جافن و بە عەشیرەت کۆکۆین. دیهاتەکانی کوڵکونی اسماعیل، کوڵکونی فەقێکەرەم، گردی گۆ، تەپەتۆڵەکە هەموو سەربەعێلی جافن و بە عەشرەت سەدانین. جگە لە کوڵکونی فەقێکەرەم چەند ماڵێکی سەر بە عەشیرەتی یاروێسی تێدایە. دیهاتەکانی تەپەگوڵاوی، خاک و خۆڵ، لا مەرکەزی، شەکرالی. ئەم دیهاتانە لە عەشرەتی کەڵوڕن جگە لە دەی شەکرالی کە چەند ماڵێکی عەشیرەتی وەڵێ و عەشیرەتی یاروێسی تێدایە کە جافن. دیهاتەکانی سەرشاتەی سەرو، سەرشاتەی خوارو، بەشی ئەلی، گەڕاو، کانیژنان، گورگەچیا، تووە وشکی. دانیشتوانی ئەم دیهاتانە سەیدن و لە ڕەگەزی شاعیری بەناوبانگ مەولەوین. دیهاتەکانی زمناکۆ، زارین، مۆرتکە، کانی گوێز، لاوران، بانی بۆڵان، بەورێنی خوارو، کانی وەیسکە، کانی پاشا، گومە، سەعداوە، نەمبەڵە. بەشێکی زۆریان سەربەعێلی گەورەی جافن و بە عەشیرەت ئیمامین. هەندێکیشیان هەر بە ناوی دیهاتەکانیانەوە ناسراون. دیهاتەکانی عەنەب، بیاوێڵا، ئەبابەیلێ، بامۆگ، جەلیلە کە ئەوانە پشتی شاری هەڵەبجە و دانیشتوانەکانیان تێکەڵن لە عەشرەتەکانی جاف، شێخ، سەید. دیهاتەکانی قۆڵی متکان، کۆساوە، ڕێشاو، لمە، پێگە، سازان، بۆین. ئەمانە هەموو سەربەعێلی گەورەی جافن و لە عەشرەتەکانی ئێناخی، کۆکۆیی، زەردۆیی، کڵایش پێکاتون و جگە لە سازان هەندێ ماڵی شێخی تێدایە. دیهاتەکانی مۆردین، گردەنازێ، دەڵەمەڕ هەمویان جافن و بە عەشرەت زەردۆین. دیهاتەکانی بەشارەتی خوارو، بەشارەتی سەر و سەربەعێلی جافن و لە عەشرەتی یاروەیس و عەشیرەتی نەورۆڵین.
ناحیەی خورماڵ ناوشاری خورماڵ لە پێشدا دێک بووە بە ناوی گوڵعومەر لە ساڵی 1932 کراوە بە ناحیە. دانیشتوانەکانی زیاتر بە کشتوکاڵ و دوکانداری و ئاژەڵداریەوە ژیان بەسەرەبەن. شارێکی پچکۆلەی جوانچیلەیە ڕووباری زەڵم بە ناویدا ڕوات و هەروەها لە بن مزگەوتە گەورەکەی خورماڵدا سەرچاوەی ئاوێکی زۆر پاک و ڕوون دەرەچێ بە ناوی ئاوی گەنجان. لە خواروی خورماڵیشەوە سەرچاوەی ئاوێکی کانزایی هەیە، کبریت و چەند مادەیەکی تری تێدایە ناوی ئاوی گەڕاوەکە بۆ نەخۆشی پێز بەکارەهێنرێ. خەڵکی دانیشتوی خورماڵ پێک هاتوون لە تێکەڵەیەک لە بنەماڵەکانی عێلیجاف، هەورامی، کۆماسی، شێخ، غەوارە. سێ گەڕەکە قەڵا، سەرا، گەڕاو دیاتەکانی سنووری ناحیەی خورماڵ پێک هاتووە لەم دیهات و عەشرەتارەی خوارەوە. شیرەمەڕ، تەکیە، ئاوای حەمەی فەرەج، جێڵک، گردی قازی، تازە دێ. ئەم دیهاتانە هەموو سەر بە عێلی گەوری جافن و لە عەشرەتی سەدانین. دیهاتەکانی شانەدەری، تەپەزێڕینە، قاجر، ڕیشێن، مەلاوەیسا، گوڵەخانە، گوڵخورد، دەرگوڵان، قەدەفەری ئەمانە سەر بە عێلی گەورەی جافن بە عەشیرەت هارونین و چەند ماڵێکی عەشیرەتی قەویلەییان تێدایە. دیهاتەکانی ئامورە، بانیشار، میریسوور، چنارە، کانی ئاسکان، گەچێنەی بانی بنۆک، نەوێ، بانی بنۆک، بەردەبەل، قەڵبەزا، هەنجیرەیان، بەردەبەلی بچووک. ئەم دیهاتانە کەوتونەتە بناریچیای سوورێن و بە قەتپاڵەکەیدا پەخش بوونەتەوە کە دانیشتوانیان تێکەڵن لە عەشیرەتەکانی عێلی گەورەی جاف، کۆماسی، شێخ، هۆسهەسەنی باک، بێسەری، غەوارە. لە سنووری چیای سوورێن دەرەچێت بۆ سنووری چیای هەورامان و لاپاڵەکانی کە دیهاتەکانی لەیلانپێ، هانەقوڵ، ئەحمەد ئاوا، زەڵم. ئەم دیهاتانە هەموو هەورامین. دیهاتەکانی ئاوایی ڕۆستەمباک، دێکۆن، وەڵەوبەجین زیاتر تێکەڵن لەگەڵ جابدا. دیهاتەکانی گۆمەلار، خێڵی حەما، تەپەکوڕە، شەشکی شێخ حسێن، شەشکی حاجی عیسا ئەمانە هەموو سەر بە عێلی گەوری جافن و لە عەشرەتی نەورۆڵین. دیهاتەکانی تەپی سەفای سەر و تەپی سەفای خوار و سەر بە عێلی گەوری جافن بە عەشرەت یاروەیسین. هەندێ ماڵی پەراگەندەی عەشیرەتەکانی تری تێدایە. دیهاتەکانی دەرەشیشی سەر و دەرەشیشی خوار و سەر بە عێلی گەورەی جافن هەندێ ماڵی شێخیان تێدایە. ناحیەی هەورامان بیارە. بیارە کەوتۆتە سەروی هەڵەبجەوە لە سەر ڕێگەی سنووری نێوان عێراق ئێراندایە کە لە نەوسوودی ئێران جادەیەک دەرەچێ دێتە تەوێڵە. لەوێشەوە بە چەندەیەکدا تێپەڕێ و دێتەوە بیارە. ناو مەڵبەندی بیارە بە تەواوەتی لای سەرەوەی نووساوە بە سنووری ئێرانەوە لە شوێنێکە تەنها جۆگەلەیەک ئاوی بچووک کە بە بازدانە پەڕیتەوە. ئەو جۆگەلەیە هێڵی سنوورەکەیە کە هەندێ ماڵ بەشێکی کەوتووەتە ئەو بەری ئاوەکەشەوە یان باخی هەیە لەو بەر هێڵەکەوە. بیارە ئەکرێ بە سێ گەڕەکەوە: پشت جۆگە، کانی چنار، بەرامبەر. هەموو خەڵکەکەی هەورامی زمانن. دیهاتەکانی شارۆچکەی تەوێڵە دێیەکی سەرسنوورە لە سێ گەڕەک پێک هاتووە: چڵانە، ماڵیدەر، بەرامبەر. خەڵکی تەوێڵە هەموو هەورامین. دیهاتەکانی سۆسەکان، بەڵخە، دەگاشێخان، پاڵانیا، دەرەقەیسەر، نارنجڵە، زەردەهاڵ، بنجۆی دەرە، خارجێڵان، گوڵب، باخە کۆن، گەچێنە، هانەی دن، سەرگات، دەرەی مەڕ، خەرپانی. ئەم دیهاتانە سەرجەم هەورامین پێک هاتوون لە تیرەکانی مسکێن، ئاغالەر، شێخ، لەهۆنی. دیهاتەکانی تاوێر، گریانە ئەمانە سەر بە عەشیرەتەکانی عێلی جافن هەندێ ماڵی شێخ لە تاوێر هەیە. دیهاتەکانی هاوار، هاوارە کۆن، دەرەتفێ ئەمانە هەموو کاکەین و واتە ئەهلی حەقن و با زمانی هەورامی و سۆرانی قساکەن. ناحیەی سەید سادق پێک هاتووە لە سێ گەڕەک: چەقان، بەرچێ و سەرا. ئەم شارۆچکەیە کەوێتە پێدەشتی شارزوور لە سەر جادەی نێوان هەڵەبجە و سلێمانی و پێنجوێن و سلێمانیدایە. خەڵکی ناو شارۆچکەی سەید سادق هەموو سەر بە عێلی گەورەی جافن و تێکەڵن لە عەشرەتەکانی شاتری، شێخ اسماعیل، قەویلەیی، هارونی، بێسەری هەندێ ماڵی شێخی تێدایە. دیهاتەکانی ئەم ناحیەیە ئاوادی، ئاوایی قادر معرف، گامێشتەپە، گردەنازێ، مستەکانی سەر و مستەکانی خوار و ناوگردان، بێڕەشکە، دۆڵاش، شاتوان، کەڵوڕان، تەپەڕەش. ئەم دیهاتانە بەگشتی سەر بە عێلی گەورەی جافن و لە عەشرەتەکانی شاتری هارونی پێکهاتوون.
دیهاتەکانی قاینەجا وەڵاست ئەلیاوە سەربەعێلی گەوری جافن و لە عەشرەتەکانی هارونی زەردۆین جگە لە قاینەجا کە تێکەڵن و بەشێکی بڵباسی تێدایە. دیهاتەکانی بەرکەورگان تۆتەقاچ باوک و ژیا و چوالە مزگەوتەما و کەچەڵی کێلەکەوە شانەدەری سەر و شانەدەری خوار و ئاوای حاجی نامیق ئەم دیهاتانە هەموو سەربەعێلی جافن و لە عەشرەتەکانی شێخ اسماعیلی بێسەری غەوارە قەویلەی پێکهاتوون. دیهاتەکانی قلرخی سەر و قلرخی خوار و ئەمانەش لە عێری جافن و لە عەشرەتەکانی کەماڵەیی شێخ اسماعیلی شاتری پێکهاتوون. دیهاتەکانی سەراوی سوبحاناغا، هەیاس، قوماش، تاسڵوجە، کەوچکتاش، سواری ئەم دیهاتانەش هەموو سەربەعێلی گەوری جافن و لە عەشرەتەکانی شاتری شێخ اسماعیلی پێکهاتوون. دیهاتەکانی سوێلەمێشی سەر و سۆلەمیشی خوار و تەپەکەڵ هەموو سەربەعێلی گەوری جافن و عەشیرەتی گەڵاڵین. دەی گردە شەریف پێک هاتووە لە عەشرەتی کەڵوڕ هارونی جاف. دیهاتەکانی خانە قەویلە کانی سپیلکە هەموو سەربەعێلی جافن و لە عەشرەتەکانی شێخ اسماعیلی پەرخی هۆس هەسەنی قەویلەین. دیهاتەکانی گرێزە بنەجووت کانیپانکەی سەر و کانیپانکەی خوار و هەموو سەربەعێلی گەوری جافن و لە عەشرەتەکانی شێخ اسماعیلی قەویلەیی بێسەری پێکهاتوون. دیهاتەکانی موانی مەلاتایر، موانی میرزا، موانە کۆن، موانی حەمەی حەسەن، موانی محەممەدی ئەوڵا، گردەموان ئەمانە هەموو سەربەعێلی گەورەی جافن و لە عەشرەتەکانی سۆفیوەند شێخ اسماعیلی پێکهاتوون. دیهاتەکانی قاڵیجۆ، نیسکەجۆ، محەممەدخانی تەپیکەرەم هەموو سەربەعێلی گەورەی جاف و لە عەشرەتەکانی ڕۆغزایی مامۆیی شێخ اسماعیلی تەرخانین. ناحیەی وارماوە ئەم ناحیەش پێشتر مەڵبەندی لە دەی قلیجە و پاشان گوازرایەوە بۆ چنارە. لەم دوایەشدا دوای ڕاگواستن لە نێوان زەڕایان و کانیکەوە و کۆمەڵگایەک دروستکرا ناوی لێنرا شارەزور کە لە پاشاندا لە کاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا کرا بە قەزای شارەزور بۆ بەڕێوەبردنی خەڵکی سنوورەکە. وارماوەی کۆن پێکهاتووە لە دیهاتەکانی بێستان سوور، خاک و خۆڵ، قەرەگۆل، دسکەوە، کانیمیل، زەڕایەن، یەخشی، داریقەلان، ئاوایی حەمەی عەزیز، ئاوایی شێخ حسێن، هەلاجەکان هەموو سەربەعێلی گەورەی جاف و لە عەشرەتەکانی تەرخانی، ڕۆغزایی، میکایلی، کەمالەیی مامۆیی پێکهاتوون. دیهاتەکانی کانیکەوە، مالوان، ئالان، حاصڵ، قەڵبەزە، دەق، کانیکەوەی چووخ، کانی مرواری ئەم دیهاتانە هەموو سەربەعێلی گەورەی جافن و لە عەشرەتدا گەڵاڵین جگە لە کانیکەوەی چووخ کە بەشێکی تەرخانین. دیهاتەکانی کانی بەردینە، بێسەڵمێن، تووەقوت، چەرداسنە، گوڵان، گوڵانی کۆن، وازۆڵ هەموو سەربەعێلی جافن لە عەشیرەتی هارونین. دیهاتەکانی قلیجە، میرەدێ، ئەحمەد بڕندە، چنارە، ئازەبان، بیرچێ، قاشتی، تون، کانیخان ئەمانەش سەربەعێلی گەورەی جافن تێکەڵن لە عەشیرەتە جۆراوجۆرەکان جگە لە ئەحمەد بڕندە و ئازەبان شێخی نێرگسەجار و شێخی مەردوەخیان تێدایە. دەی بیرچێ لە بنەڕەتدا لە عەشیرەتدا کڵاشی جافن و ئێستا بە ناوی بیرچێی ناسراون. دیهاتەکانی زەلەڕەش، کۆرەی سەر و کۆرەی خوار و سێتەڵانی سەر و سێتەڵانی خوار و ئەحمەد ئاوا، نەمەڵ، بێگن، کانیاسکان، چەمی ژاڵە، کۆڵەبی، دسکەوە، خەرجانە، جۆلانە هەموو سەربەعێلی گەورەی جاف و تێکەڵن لە عەشرەتەکانی ڕۆغزایی، تەرخانی، گەڵاڵی، میکایلی جگە لە زەلەڕەش چەند ماڵێکی شێخی تێدایە. ژیان و گوزەرانی دیهاتەکانی سنووری ناحیەکان. خەڵکی سنووری هەموو ئەم دیهاتانە سەرجەم بە کشتوکاڵ و ئاژەڵداری و پەروەردەکردنی باخی میوە و ڕاویماسی و هەندێکاری دەستی و کاسبی سەرسنوورەکان و ئاڵوگۆڕەوە خەریکی ژیان بەسەرە بن. لە ناوچەکانی هەورامان و ناوشاخەکانە باشترین میوەی تێدایە و پەروەردەکرێ وەک گوێز، توو، هەنار، هەنجیر، قۆخ، هەڵوژە، قەیسی ترێ. گوێز و هەناری ئەم سنوورە بەناوبانگن. هەروەها خەڵکی هەورامان زۆر کاسبن و هەر لە کۆنەوە پیشەی خۆماڵی خۆیان هەبووە. کارگەی جۆڵایی و ڕستن و چنینی خۆماڵیان هەبووە. جلوبەرجیان بۆ خۆیان دروست کردووە لە مووی بزن باشترین شاڵیان چنیوە. هەروەها کڵاشی پەڕۆین جێوەی هەورامان بەناوبانگە جگەلەوەی کاسە و کەوچک و پێداویستی ناوماڵیان بۆ خۆیان دروست کردووە لە داری گوێز. خانوەکانیان بە تەختەی جوان سەرگرتووە واتە زۆر پشتیان بە خۆیان بەستووە. بۆ نمونە کە خانوو لە بەردی ناوخۆ دروست دەکەن بە وشکە کەڵک و چین تەختەدارێکی گوێزی ساخی جوان ئەتاشن و لە نێوان چەند چینێکە بە درێژی دایێنێن
کە چینە دیوارەکان پێکەوە ئەبەسرێتەوە پێی ئەوترێ دیمەک، ئیتر ناهێڵێ دیوارەکە لێک بترازێ. یان سەختی خانوەکانیان زۆر بەڕێکی و بە تەختەی داتاشراوی ساف تەختە ڕێژەکەن و ئەوسا تەڵاشە بەرد ئەکەنە سەری و پاشان قوڕی ئەدەن کە زۆر جوان و ساف لە دیوی ناوەی خانوەکەوە دەرئەچێت و ڕەونەقێکی جوانی هەیە. پێدەشتی شارەزورێکێکە لە دەشت و زەویزارە بەناوبانگەکان نەک هەر کوردستان بەڵکو عێراق و هەموو کشت و کاڵ و میوەیەک لە خاچی شارەزوراکرێ. بەروبوومی زۆر باشی لێ هەڵەگیرێ ئەگەر خزمەت بکرێ. بۆیە خەڵکی دەشتی شارەزور تا لە سەردەمی بەعسیەکان داوێران کرا زۆر گوزەرانیان باشتر بوو لە ناوچەکانی تر و بەرهەمی باشیان هەبوو کە بۆ شارە گەورەکانیان ئەنار وەکو لۆکە، تووتن، گەنم، جۆ، نۆک، نیسک، چەڵتووک، گوڵە بەڕۆژە، چەوەندەر، کونجی، زەڕات، تەماتە، بامیە. لەم سنوورەدا دابوونەریتی کۆن و ڕەسەنی کوردی زۆر ڕێزی لێگیرێ و هەڵسوکەوتی پێیەکرێ و پەیوەندی خزمایەتی و عەشایەریان بەهێزە لەگەڵ یەکتر و بەتەنگ کێشەی یەکتریەوەن. شاخ و لووتکە بەناوبانگەکانی سنووری هەڵەبجە. یەک، شاخی هەورامان لە سەرووی ڕۆژهەڵاتی هەڵەبجەیە گرنگترین لووتکە بەرزەکانی تەتە کەماجەر لە ئاستی دیهاتەکانی گەچێنە بۆ دەرەی مەڕ بۆ پشتەوەن لە سەر سنووری ئێران عێراقدایە ئەڕوانە سەر دەشتی شارەزور، کەلی وەرزە، داڵانی، قەڵای سوورەم لە خورد لە نێوان دەی دەرەی مەڕ و دەی زەڵمدان بۆ سەرەوە و بەسراونەتەوە بە سنووری ئێرانەوە. دوو، شاخی سوورێن گرنگترین لووتکەکانی ڕەنگین، داڵەمێز، منارەکەوە، چارەسەوز، دۆڵ، سوورێن کە کەونە نێوان دێی ئیلانبی و بۆ دەی بانیبنۆک بۆ پشتەوە لە سەر سنووری ئێران و عێراق و ئەڕوانە دەشتی شارەزور. سێ، شاخی شنروێ لای سەروی هەڵەبجەیە بەرزترین لووتکەی بەفریمیری کە ئەڕوانێتە سەر شاری هەڵەبجە، پاشان سەرکۆ، داڵەڕێ، ئەشکەوەڵ کە لە نێوان بەفریمیری بۆ دەی هاوار بڕۆیت. شاخی باڵانبۆ ڕۆژی ئاوایی هەڵەبجەیە بەرزترین لووتکەی کوڕەی باڵانبۆیە و سەرمسەلی کە ئەڕوانێتە سەر شاری هەڵەبجە و ئاوایی سیروان. پێنج، شاخی شرام ئەکەوێتە پشتی دەی گەچێنە بەرەو ژوور و ئەڕوانێتە سەردیوی دیهاتەکانی کەینمە و بێواسی ئێران لەم لاشەوە دەشتی شارەزور. شەش، شاخ و لووتکەی مەگر لە پشتی هەڵەبجە بەرەو پشتی دەی سازان. حەوت، شاخی ملەی دارێ تەمورەژان ئەڕوانێتە سەر ئاوی سیروان لە پشتی دەی بەشی پیرک. هەشت، شاخی زەواڵی لە ناوچەی شەمێران ئەڕوانێتە سەردەشتی شارەزور و دەربەندی خان. نۆ، شاخی سید سادق لە پشتی مەڵبەندی ناحەی سید سادقدایە لە خواروی هەڵەبجە. دا، شاخی ئەحمەد بڕندە لە پشتی دەی ئەحمەد بڕندە و گوڵانەوەیە. یانزە، قەڵای شەمێران لە پشتی دەی قەڵای شەمێرانەوەیە. دوانزە، قۆچی بەردەبەل لە نێوان دەی جۆمەرەسی بەردەبەلدایە لە بناری سوورێن. سیانزە، شاخی بەردووکۆن لە نێوان شەمێران و دیهاتەکانی مۆردکە و زەڕایەن و پشتبەرمۆدایە. چواردە، شاخی نێرگسەجار لە پشتی دەی نێرگسەجاردایە زۆر بەرز نییە. پانزە، ملە قۆڕنا لە پشتی خورماڵەوەیە بەرەو پشتی دەی هانە قۆڵ. شانزە، لە هەوراماندا هەندێ بەرزاییتر هەیە بە ناوی گۆزندار، هەسوون، هەوارە بەرزە لە نێوان تەوێڵە بۆ بیارەدایە. حەفدە، شاخی پەروێنی ئەکەوێتە نێوان سنووری ئێران بۆ دەی هاوار لە پشتی هەڵەبجەوە. هەژدە، ملە هومڵە لە نێوان هەڵەبجە و دەی سازاندایە. نۆزدە، هێلانەی چەرخ لە پشتی دەی گرێزە و کانیپانکەدایە لە نێوان سەی سادق و عەربەتدایە. بیست، کونەگورگ لە بەرامبەر هێلانە چرخەدایە لە نێوان سەی سادق و کانیپانکە. شوێنەوارە بەناوبانگەکانی سنووری قەزای هەڵەبجە. یەک، تەکیە و خانەقای شێخ عوسمانی سەراجددینی تەوێڵا کە جێگەی خواپەرستی و فێربوونی خوێنەواری دینی و سۆفی بووە. مەرقەدی نەجمەدین شێخ سیراجددینی تێدایە لە هەردوو خانەقای بیارە و تەوێڵا چەند تاڵەموویەکی مبارەکی حەزرەتی محەممەد درودی خوای لێبێ هەیە کە بە محاسینی شەریف ناسراوە. لە کۆنەوە لە ناو شوشەدا پارێزرا و خەڵکی سنوورەکە زۆر بەڕێزەوە سەیریەکەن و ڕێزی لێگرن
کە زۆر جار بۆ مڕات حاصل بوون و پاڕانەوە ئەڕۆنە سەردانی و داوای خێر و بەرەکەتی لێکەن یان بۆ بارانبارین یان کەمبوونەوەی لافا و ئافات هاواری لێکەن و ئەیهێنە دەرەوە بەرزی ئەکەنەوە با ڕێزەوە. 2 خانەقای بیارە. ئەمیش بەشێکە لە قوتابخانەکانی شێخانی نەقشبەندی و جێگای فێربوونی زانیاری و مرید و منسووریەکانی نەقشبەندی بووە. مەرقەدی شێخ عومەری بیارە و شێخ عەلاءەددین و شێخ نائیبی کوڕی تێدایە. 3 مەرقەدی شێخ حسامەدین لە دەی باخە کۆن هەورامان. 4 مەرقەدی ئەبا عوبەیدی جەڕاح لە دێ عەبابەیلەی پشتی هەڵەبجە. 5 مەرقەدی سەید عەبدوڕەحیمی هانەسوورە مەرقەدی کاک ئەحمەد پریسی لە دێی هانەسوورەی ناوچەی نەورۆڵی. 6 مەرقەدی سەید سادق لە پشتی ناحیەی سەید سادقدایە. 7 مەرقەدی میری سوور لە دێی میری سووری بناری چێی سوورێندایە. 8 مەرقەدی شێخ مارفی نێرگسەجار. 9 گۆڕی حەزرەتی مەولەوی لە گوندی سەرشاتی تاوگۆزی. 10 گۆڕی وەلی دێوانە لە سەید سادقدایە. 11 گردی بەکراوە لە نێوان هەڵەبجە و ناحی سیرواندایە لە شارە زور. 12 قەڵای خوڕماڵ کە پێشتر بە گوڵ عەمبەر ناسراوە. 13 ئاوکانزایەکەی خوڕماڵ کە بە گەڕاوەکە بەناو بانگە. 14 قەبر و زیندانی زوحاک لە پشتی دێی نەوێ لە بناری چێی سوورێن. 15 ئەشکەوتی هەزار ئەستون لە بناری چێی سوورێن لە نێوان دیهاتەکانی میری سوور و چناردایە سەدان میلیگەچی کلسی پێدا شۆڕ بۆتەوە. 16 ئەشکەوتی هەزار پەز لە پشتی هەڵەبجەدایە لە دەی گریانە دەرەچێ بە قەراخ ئاوی سیرواندا بەرامبەر سنووری ئێران و ئاوی سیروان. زۆر ئەشکەوتێکی گەورەیە ئەڵێن 1000 سەرمەڕی تێدا جێ بێتەوە. 17 سەرچاوە و تافگەکەی زەڵم لە پشتی دێی زەڵمی هەورامان. 18 خان و شورا بەناوبانگەکانی خان ئەحمەد خان لە نێوان ئەحمەد ئاوا و زەڵمدایە. 19 چەمی کەڕەجاڵ پشتی دێی زەڵم لە بناری هەورامان. 20 چەمی وشکەناو لە نێوان زەڵم و دێی ئێلان پێ و هانەقوڵدایە پشتی خوورماڵ چەندین ئەشکەوتی تێدایە. 21 چەمی خۆرنەوەزان لە نێوان میری سوور و دەردەگوڵاندایە لە بناری چێی سوورێن. 22 دەریاچەی سیروان کە ناسراوە بە بەحرەکە لە شارە زور. 23 چەمی حەوت ئاشان لە ناوچەی نەورۆڵیدایە گوایە حەوت ئاشی تێدا بووە. 24 چەمی عەرەب سوار لە پشتی وەڵەسمت بناری سوورێندا ڕوا بۆ سەرجادەی پێنجوێن سەید سادق و ئەڕژێتە ئاوی چەقانەوە. 25 گردی درۆزنە لە دەشتی شارە زور لە پشتی دێی تەپەکوڕەدایە. 26 گردەنازێ لە پشتی دێی شیرەمەڕ لە شارە زور. 27 ئەشکەوتی مەرنار لە پشتی دێی بانیشاردایە بە قەتپاڵی چێی سوورێنەوە. 28 داری بەرمەڕان پێشتر دارێک بوو ئێستا نەماوە بەڵام هەر شوێنەکەی بەناوبانگە لە خواردەی گوڵبدایە لەسەر ڕێگای بیارە گوڵب. 29 چەمی ئەشکەوڵ لە نێوان دێی عەبابەیلێ و دێی هاوادایە بە دامێنی چیای شنروێدا. 30 شەخص و بەرزایەکانی باڵەتران لە نێوان چەناقچیان و دێیەکانی کانی پانکەدایە. 31 پردی قەرەگۆل لە سەر ڕووباری تانجەرۆ لە شارە زور. 32 شەخصی شێخڕاش لە شارە زور لە نێوان دێی شەشک و ئاوای حەما. 33 پردی زەڵم لە سەر و ڕووباری زەڵم لە شارە زور. 34 گردی بەوش لە نێوان گوندی دەرەگوڵان و قاینەجەدایە. 35 سێتەپان ئەمانە سێ تەپی بەرزن ئەکەونە نێوان گوندەکانی گوڵەخانە بۆ میری سوور. 36 ئاتەشگا ئەکەوێتە نێوان گوندی بیارە بۆ زەردەهاڵ. 37 تەپی تلەوەر ئەکەوێتە نێوان گوندی گوڵب بۆ گوندی نارنجەڵە. 38 سێداران ئەکەوێتە نێوان ئەحمەد ئاوا بۆ سەرگەد و دەرەی مەڕ. 39 دەرەسۆلان ئەکەوێتە نێوان ئەو ملەی سێداران بۆ گوندی سەرگەد. 40 شێخ ئامۆش کە جێنزرگەیەکی بەناوبانگە بۆ نەخۆشی و چارەسەر مراد حاصل بوون ئەگەر خەڵک ئەڕۆنە سەری و سەردانیەکەن ئەکەوێتە نێوان گوندی بۆین و گوندی ڕێشاو لە پشتی هەڵەبجە. 41 سوڵتانی ساق کە جێنزرگەی کاکەیەکانە لە هاوار عیبادەتی تیافێر بوون. 42 قەڵای کچ لە ناو پشت قەڵای شەمێراندایە و ئاسارێکی کۆنی زەمانی ساسانیەکانە. 43 پردی زەهاوبەرە کە پاشان بووە بە زاوبەرە لە سەرئاوی سیروان بووە ئێستا بووە بەژێر دەریاچەی دەربەندی خانەوە. هاوینە هەوارە بەناوبانگەکانی قەزای هەڵەبجە. 1 هاوینە هەواری ئەحمەد ئاوا لە پشتی خوورماڵ. 2 هاوینە هەواری تەوێڵە کە دەی تەوێڵە و دەوروبەرێتی لە هەورامان.
سێ هاوین هەواری بیارە کە دەی بیارە و دەوروبەرێتی لە هەورامان. چوار هاوین هەواری ئاوێسەر لە پشتی دەی تەوێڵەدایە. 5 مێشلێ لە دەی بەڵخەی هەورامان. 6 سەرچاوکی باوکۆچەک لە پشتی باوکۆچەک لە ڕۆژئاوای هەڵەبجە. 7 سەرای سوبحاناغا لە شارەزور لە پشتی سەید سادقدایە. 8 دەی هاوار لە پشتی هەڵەبجە دامێنی شنروێ. 9 کانی و باخی وەزگێڵ لای عەبابەیلێ لە دامێنی چیای شنروێدایە. 10 کانی و باخی زەلەکێ لای عەبابەیلێ لە دامێنی چیای شنروێدایە. 11 ناو ناحی خورماڵ. 12 سەرچاوەگەی زەڵم لە پشتی دەی زەڵمدایە لە هەورامان. ڕووبار و ئاو سەرجاوگا بەناوبانگەکانی قەزای هەڵەبجە. 1 ڕووباری سیروان لە ئێرانەوە سەرچاوەکانی هەڵەقوڵێ لە بەشی کوردستاندا. 2 لقا یەشێکیان لە دامێنی چیای ئارێزی خۆرئاوای شاریسنەوە سەرچاواگرێ و وردە وردە بەرەو ناوچەی بێسەران و ژارەڕۆ ئەڕوات و پاشان لە نێوان پاو و نەوسوود لەگەڵ ئاوی شمشمێر یەک ئەگرنەوە لە شوێنێک پێڵێن دواوان. ئەوسا بێ بە سیروان پاشان لە ناوچەی تاوگۆزی ڕووباری زمکانیشی دێتە ناو ئەڕژێتە دەریاچەی دەربەندی خانەوە. 2 زمکان سەرچاوەکەی لە ناوچەی سەرپێڵی زەهاوەوە دێت و لە ناوچەی تاوگۆزیەوە تێپەڕێت و ئەڕژێتە سەر سیروان. 3 ڕووباری تانجەرۆ لە خوار و شاری سلێمانیەوە لە چەند سەرچاوەیە کۆ بێتەوە لە لای سەرچناردا و پاشان بە ڕۆژئاوای شاری سلێمانی و دەشتی شارەزۆردا ئەڕوات و تا ئەگاتە دەریاچەی دەربەندی خان. 4 ڕووباری زەڵم لە پشتی دەی زەڵم لە هەورامان لە شاخەکە دێتە دەرەوە بە شێوەی تاپکەیەک و بەناو خورماڵدا ئەڕوات و لە شارەزورەوە ئەڕژێتە دەریاچەی دەربەندی خان لەو شوێنەی کە لەگەڵ تانجەرۆیەکەگرنەوە پێ ئەوترێ دواوان. 5 چەمی ڕیشێن لە بن چیای سوورێن دێتە دەر و بە شارەزوردا ئەڕوات تا ئەگاتە ناو دەریاچەی دەربەندی خان. 6 چەمی چەقان لە چەمی عەرەب سواری خوار جۆمەرسی و سیامێوەی و خڕنووک و چەمی دۆڵەسوور کەوە بێتەوە لە کەوڵۆسەوەیەکە گرن و بەناو سەید سادقدا ڕوات پاشان دێتەوە ناو دەریاچەی دەربەندی خان. 7 چەمی ئێلان قۆس لە خوارەکانی پانکەی شارەزور سەرچاواگرێ و پاشان ئەڕژێتە ناو دەریاچەی دەربەندی خان. 8 چەمی دۆمان لە چەند سەرچاوەیەکی دەوروبەری سەید سادق پێک دێت. 9 چەمی بێستانسوور لای گوندی بێستانسووری دەشتی شارەزور سەرچاواگرێ. 10 خڕی بیارە لە خوار بیارە و هانەگەرمەڵە و دۆڵ و شیوەکانی دەوروبەری سەرچاواگرێ و بە شارەزوردا ئەڕوات و ئەڕژێتە ناو دەریاچەی دەربەندی خانەوە. 11 دەلێن لە ئاوی زەڵم هەڵەگیرێ و بە دیهاتەکانی پێدەشتی شارەزور ئەڕوات و تەنها بۆ کشت و کاڵ سوودی لێ وەرەگیرێ لە ئەحمەد ئاواتا و بەکراوە ئەڕوات و درێژ ئەبێتەوە. 12 سەرچاوی گەنجان کە لە بن مزگەوتی گەورەی خۆرماڵ هەڵەقوڵێ و پاشان بەهۆی بربەستێکی ناوخۆی ئەو جۆگانەیەوە لێ هەڵەگیرێ و کە هەموو بۆ کشت و کاڵ سوودی لێ وەرەگیرێ لە شارەزور. سەرگەتەجۆ تەوێڵەجۆ شێخ موسێ چۆڵمەک مەنگ وەڵەوسێنان. 13 ئاو شەڵەم کانیەکە لە بناری چیای سوورێن لە بنگردی شەڵمی تەنیش دەی ڕیشێن لە شارەزور دەرئەچێ. ئەم کانیە تایبەتمەندیەکی خۆی هەیە کە ئەویش ئاوەکەی زۆر سار نابێت و هەرچی ماسی هەیە لەو ئاوەدا هەریەکە و چاوێکیان کوێرە واتە چاویان دەرپەڕیەوە و نابینێ. لە تەنیش ئەم کانیەدا ئاوی تر هەیە ساردە و ماسیەکانی یاساین. لە پشت ئەم کانیەوە گردی شەڵم کونێک هەیە جێگای 6 تا 7 کەسی تێدا بێتەوە. لە زستاندا زۆر هەڵمی گەرمی لێ بەرزەبێتەوە و زۆر جار خەڵک بەبێ لێفە ئەخەون لە کاتی پێویستدا. 14 ئاوی لێڵە لە ناوچەی ئیمام و تاوگۆزەوە دێت و ئەڕژێتە سیروان و ئاوێشی لێڵە. سەروەریەکانی ناوچەی هەڵەبجە لە مێژووی شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورددا. 1 سەردەمی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولی یەکەم کۆبوونەوەی جەماوەری لە سنووری قەزای هەڵەبجەدا بەسرا کە هەموو سەرۆک عەشیرەت و هۆز و تیرە و پیاوماقوڵانی ناوچەکانی سلێمانی و کەرکووک کۆکرانەوە لە گوندەکانی تەپی سەفا. لەوێ هەموو پێکەوە سوێندیان خوارد و هێزی چەکداری خۆیان ڕێخست. لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستاندا و هێزەکانیان دابەش کرد بە 2 بەشەوە. یەکەم بۆ دەربەندی خان، دووەم بۆ دەربەندی بازیان بەڕێکیان بۆ بەرگری بە هێرشی سوپا عێراق کە ئەم کۆبوونەوەیە مێژوویە بە سەرپەرشتی مامچەرال تاڵەبانی بوو لە سەرەتای مانگی ئەیلولی ساڵی 1961دا و لە پاش ئەم کۆبوونەوە و خۆڕێخستنە بوو شۆڕش هەڵگیرسا و سەرتاسەری کوردستانی گرتەوە. 2
لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا و تێکڕا چیا و دیهاتەکانی هەورامان و سوورێن و شەمێران و باڵامبۆ شوێنی بنکە و بارگای شۆڕش بوو لە تێکڕای سنوورەکانی سلێمانی و کەرکووک و دیالە. هەموو بارگا گرنگەکانی شۆڕش بۆ ماوەیەکی دوور و درێژ لەم سنوورەدا مایەوە. هەر لێرەوە سەرکردایەتی ئیش و کاری شۆڕشی ئەکرد، ماڵ و خێزانی قەڵای بەرگری بوو لەو سەردەمەدا. بارگای هەردوو هێزی خەبات و زمناکۆی شۆڕشی ئەیلول لەم سنوورەدا بوون. سێ شەڕی بەناوبانگی پردیزەڵم لە ساڵی 1963دا کە لە پێدەشتی شارەزووری قەزای هەڵەبجەدا بوو بەری لە هێرشێکی گەورەی سوپای عێراق گیرە کە بۆ داگیرکردنی ناوچەکە هێرشی هێنابوو. لەم شەڕە گەورەیەدا کە ماوەی 7 ڕۆژی خایان لەو دەشتە ڕووتەدا هێزی پێشمەرگە بەرگریەکی کەمیۆنەیان نیشاندا و کوشتارێکی باشیان کرد لە هێزی دوژمن و ڕۆڵەکانی خەڵکی سنووری هەڵەبجە لە ناو هێرشی پێشمەرگەدا ڕۆڵی کاریگەریان هەبوو. دایان کەسیان لێ شەید بوو لە ساڵی 1963 کە بە هێرشی زەعیم سدیق بەناوبانگە. 4 ڕژێمەکانی عێراق زۆر داخلە دڵ بوون بەرامبەر ناوچەی هەڵەبجە کە قەڵای بەرگری شۆڕش بوو. هەر بۆیەش لە مانگی 4 1974دا بە دڕندەترین شێوە بۆمبارانی شاری هەڵەبجەیان کرد و زیاتر لە 100 کەسیان شەهید و بریندار کرد و دەیان خانوویان ڕووخاند. کاسێتی دووەم دیوی دووەم لە هەڵگیرسانەوەی شۆڕشی پاش ئاشبەتاڵ ساڵی 1975 کە یەکەم دەستی چەکداری شۆڕشی نوێ لە ساڵی 1976دا لە سنووری قەزای هەڵەبجە ڕێکخرا و لە خەڵکی ئەم سنوورە بوون کە لە شەوی 26 لەسەر 27 شەشی 1976دا بوو یەکەم مەفرەزەی چەکداری لە گوندی تەپی سەفا کۆبوونەوە و ڕێگەی شاخیان گرتەوە بەر و پێشمەرگە دروست بوویەوە. دوای نائومێدیی یەک ساڵی خەڵکی کوردستان پاشان لەو مەفرەزەیەوە بوو دەیان مەفرەزەی تر لە ناوچەی جۆرا و جۆرەکانی کوردستان ڕوویان کردە شاخ و شۆڕشی نوێ هەڵگیرسایەوە. 6 یەکەم تەقەی شۆڕشی نوێ لە پردی زەڵمی سنووری هەڵەبجە بوو بەرامبەر دوژمن تەقێنراو. ئەو تەقەیە بوو ترسی خستە دڵی دوژمن دوای هەڵگیرسانەوەی شۆڕش لە کوردستاندا. 7 یەکەم شەیدی شۆڕشی نوێ خەڵکی سنووری قەزای هەڵەبجە بوو کە مەفرەزە سەرەتایەکانی شۆڕش لە شەوی 6 لەسەر 7 دەی 1976 لە دەی قاینەجەی شارەزوور تووشی شەڕ بوون لەگەڵ هێزێکی سەربازی عێراقدا و شەهید فاتیحی شێخ حەیدەر یەکەم شەهید بوو. 8 بۆ یەکەم جار کە پێشمەرگەی شۆڕشی نوێ بە هێزی زۆرەوە قۆناغی شەڕی گۆڕی لە پارتیزانیەوە بۆ شەڕی بەرگری لە دیهاتەکاندا لە سنووری قەزای هەڵەبجەدا بوو لە بەرەبەیانی 6 دەی 1970دا بوو لە دەی قاجری شارەزوور کە شەڕێکی سەخت و نابەرابەر کرا لەگەڵ هێزێکی گەورەی عێراق. ئەو شەڕە بووە هۆی شکاندنی ترسی پێشمەرگە لە سوپای عێراق و پێشمەرگە چاوی کردەوە بۆ شەڕی ناودێ و بەرگریانە کرد. ئەگەر دوژمن هێرشی بکردایە لەو شەڕە دوژمن زیانێکی زۆری لێکەوت و پێشمەرگە کاوە حەمە ساڵح پێنجوێنی تێدا بریندار بوو کە ئێستا هونەرمەندە لە وڵاتی سوید. 9 یەکەم ڕاپەڕینی جەماوەری دژی سیاسەتی ڕاگواستن لە کوردستاندا لە سنووری هەڵەبجەدا بوو کە خەڵکی ئەم ناوچەیە لە ڕۆژی 13 پێنجی 1970دا لە ناوشاری هەڵەبجەدا بە ڕووی دوژمندا تەقینەوە. خەڵکی ناوچەکانی سەر بە قەزای هەڵەبجە هەورامان، شارەزوور، شەمێران، تاوگۆزی نەورۆڵی ئەگرێتەوە لە شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کووردا قوربانی زۆریاندا هەروەک تێکڕای ناوچەکانی تری کوردستان. لەم سنوورە بچووکەدا جگە لە قوربانەکانی کارەساتی چشمیابارانی هەڵەبجە زیاتر لە 1200 شەهید هەیە لە ناو ریزەکانی پێشمەرگەی سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستاندا. 11 ساڵی 1920 دوو فڕۆکەی ئینگلیس لە بەر کۆبوونەوەی هێزەکانی شێخ مەحموود لەم سنوورەدا بۆردومانی هەڵەبجەیان کردووە. 12 ساڵی 1921 گەورەترین هێرشی ئینگلیس بۆ سەرناوچەی هەڵەبجە لە دەربەندی ئەشکەوەڵی پشتی هەڵەبجە
تێکشکێنراوە لەلایەن هێزی ناوچەکەوە بە سەرپەرشتی مەحموودخانی دزڵی، شێخ ڕەشیدی عەبابەیلێیی، حەمەی سانەحمەدی شەمێرانەوە. شاعیر و نووسەر و ئەدیبە بەناوبانگەکانی سنووری هەڵەبجە: ئیبن سەلاحی شارەزووری، مەلا ئەلیاس شارەزووری، مەولانا خالیدی نەقشبەندی، شێخ عوسمان سەراجددینی نەقشبەندی، شێخ عەبدوڵڵای خەرپانی، حەزرەتی مەولەوی شاعیری گەورەی کورد، نالی شاعیری شارەزووری، عەبدوڵڵا گۆران، شێخ نەجمەدینی نەقشبەندی، شێخ حسامەدین، شێخ عەلادین، ئەحمەد موختار جاف، تاهیر بەگی جاف، قانع کە زۆربەی ژیانی لەم سنوورەدا بەسەر بردووە، مەلا عەبدولکەریمی مودەڕیس، شێخ عوسمان نەقشبەندی، مەلا حەسەنی قازی، شێخ حەمە ئەمین کاردۆخی، حیلمی عەلی شەریف، محەممەدی مەلاکەریم، ساڵح هەژار، ساڵح شارەزووری، مەلا مستەفای زەڵمی، شێخ ئەمین نەقشبەندی، حەمە ئەمین هەورامی، عوسمان هەورامی، مەحموود یار وەیسی، عادیلە خانم، وەلی دێوانە، بابا ڕەسووڵی عەبابەیلێیی، شێخ مستەفای موفتی. بەشی سێهەم، بڕیاردان لەسەر شەڕی هەڵەبجە. لەبەر ئەوەی چالاکی یەکەم بڕیاری هاوبەشی لەسەر درابوو لەلایەن حکوومەتی ئێران و یەکێتی بە ئاگاداری سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی کە بەرەی قەڵاتزە بوو، ناوچەکەی کەوتبووە پشتدۆڵی جافایەتیەوە کە ئەگەر لەم بەرەیەدا شەڕ هەڵگیرسا کاریگەری خراپی هەبوو بۆ سەر ناوچەکە. لەلایەکەوە نووسابوو بەم بەرەیەوە لە سنووری ڕانی و قەڵاتزەوە کە هێزی ئامادەکراوی عێراقی لێبوو، لە لایەکی ترەوە تەنها ڕێگەی هاتوچۆی یەکێتی بوو بۆ هێنانی کەلوپەل و پێویستی شەڕ و بریندار و ڕەوانەکردن لە ڕێگەی ئەم سنوورەوە بوو بۆ ئێران. بۆیە ئەو پلانی کە بەرنامەی بۆ داڕێژرا بوو ئاڵوگۆڕی پێکرا کە شەڕی ناوچەکانی هەڵەبجە پێش بخرێت و بکرێ بە چالاکی یەکەم و قەڵاتزە بکرێ بە چالاکی دوای ئەو. چونکە ناوچەکانی هەڵەبجە دوورتر بوون لە دۆڵی جافایەتیەوە، هێزێکی وای حکوومەتی عێراقی لێ نەبوو کە جێگەی مەترسی بێ و شەڕی ئەم ناوچەیەش سنووری بەرەکانی بۆ دوژمن فراوانترە کرد. وادانرابوو کە بەشێکی ئەم هێزەی لە سەر دۆڵی جافایەتی کۆکراوەتەوە ڕای کێشێ بۆ بەرەی هەڵەبجە و دوژمن چاواشە بکە. بۆچی شەڕی هەڵەبجە کەوتە پێش قەڵاتزە؟ وەکو پێشتر باسمان کرد لەو بەرنامەیەدا کە داڕێژرا بوو ئیمزا کرابوو لە نێوان نوێنەری یەکێتی نیشتیمانی و نوێنەری کۆماری ئیسلامیدا بۆ ژمارەیەک شەڕی هاوباش، بەرنامەی گرتنی ناوچەکانی قەڵاتزە بۆ ڕانیا تا چیای هەیبەت سوڵتان کە لە نێوان دۆڵی خەلەکان و شارۆچکای کۆیەدا کرابوو بە هەنگاوی یەکەم. بەرنامەی گرتنی ناوچەکانی هەڵەبجە و شارەزور بۆ زنجیرە بەرزایەکانی ناوتاق و فەقیرە و دارەتاش و گڵە زرد و تاگاتەوە دەربەندی بازیان کرابوو بە هەنگاوی دووەم. بەو شێوەیە بتواندرێت شاری سلێمانی و دەوروبەری دەور بدرێت و ئازاد بکرێ. بەم دوو هەنگاوە هەموو هێزەکان لەو زنجیرە بەرزاییانەدا یەک بگرنەوە، چیای هەیبەت سوڵتان بۆ دەربەندی بازیان و بۆ دەربەندی خان و چیای زمناکۆ، و ئەو ناوچانەی کە لە پشتەوەی ئەو زنجیرە بەرزاییانەدا بوون ئازاد بکرێت و هەموو خەڵکی ئاوارەی کورد لە ئێران و سەرسنوورەکان کە لە کاتی شەڕەکانی ڕابردوودا سەرگەردان بوون بە هاوکاری حکوومەتی ئێران بگەڕێنەوە ئەو سنوورە و نیشتەجێ بکرێن و ئیشوکاری بەڕێوەبردن و خزمەتگوزاریان لە لایەن بەرەی کوردستانی و پشتیوانی حکوومەتی ئێرانەوە بۆ جێبەجێ بکرێت و بکرێ بە ناوچەیەکی ئازاد. هەر لە دوای ئاشبوونەوەی گشتی یەکێتی نیشتیمانی و حیزبە کوردستانیەکان ئەم بەرنامەیەی هەموو لایەنەکان ڕزامەندیان لەسەردا بوو بە بەرنامبوو بە بەرنامەی بەرەی کوردستانی و بایەخیان پێدا بوو لە ڕووی پاراستنی نهێنی و ئیش بۆ کردنیەوە. هەر حیزبە لە چوارچێوە و سنووری دەسەڵات و ئیشکردنی خۆیدا دەست بەکار بوو، هەرچی بۆ بکرێ ئیشی بۆ بکە تا کاتی ئەنجامدانی. بۆیە ئیتر دەستکرا بوو بە زانیاری کۆکردنەوە لەسەر هەموو هێزەکانی ڕژێم لەو سنوورەدا و بەو پێیە کە حکوومەتی ئێران بڕیاری هاوکاری هەمووی لایدا بوو بۆ شەڕەکە. بۆیە هەموو زانیاریە سەربازەکانی هێزی ڕژێم هەر بە حیزبەوە لە لای خۆیەوە کە کوێیە کردەوە وێنەیەکیان ئەدا بە ئێران کە لە کرماشان بانکێکی زانیاری دانابوو بۆ ئەمە بەستە. هەموو زانیاریەکان لەو بانکەدا کۆکرایەوە و هەرچی پێداویستی شارەزایی لە ئیش و کاری سەربازیدا بوو ئێران خستبوویە بەردەستی ئەو بانکی زانیاری کە لە کەرەسەی نەخشەکێشان و شارەزایی سەربازی و من هەڵگرتنەوە و کامێرای دووربین و شەوبین و هەموو شتێکی پێویست و دەسەڵاتی تایبەتیان بۆ دیاری کردبوو لە توانای دارایی و بڕیاردان و هاتوچۆی ناو ئێران و دەرەوەی سنوور بۆ ناو کوردستانی عێراق.
هەر لەو ماوەیەشدا هەریەک لە لایەنەکانی بەرەی کوردستانی بە چڕوپڕی و پەیوەندیان دەست پێ کرد بە فەوجە سووکەکان و هێزەکانی سەر بە حکوومەت بۆ ئەوەی بتوانن هێزێکی باش ڕێک بخەن لە ناو حکوومەتدا بۆ ئەوەی هاوکاری بەرەی کوردستانی بکەن لە کاتی دەستپێکردنی ئەو بەرنامانە بۆ زیاتر زیانیاری کۆکردنەوە لەسەر هێزی دوژمن و هاتوچۆ و ئازادکردنی ناوچەکاندا بەشدار بن. حکوومەتی عراق زۆر مەترسی لێ نیشت کە هێزە سیاسیەکانی کورد ئاشتی کەوتۆتە بینیان و بەرەی کوردستانی پێکهات و خەریکی بەرنامەی هاوبەشن و یەخستنی توانای هەمووان بۆ لێدانی دوژمن. لەولاشەوە کە هەموو لا پەیوەندیان لەگەڵ حکوومەتی ئێران بەهێزە و ئێرانیش هاوکاریانەکە و پشتیانەگرێ و چەک و تەقەمەنی و ئازوقە و پێداویستی شەڕیەدا بە لایەنەکانی بەرەی کوردستانی بەگشتی و یەکێتی بە تایبەتی زیاتریش دوای شەڕی لێدانی بیرەنەوتەکانی بابەگوڕگوڕ و زەمبور و جەبەلبۆر لەلایەن هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە چەک و تەقەمەنی و حکوومەتی ئێران لەو ماوەیەشدا ڕێگەی هاتوچۆی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیوی ئێران و هێنان و چەک و تەقەمەنی و ئازوقا بۆ کوردستان لە سنووری ناوچەی ئاسۆس و ئالانەوە بوو کە کەوتە پشتی ماوەت لە نێوان قەڵاتزە و ماوەتەوە کە بە بەردەوامی هاتوچەی گەرم هەبوو لە دیوی کوردستان بۆ ئێران لە ئێرانیشەوە بۆ کوردستان. هەر بۆیش حکوومەتی عێراق لە گەرمەی شەڕی ئێران عێراقدا هێزێکی زۆر گەورە و گرانی لە سوپای فەیلەقی 1 و فەیلەقی 5 و فەوجە سووکەکان و با پاڵپشتی دەیان کەتیبەی تۆپخانەی قورس و سووک و فڕۆکەی جەنگی و هەلیکۆپتەری کۆکردەوە و پەلاماری ناوچەکانی دۆڵی جاپایەتیدا لە چوارقۆڵەوە یەک لە کارێزە و قەلاچوالانەوە بۆ گاپیڵۆن و باڵخ و وڵاخلو دوو لە ناوچەی بنگرد و ئاسۆسەوە بۆ سەرشاخی گۆجار و ژیلوان سێ لە ماوەتەوە بۆ دۆڵی سەفرە و شاخی گردەڕەش و برزوت و باڵۆسە چوار لە ناوچەکانی دوکان و سەربازگەی سووسێەوە بە تۆپباران و تەنگ پێ هەڵچنین بۆ سەر هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخی دابان هەلاج و شاخی چەرماون کە ئەم سنوورە بارگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێبوو بەو هیوایی ناوچەکە بگرێ و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەفر و توناکە و هەموو بەرنامە داڕژراوەکان ناتەواوکە و ڕێگای هاتوشۆی نێوان ئێران و بارگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بگرێت و لێکیان دابڕێ و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پەڕی لە خۆبوردنەوە پارێزگاریەکی کەمیوێنەیان کرد لە ناوچەکانی سەرکردایەتی و دۆڵی جافایەتی کە ئەم هێرشە لە سەرەتای مانگی یەکی 1970 و دەستی پێکرد و لە ماوەی مانگێک بەرگریدا لەو زستانە سەختەدا نەیانهێشت هێزەکانی دوژمن بێنە پێشەوە و هێزەکانی دوژمن شکستێکی گەورەی بەرکەوت لە هەموو بەرەکانەوە. لەم شەڕانەدا هێزەکانی لایەنە سیاسیەکانی تری بەرەی کوردستانی بە تایبەت هێزی حسک چەند مەفرەزەیەکی پارتی دیموکراتی کوردستان و چەند مەفرەزەیەکی پاسۆک بەشداریان کرد. شانبەشانی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی بە تایبەتی بەرەی کوردستانی بە گشتی بیریان لەوە کردەوە کە هەوڵ بدەن بەرەیەکی تری شەڕ بکەنەوە بۆ هێزی دوژمن بۆ ئەوەی هەموو پاڵەپستۆکە قورس نەبێتەوە لەسەر هێزەکانی بەرەی دۆڵی جافایەتی و سەرکردایەتی یەکێتی. بۆ ئەم مەبەستە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا قسەکرا کە هەوڵ بدرێ یەکێک لەو دوو بەرنامەی پێشتر باسمان کرد قەڵاتزە و هەڵەبجە کە ماوەی زیاتر لە 6 مانگ بوو دراسی هەردوو ناوچەکە کرابوو هەموو وردەکاریەکانی بۆ حساب کرابوو دەستنیشانی هێز و توانای دوژمن کرابوو لە سەرانسەری ئەو ناوچانەدا و بەرنامەی بۆ داڕژابوو. پاش گفتوگۆ و تاوتوێکی زۆر لایەنەکانی بەرەی کوردستانی و حکوومەتی ئێران گەشتنە ئەو ڕاستی کە ئەگەر بەرنامەکەی قەڵاتزە لە پێشدا ئەنجام بدرێ هیچ جیاوازیەک ناکا بۆ کەمکردنەوەی پاڵەپستۆ لەسەر بەرەی سەرکردایەتی. چونکە ڕاستەوخۆ قەڵاتزە و ناوچەکانی پشتدەر ئەکەوتە پشت بەرەی سەرکردایەتیەوە و هێزێکی گەورەی دوژمنیش لەو سنوورەدا کۆبووبوویەوە کە ئاسان نەبوو لەو هێزانە بدرێ. بۆیە ئەگەر بەرەی تازە ئەبێ دوورتر بێت لە بەرەی سەرکردایەتی و هێزی خاڵفڵگیری دوژمنی لێبێت باشتر و سەرکەوتووتر ئەبێ و هێزی دوژمنیش ئەگەر ڕابکێشرێ بۆ ناوچەیەکی دوورتر لە بەرەی سەرکردایەتی ئەرچێکی باش لەسەر سەرکردایەتی کەمە بێتەوە. بۆیە پاش هەڵسەنگاندنی ئەم دوو بەرەیە بڕیاردرا بوو کە بەرنامەی یەکەم قەڵاتزە بکرێ بە دووەم و دووەم کە هەڵەبجە بوو کرا بە یەکەم و دیاریش بوو ناوچەی هەڵەبجە دوورتر بوو لە سنووری سەرکردایەتی و هێزی دوژمنیش بێ ئاگا بوو و لاواستر بوون لەو ناوچەیەدا.
بەم شێوەیە بڕیار لەسەر بەرنامەی شەڕی هەڵەبجە درابوو. جگەلەوەش ئەگەر لە سنووری قەڵاتزا شەڕێکی تر هەڵگیرسایە مەترسیە کەوتە سەر ئەو ڕێگایی کە لە نێوان بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێراندا بوو کە تەنها ڕێگای هاتوچۆی هێنان و گەیاندنی ئاسووقە و چەک و تەقەمەنی و ناردنی بریندار بوو بۆ دیوی ئێران لە نزیک شاخی ئاسۆس و سەفرە و زەروونەوە بۆ ئەشکان لە خاچی ئێراندا لە سنووری سەردەشت. چۆن مندانران بۆ سەرپەرشتی شەڕی هەڵەبجە. من خەڵکی سنووری هەڵەبجەم. ساڵی 1986 بۆ 1970 لێپسراوی یەکەمی مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی یەکێتی بووم بە پێی ئیشەکەم شارەزایم لە ناوچەکە و لە بەشێکی ئەو بەرنامانە کە دانرا بوو لەگەڵ حکوومەتی ئێران بۆ شەڕی هەڵەبجە ئاگادار بووم. هەر لە کاتی لێپسراوەتی مەڵبەندی یەکدا دوای داڕشتنی بەرنامەکە چەندین جار مەفرەزەی ئیستیطلاعیم ناردۆتە هەموو ناوچەکان بۆ کۆکردنەوەی زانیاری سەربازی لەسەر هێزەکانی ڕژێمی عێراق و ڕەوانەی بانکی زانیاریمان کردبوو. هەر بەو شێوەیەش پەیوەندیم کردبوو بە زۆربەی فەوجەکانی دیفاع وەتەنی و مستەشارەکانەوە لە سنوورەکەدا. بەو پێش کە خۆم لەگەڵ عەشایەرەکانی سنوورەکەدا پەیوەندی تونند و تۆڵم هەبوو و لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێدا زۆربەی پێشمەرگایەتی و پارتیزانیم لە سنووری هەڵەبجەدا کردبوو بۆیە بەباشی شارەزای هەموو ناوچەکە بووم لە ڕووی کۆمەڵایەتی و جوگرافی و سیاسیەوە. هەروەها گشت ڕێگە و بانەکانی هاتوچۆ و نێوان ئێران و پەڕینەوە لە شوێنە گریگەکانی ناوچەکە شارەزا بووم. لەبەر ئەوەی ئەو کاتە شەڕی کورد و ڕژێم و شەڕی ئێران و عێراق وای کردبوو کە هەموو سنوورەکان تەنرا بوو کێڵگەی مین و زنجیرە ڕەبایە و تەلبەن و چالی قوڵ بۆیە جم و جوڵ لەو سنوورەدا لە ڕوو شارەزاییەوە ئەبوایە ئاسان نەبوو هەنگاو هەڵگیرێ بۆ کارێکی وا گەورە. لە ساڵی 1970دا من بەهۆی باری تەندروستیەوە وازم هێنا لە لێپسراوی مەڵبەند بۆ چارەسەرکردن چوومە ئێران. پاش هەندێک چارەسەری کاتی پزیشکەکان ماوەیەک پشویان بۆ دانام بۆ ئەمە بەسەش لە ئێران دامامەوە و مناڵەکانیشم پاشان بر بۆ ئێران کە لە سەرەتا 3 مانگ لە کرماشان بۆ تەنسیق لە ڕووی کاروباری سەربازیەوە کە بارگای نوێنەرایەتی ئێران گوازرایەوە لە کرماشانەوە بۆ شاری سەقز و ئەو بارگایە پەیوەندی بە ئیشوکاری ئێمەوە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری کردین کە بارگا و ماڵەکانی ئێمەش بگوازینەوە بۆ سەقز. لە سەرەتای ساڵی 1970دا بوو دکتۆر کەمال خۆشناو دیاریکرا بۆ لێپسراوی پەیوەندیەکانی یەکێتی لە ئێران. لەو کاتەدا شەڕەکانی دۆڵی جافایەتی و سەرکردایەتی بە تەواوەتی گەرم بوو. ڕۆژانە دەیان بریندار ئەگەشتە دیوی ئێران لە پێشمەرگە و هاوڵاتیان سەرما و بەفرێکی زۆر سەخت بوو. منیش زۆر ناڕەحەت بووم لەوەی کە پێشمەرگە و هاوڕێکانم لە شەڕدان لە کوردستان و منیش لە ئێرانم. بۆیە نامەیەکم نووسی بۆ کاک نەوشیروان مستەفا کە ئەوسا لە جێگەی مامجەلال ئەو سەرپەرشتی بەرەکانی شەڕیە کرد لە کوردستان مامجەلال لە ئەوروپا بوو. لە نامەکەدا بۆم نووسی حەزەکەم بێمەوە بۆ کوردستان و تەندروستیم باشە و ئەتوانم بێمەوە بەشداری بکەم لەگەڵتان و لەو شەڕە سەختە تووشی بوون. هەموو ناوچەکانی شەڕەکانی شارزام و هەموو پێشمەرگەکانی شەناسم. چۆن بۆ دیاریەکەن با یەکسەر بڕۆم بۆ ئەوێ و سەرپەرشتی بەرێ بکەم لە شەڕەکاندا. هەر لەو ڕۆژانەشدا مەفرەزەی پێشمەرگەکانی خۆشم کۆ کردەوە و وتم من ئەگەڕێمەوە بۆ کوردستان خۆتان ساز و ئامادەکەن سەردانی ماڵ و مناڵتان بکەن چونکە دوور نییە زۆرمان پێچێ. دەستم کرد بە خۆسازدان بۆ گەڕانەوە. لەو ماوەیەدا کە سەرەتای مانگی 1970 بوو کاک نەوشیروان وەڵامی دامەوە کە زۆر باشە و زۆرمان پێخۆشە بگەڕێیتەوە بەڵام جارە چاوەڕێکە چونکە هەندێک شت هەیە تا بگەینە ئەنجام ئەو کاتە بروسکت بۆکەین بگەڕێیتەوە و بڕۆیت بۆ ئەو شوێنەی بۆ دیاریەکرێت لە بەرەکانی شەڕدا. منیش زیاتر خۆم ئامادە کرد. دوای وەڵامەکەی کاک نەوشیروان پێشمەرگەکان هاتنەوە و جلو پێڵاوم بۆ پەیداکردن و پڕچەک و تەقەمەنیم کردن و داواشم کرد لە نوێنەرایەتی پەیوەندیەکان ئێران کە پسوڵەی ڕۆشتنم بۆ بکەن بۆ سنووری سەردەشت. خۆم و پێشمەرگەکان و چەک و کەلوپەلیان ئەم ئیش و کارانە هەمووی 4 ڕۆژی خەیان لە ناکاو ڕۆژێک کاک فەریدون عەبدولقادر ئەندامی مەکتەبی سیاسی لەگەڵ دکتۆر کەمال خۆشناو هاتن بۆ ماڵمان لە سەقز. ئەو کاتە کاک دکتۆر فواد مەعسووم و کاک فەریدون عەبدولقادر کە هەردووکیان
لە مەکتەبی سیاسی بوون لە ئێران بوون بۆ هەندێک کاری حیزبی لەگەڵ ئێراندا. لە ماڵ ئێمەشدا کاک ڕۆستەم کەرکوچی کە بەهۆی نەخۆشیەوە هاتبوون بۆ ئێران لەوێ بوو. کاک فەرەیدون بانگی کردمە ژوورێکی بەتەنیا وتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی کوردستانی لەگەڵ ئێراندا ڕێکەوتون کە ئەو دوو بەرنامە گەورەی شەڕی هاوبەش بڕیاری لێدرابوو لەگەڵ ئێراندا کە هەڵەبجە و قەڵاتجە بوو بەرنامەکەی هەڵەبجە پێش بخرێ و لەبەر ئەوەی کە سوپای عێراق زۆر بە توندی هێرشێکی بەربڵاوی هەیە لەسەر بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی لە دۆڵی جافایەتی. بۆیە ناچارین کە لە شوێنێکی دوورتر لەبەری سەرکردایەتی بەرەیەکی تازی شەڕ بکەینەوە بۆ حکوومەتی عێراق بەوم بەستەی کە سەرنجی ڕاکێشین بۆ ئەو بەرە تازەیە و پاڵەپەستۆ کەم بکرێتەوە لەسەر بەرەی سەرکردایەتی، چونکە گەروا بڕوا هەر ئەو ناوچەیە شەڕ بێ ئەوای هێزی پێشمەرگە تێک و پێکەشکێ و حکوومەت ناوچەکە داگیرەکە و ئەو کاتە سەرکردایەتی یەکێتی وەکو سەرجەم حیزبەکانی تر ئاوارەی ئێران ئەبین و ئەو ناوچە ئازادی هەمانە لە دەستی ئەدەین. بۆیە بڕیاری مەکتەبی سیاسی یەکێتی و سەرکردایەتی بەری کوردستانی ئەوەیە لە بەری هەڵەبجەوە شەڕ هەڵگیرسێنین و بەرنامەکە جێبەجێ بکەین، چونکە هەم حکوومەت غافڵگیرە لەو سنوورە و هەروەها باوەڕی نییە کە بەری کوردستانی وێچێتی کە هێزە گەورەکەی بە شەڕی دۆڵی جافایەتیەوە خەریکی هێزی بێ شەڕی تر هەڵگیرسێنێ لە ناوچەیەکی تردا. هەروەها وتی بڕیار دراوە کە تۆ ئەگەڕیتەوە بۆ کوردستان و شەڕەکانی جافایەتی بەڵکو بمێنێتەوە و سەرکردایەتی شەڕی هەڵەبجە بکەیت. بۆ ئەو مەبەستە حکوومەتی ئێرانیش ئاگادار کراوە. ئەوەش بڕیاری مەکتەبی سیاسی یەکێتیە و زۆر گرنگە جێبەجێ بکەیت، چونکە پاشەڕۆژ یەکێتی و شەڕی سەرکردایەتی پێوە بەسرا و پێویستە زوو بڕیار بدەیت. منیش هەر ئەو ڕۆژە گوێم گرت و لەلام سیر بوو. ئەو بڕیارە دراوە لەو کاتەدا لەولا شەڕێکی قورسی دوو مانگە درێژەی هەیە لەم کاتەدا بیل لە شەڕێکی تر بکرێتەوە، بۆیە پێم وت پاشان ڕای خۆمتان پێ ئەدەم و بڕیارەدەم. بۆ شەوی داهاتوو زۆر بیرم لێ کردەوە کە چۆن وەڵامیان بدەمەوە. پاشان بۆ سبەینێ داوام کرد کە دکتۆر فواد و فەریدون عەبدولقادر پێکەوە بینم. بۆ ئەو مەبەستەش چوومە بارەگاکەی یەکێتی لا سەقز و لەگەڵیان دانیشتم و پێم وتن کە من ناتوانم سەرکردایەتی شەڕی هەڵەبجە بکەم و خۆم ئامادە کردووە بڕۆمەوە بۆ بەشداری شەڕی ناوچەی سەرکردایەتی. بۆیە داوای لێبوردنەکەم بیل لە کەسێکی تر بکەنەوە ئەوەی بە من ناکرێ. هەردووچیان زۆریان لەگەڵ من وت، بەڵام من ڕازی نەبووم. بەم شێوەیە کۆبوونەوەی ئەو ڕۆژەشمان بێ ئەنجام تەواو بوو. کە من گەڕامەوە ماڵی خۆمان، دکتۆر فواد بۆ ئێوارە هات بۆ ماڵەوە بۆ ئەوەی ڕازیم کە داوای کرد بڕۆین بۆ گەڕان بۆ دەرەوە، واتە لە ماڵ قسە نەکەین. لە بیرم دێ ئەو ئێوارەیە ڕۆژێکی خۆش بوو، هەرچەنە بەفری زۆری تێدا بوو. سەقز پێکە بە سەقزدا پێکەوە ڕۆشتین بۆ پارکی گەورەی سەقز و لەوێ دەستمان کرد بە قسەکردن. من ئەم جارش هەر ڕازی نەبووم، داوام کرد بگەڕێمەوە بۆ ناوچەی سەرکردایەتی. بۆ ڕۆژی سێم جارێکی تر دکتۆر فواد و کاک فەریدون هاتنەوە لەگەڵم دانیشتن کە قەنەعەتم پێ بکەن سەرکردایەتی شەڕەکەی هەڵەبجە وەرگرم. منیش هەندێک ڕوونکردنەوەی خۆم هەبوو بۆم باسکردن کە ئەمانە بوون: یەک، باوەڕم بە هاوکاری تەواوی هێزی کۆماری ئیسلامی ئێران نییە، شەڕی بیرەنەوتەکانم لایەک بوو. دوو، هێزی خۆمان چیەکێتی و چیبەرەی کوردستانی بەو شێوەیە نییە کە بتوانێت کاری گەورەیان پێ بکرێ، چونکە باشترین هێز هی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەموو لە شەڕی سەرکردایەتیدایە و حیزبەکانیش هێزی شەڕکەریان نەبوو، شارەزای ئەو سنوورەش نەبوون. سێ، ترسم هەبوو کە تووشی شکست ببم لە شەڕەکەدا و نەتوانم کارەکان بەباشتی ئەنجام بدەم، ئەو ساش بڵێن خۆی دزیەوە لە شەڕی سەرکردایەتی و ئەمیشم تەواو ناکرد. چوار، من خەڵکی سنووری هەڵەبجەم، ئەگەر تووشی شەڕێک بووم لە ناوچەکەدا و سەرکەوتوو نەبم، هەم تێک ئەشکێم لە ناوچەکەدا، هەم ڕەنگە تووشی دوژمنایەتی عەشایەری ببم و کێشەیەکی عەشایەری بەجێبێ هەڵم بۆ کەس و کارم. پێنج، لێپسراوی سەربازی ترم دەست ناکەوت کە یارمەتیم بدا لە ئەنجامدانی ئیشەکەدا، چونکە هەموو لە شەڕی سەرکردایەتیدا بوون. بەتەنها خۆم نائەکرا هێزە پەڕاگەندەی بارەگاکانی سەرسنوور کۆکەمەوە و شەڕی وا گەورەیان پێ بکەم. شەش، بەهاری ڕابردوو واتە بەهاری 1970 کە ڕاپەڕینی خەڵکی ناوچەی هەڵەبجە بوو، هیچ لایەک پشتیوانی لێ نەکرد و تێکشکێنرا و دوژمن ناوچەکەی داگیر کردەوە لە سنووری هەموو قەزای هەڵەبجە. زیاتر لە 40,000 ئاواری ئێران بوون، وەزعیان زۆر خراپ بوو لە ئۆردوگاکاندا. ئەترسام جارێکی تر دووبارە تووشی شکست ببین و خەڵکی زۆرتر ئاوارە بێ. ڕژێمی بەعس زۆر داغ لە دڵ بوو بۆ ناوچەی هەڵەبجە، شتی زۆری لاما بوو بۆ هەڵەبجە. ئەو هۆیانەی سەرەوە وای لێ کردبووم کە لێپسراوێتی ئەو شەڕە وەرنەگرم و بۆم باسەکردن، بەڵام هیچ سوودی نەبوو. بە پێچەوانەوە زیاتر هەوڵیان ئەدا بۆ ئەوەی قەنەعەتم پێ بکەن کە ئەو شتانی باس یەکەم چارەسەرەکرێت و ئێران بەڵێنی داوە پاڵپشتی بەهێز بێت، وەکو جاران نەبێت چیمان بوێ بۆمان کە. بەرەی کوردستانیش باشترین هێز و کادری خۆی ئامادە کا بۆم شەڕە. یەکێتی هەرچی هێزی باشی هەیە ئیخاتە بەردەستم بۆ ئەنجامدانی کارەکە و چێم بوێ لە کادری سەربازی بۆم ئەهێنن.
هەروەها دووبارە گرنگی ئەم شەڕیان بۆ باسکردنەوە کە ئەگەر ئەم بەرەیە بکرێتەوە چەند کاریگەری ئەبێ لەسەر تەرازوی هێزی دوژمن لەو شەڕە گەورەی ناوچەی جافایەتی و وتیان ئەگەر سەرکەوتن لە بەرەی هەڵەبجەدا بەدەست بهێنن ناوچەیەکی گەورە و گرنگ ئازاد ئەکرێت لە خاچی کوردستان. ئەگەر هێزەکانی پێشمەرگە شکان لە ناوچەی جافایەتی و سەرکردایەتی ئەو سنوورە چۆڵ کرد ئەو کاتەیەک سەر ئەتوانرێت بارەگاکان و ماڵ و مناڵی تێکۆشەران و سەرکردایەتی بهێننە ناوچەی هەڵەبجە بەمەش ئەو نەخشەی عێراق داینابوو بۆ دەرپەڕاندنی سەرکردایەتی یەکێتی لە کوردستان شکست ئەهێنێ و لەو سنوورە تازە ئازاد کراوەدا هەموو ئیشەکانی شۆڕش بەڕێوە ئابرێ. لەولاشەوە حکوومەتی ئێران کە بڕیاری دابوو پشتیوانی بەرەی کوردستانی بکە لە شەڕی هەڵەبجەدا لێپرسراوەکانیان کە شارەزاییان هەبوو لەو سنووری هەڵەبجە ئیشی ڕابردوو ئێمە لەو سنوورە زۆر داوایان کردبوو لە سەرکردایەتی کە هەرچۆن بووە من ڕازی بکەن کە سەرکردایەتی و شەڕە بکەم پێشیان وتبوون کە گوایە هاوکاری تاومانەکەن. پاش 3 ڕۆژ قسە و باسی نێوانمان ئەو کاتە منی چەند داوایەکم لێکردن ئەگەر ئەوانە جێبەجێ بکەن ئەوە منیش ڕەزامەندی خۆم نیشاندا لەسەر پێشنیارەکەیان کە ئەم خاڵانی لای خوارەوە بوو. یەک نامەیەکی نووسراوی دکتۆر فواد مەعسووم وەک نوێنەری مەکتەبی سیاسی داوای لێ بکە ئەو شەڕی هەڵەبجە سەرکردایەتی بکەم. 2 نامەیەکی نووسراوی فەریدون عەبدولقادر بە هەمان شێوە. 3 بروسکەیەکی کاک نەوشیروە مستەفا وەک جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و فەرماندەی گشتی هێزەکان یەکێتی بۆ هەمان مەبەست فەرمانم پێ بکە. 4 ئەو هێزانی پێشمەرگە و کادری سەربازی کە خۆم پێم باشە و لیستیان بۆکەم بۆم کۆکەنەوە لە 500 پێشمەرگە کەمتر نەبێ. 5 کاک حامیدی حاجی خالید کە ئامۆزامە و کاتە لە ئێراندا بوو بیکەن بە جێگری سەربازی خۆم. 6 خۆم خاوەنی بڕیاری سەربازی بم لە شەڕەکەدا وەک نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان. 7 کاک فەریدون عەبدولقادر وەک ئەندامی مەکتەبی سیاسی لە سەروی ئێمەوە بێ بۆ بڕیاردانی سیاسی لەگەڵ ئێران و لایەنە سیاسیەکانی بەرەی کوردستانیدا و پەیوەندیکردن پێیانەوە. 8 لەگەڵ لە پسراوەکانی بڕیاردەری لایەنە سیاسیەکانی کوردیدا پێکەوە دانیشین بۆ ڕێخستنی کارەکانمان. 9 چەک و تەقەمەنی و خۆراک و جلوبەرگی تەواو ئەو هێزەی ئێمە بە تەواوەتی دابین بکرێ لەلایەن ئێرانەوە. 10 خۆم خاوەن بڕیاری هێزەکەی یەکێتی بم نەک لەژێر چاودێری لێپرسراوانی ئێراندا بم. 11 کۆبوونەوەیەکی هاوبەش بکرێ بە ئامادەبوونی نوێنەری مەکتەبی سیاسی یەکێتی لەگەڵ بەرپرسەکانی ئێراندا سەبارە بەم شەڕە بۆ خۆڕێخستن و جێبەجێکردنی داواکانمان. هەردووکیان واتە کاک فواد مەعسووم و کاک فەریدون عەبدولقادر لەسەر هەموو خاڵەکانی داوام کرد ڕازی بوون بە تایبەت ئەوانەی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو بڕیاریاندا لە ماوەی 2 ڕۆژدا پەیوەندی بکەن بە کاربەدەستانی ئێران و حیزبە کوردیەکانەوە بۆ ڕێخستنی ئەو کۆبوونەوە هاوبەشانەی کە داوامان کردبوو. بەم شێوەیە 2 نامی نووسراوە بە ئیمزای دکتۆر فواد مەعسووم و فەریدون عەبدولقادر وەک 2 نوێنەری مەکتەبی سیاسی بۆ نووسیم تێیدا فەرمانیان کردووە بە من لێپرسراوەتی شەڕی هەڵەبجە بکەم. کاک نەوشیروە مستەفا وەک لێپرسراوی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بروسکەیەکی بۆ کردم و تێیدا فەرمانی کردووە کە فەرماندەی شەڕی هەڵەبجە بکەم. لەم گفتوگۆیی نێوان من و ئەواندا کە سەرجەمی لە شاری سەقزی ئێران ڕوویدا کاک ڕۆستەم کەرکووکی کاک وەهاب سێد دەحمەد کە 2 فەرماندەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون ئەو کاتە لە ئێران بوون ئاگاداری هەموو کۆبوونەوەکان بوون. یەکەم کۆبوونەوە لەگەڵ کاربەدەستانی ئێران لە کرماشان. یەکەم کۆبوونەوەی هاوبەش لە نێوان ئێمە و حکوومەتی ئێران لە ناوەڕاستی مانگی شوباتی ساڵی 1970دا ڕێکخرا کە هاتن بە شوێن مندا و بەردیانین بۆ کرماشان لەوێ یەکەم کۆبوونەوەمان بەست. لەو کۆبوونەوەیدا لایەنی یەکێتی ئەمانە بوون: فەریدون عەبدولقادر، شەوکەتی حاجی مشیر، حامیدی حاجی غالی. لایەنی ئێرانیەکان محەممەدی مقدەم تەهرانی لێپرساوی یەکەمی ئێرانیەکان بوو بۆ شەڕەکە و هاوکاری بکە لەگەڵ هەموو لایەنە کوردی و عێراقیەکان: ئاغای دەحقانی، ئاغای سلێمانی، ئاغای شەهلایی. لەو کۆبوونەوەیدا کە 4 ڕۆژی خایەن گفتوگۆیەکی زۆر کرا لەسەر داواکانی ئێمە و ئەوان بە تایبەت لەسەرەوەی کە هێمە هێزەکانمان بەجیا بەرە بگرین و ئێران بڕیاردەری ئێمە نەبێ بەس بە هاوکاری هەبێت لە نێوانماندا و پاشان زانیان ئێمە لەسەر بڕیاری خۆمان ناینە خوارەوە ناچار بوون ڕازی بن. بەم شێوەی خوارەوە کۆبوونەوەکان کۆتایی هات. یەک هەر یەک لە ئێمە و ئێران بەرپرسیار بین لە فەرماندەیی هێزەکانی خۆمان لە شەڕدا و هاوکاری هەبێت لە نێوانماندا بە پیش شوێن و کاتەکان. 2 لە شەڕەکەدا لە ناو شارەکان و وەردوگاکان ئێمە لێی بەرپرسیار بین بە تایبەت لە ناوچەی هەڵەبجە و لە گرتن و بڕیاردان. 3 حکوومەتی ئێران بەرپرسیار بێت لە گرتنی هەموو شاخ و سەربازگەکانی دەوری شار و بەرزایەکان: شنروێ، باڵامبۆ، مەگر، ملەیدارێ. ئەوان هێزەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی عێراقی واتە بە دەربیگرن.
چوار لەم شەڕەدا ئامانجی سەرەکی هێزەکانی ڕژێمی عێراق بێ بۆ لێدان و لەناوبردنی لە سنوورەکەدا نەک ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لەو ناوچێدا بارەگاکانیان هەبوو. لەسەر ئەم خاڵە زۆر گفتوگۆی تونکرا بەڵام ناچاری کە ئێمە پێمان لەسەر داگرت ڕازی بوون. پاشان باسی ئەو لایەناناکەین کێن و لەکوێن. 5 لە کاتی شەڕدا دیلەکانی شەڕ هەموو ئەوانەی کورد زمانن بدرێنە دەست ئێمە و هەموو ئەوانەی عەرەبن بدرێنە دەست ئێران لەگەڵ ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامیدا کە هێزێکی عێراقی بوون چونکە دیری زۆریان لەلای عێراق بوو بۆ ئەوەی بیان گۆڕنەوە. 6 هەموو چەک و تەقەمەنی سووک کە بگیرێ لەم شەڕەدا پێشمەرگە بتوانێ بەکاری بهێنێ و بدرێ بە ئێمە بۆ ئەوی پێشمەرگەی تازەی پێ دروست بکەین لە ناو چەکەدا. هەموو چەکێکی قورس تانک و تۆپ کە ئێمە شارەزای نەبووین بدرێت بە ئێران و ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی عێراق. 7 پاش ئازادکردنی ناوچەکە هەموو ڕێگا سنوورەکان کە هەموو چێنرابوون بەمین ئێران پاشی بکاتەوە و ڕێگایان بکاتەوە بۆ هات و شۆ. 8 حکوومەتی ئێران پێداویستی ژیانی خەڵک لە خۆراک، سوتەمەنی، دەرمان، چادر، بەتانی بەشی خەڵکی سنووری ناوچەکە ئامادە بکات و لەگەڵ ڕزگاربوونی ناوچەکەدا لەو ڕێگایانەوە بەپەلە پێداویستی بگەێنێتە سنوورەکە. 9 کە ناوچەکە ئازاد بوو حکوومەتی ئێران دەست بکا بە ئاوەدانکردنەوەی ڕێگاوبان و دیهاتەکان و ناوچە وێرانکراوەکانی ئەم سنوورە و هاوکاری تەواویان بکە لەم ڕۆوە. 10 ئەگەر لەو کوردانی لە ئوردوگاکانی کۆنی ناو ئێراندان ویستیان بگەڕێنەوە بە ماڵ و مناڵیانەوە بۆ ئەو ناوچە ئازادکراوە حکوومەتی ئێران ڕێگایان لێ نەگرێت و یارمەتی گەورەیان بدا. 11 ئەگەر لە شەڕی دۆڵی جافایەتی و سەرکردایەتی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان شکان حکوومەتی ئێران ڕێگایان بدا بە ناوخاچی ئێراندا هێز و ماڵ و کەلوپەری بارەگاکانی سەرکردایەتی و ناوچەکە بگوازینەوە بۆ سنووری هەڵەبجە لەگەڵ ڕادوویەکەی یەکێتی. 12 لیژنەیەکی هاوبەش دابنرێت لە نوێنەرایەتی بەرەی کوردستانی وێران بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک کە ڕووبدا لە نێوانماندا. لە ڕێگەی ئەم لیژنەیەوە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنرێ بۆ ئەو کەسانی کە گومانی خراپەیان لێکراوە لە پیاوەکانی ڕژێم بۆ بڕیاردان لە سەری و دادگایی کردنی. 13 حکوومەتی ئێران بەرهەمی کشتتوکاڵی خەڵکی ئەم ناوچەیە وەرگێت و یارمەتی خەڵک بدا بۆ دوورینەوەی دەخڵ و دانەکانیان. 14 چەند نەخۆشخانەیەکی گەڕۆشی مەیدانی بهێنرێتە ئەم ناوچەیە بۆ چارەسەرکردنی نەخۆش و برینداری خەڵک. 15 بەڕێوەبردنی ئەم ناوچە ئازادکراوە بدرێ بە بەرەی کوردستانی و ئێران بە تەواوەتی پشتیوانی لێ بکە. 16 حکوومەتی ئێران بە باشی یارمەتی حیزبەکانی بەرەی کوردستانی و دەرەوەی بەرەی کوردستانی بدا بۆ ئەوەی هێزێکی پڕچەکی باش لە خەڵکی ناوچەکە دروست بکە بۆ پاراستنی سنوورەکەیان لەگەڵ عێراقدا. کاسێتی سێم دیوی یەکەم 17 حکوومەتی ئێران یارمەتی تەواوی خەڵکی ئەم سنوورە و بەڕێوەبردنەکەی بدا بۆ ئەوەی دڵخۆش بن لەم ڕۆژەوە ناوچەکانی تری کە ئەمانەوێ بۆ هەنگاوەکانی تر ئازاد بکرێ هان بدرێن و چاو لە خەڵکی ئەم سنوورە بکەن بۆ یارمەتی و هاوکاری بەرەی کوردستانی و ئێران بۆ ڕزگارکردنی ناوچەکانیان کە ئەمە زۆر گرنگە. پاش کۆتایی هاتنی کۆبوونەوەکە ئەم ڕێکەوتنامەیە لەلایەن نوێنەری هەردوو لاوە ئیمزاکرا. لای ئێران محەممەد تەهرانی، لایەن یەکێتی فەریدون عەبدولقادر شەوکەتی حاجی مشیر. چەند کۆبوونەوەیەکی هاوبەش لەگەڵ حیزبەکاندا. سەرەتا لەگەڵ حیزبی سۆشیالیستدا بەجیا لە دەی دزڵی ئێران سنووری مەریوان کۆبوونەوەیەکمان بەست چۆنێتی هاوکاری و بەرنامەی شەڕەکەمان باس کرد. لەلایەن یەکێتیەوە شەوکەتی حاجی مشیر و قادر کۆکۆیی و لەلایەن سۆسیالیستەوە محەممەدی حاجی مەحموود لێپسراوی لەقی سلێمانی حیزب و شیروان شیروەندی ئەندامی سەرکردایەتی حیزبەکەوە بەشدار بوون. زۆر بیرڕامان ئاڵگۆڕ کرد و پێکەوە چەند شتێکی هاوبەشمان ئامادە کرد کە پێکەوە لە کۆبوونەوەیەکی هاوبەش لەگەڵ پارتی و ئیسلامی و ئێراندا قسەی لەسەر بکەین و یەک هەڵوێز بین لە سەری و لەو خاڵانەش ئەمانن: 1 سربەخۆیی بڕیاردان لە شەڕدا، 2 هەڵوێست لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لە ناوچەی هەڵەبجەدا بوون.
دووەم کۆبوونەوەی هاوبەش کە هەموو حیزبەکان بەشداریان تیا کرد شەڕی تێدا بوو کە ئەم کۆبوونەوەیە لا کرماشان بەسرا لە بارەگای ئێران و نوێنەری ئێرانەکان محەممەد تەهرانی، دەحقانی، شەهلایی، سلێمانی واتە هەمان ستافی پێشوو بوون کە دیار بوو تەواوی دەسەڵاتیان پێدرا بوو لەلایەن حکوومەتەوە. لەسەر بەرنامی شەڕەکە قسەکرا و لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە حەمید ئەفەندی ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی لقی سلێمانی، عوسمان چاوڕەش کارگێڕی لق، محەممەد هەمینە لێپرسراوی ناوچەی هەڵەبجەی پارتی و لەلایەن سۆشیالیستەوە شێروان شێروەندی و نوری حەمعەلی ئامر هەرێم و کارگێڕی لق عەبدولخالق خەورامی لێپرسراوی ناوچەی هەڵەبجە. لەلایەن بزوتنەوەی ئیسلامیەوە مەلا عەلی عەبدولعەزیز جێگری ڕابەری گشتی لێپرسراوی مەکتەبی عەسکەری مەلا شێخ محەممەد بەرزنجی ئەندامی مەکتەبی سیاسی، لەلایەن نیشێتیەوە شەوکەتی حاجی مشیر، حامیدی حاجی غالی، ساڵح قادر کۆکۆیی. لەو کۆبوونەوەیەدا هەڵوێستمان بۆ یەکتر ڕوون بوویەوە و چۆنیەتی هاوکاری و هەماهەنگی و زانیاری لەسەر ناوچەکە و بەرنامەی داهاتوومان باس کرد. کۆبوونەوەی سێهەم کۆبوونەوەیشی دووقۆڵی بوو لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا لە پاوە بەسرا لە بارەگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەری بزوتنەوە مەلا عەلی عەبدولعەزیز، مەلا شێخ محەممەد بەرزنجی و نوێنەری یەکێتی شەوکەتی حاجی مشیر و ساڵح قادر بەشدار بوون و باسی هاوکاری دووقۆڵی کرا کە بزوتنەوەی ئیسلامی لە دەوروبەری هەڵەبجەدا خەڵکیان هەبوو شارەزاتر بوون لە حیزبەکانی تر. کۆبوونەوەی چوارەم هەر لە پاوە بەسرا لە بارەگای پارتی کە هەر سێلایەنی بەری کوردستانی بەشداربووەکەی شەڕ تێدا بوون، یەکێتی شەوکەتی حاجی مشیر و ساڵح قادر و ئاسۆی شێخ نووری لێپرسراوی پەیوەندیەکانی یەکێتی لە پاوە، قادر کۆکۆیی فەرماندەی تیپی هەورامانی یەکێتی، لەلایەن پارتیەوە عەبدولموهەیمەن بارزانی و ئەندامی سەرکردایەتی و حەمید ئەفەندی و عوسمان چاوڕەش و نادر هەورامی و محەممەد هەمینە، لەلایەن سۆشیالیستەوە محەممەدی حاجی مەحموود، شێروان شێروەندی، عەبدولخالق خەورامی دابون کە لەم کۆبوونەوەیدا هەڵوێستی هەر سێ حیزبەکەی کوردستانیمان یەخست لەسەر دابەشبوونی هێزی هەر لایەک و لەو حیزبانە لە شەڕەکەدا و توانای هەر حیزبێک لە بەشداربوونی شەڕەکە و دابەشبوونی ناوچەی شەڕەکە چۆن بێت. ئەلف هێزی هەر سێلامان بەجیا بەرەیەکی شەڕ هەڵگرین و خۆمان سەرپەرشتی بکەین، با سەرکردایەتیەکی هاوبەش دانین بۆ بەرەکە. جیم ئەگەر ئەوە نەکرا پێکەوە بین هەر حیزبە بەجیا لە ناوچەیەک کە شارەزایی هەبێت و هێزی حیزبەکەی لێبێ لەوێ بەشداری بکە. دال هەر حیزبە لێپرسراوی خۆی هەبێت و ئێران تەنها هاوکاریمان بکە. ها لە نێوان ئێران و حیزبەکاندا تەنها چەند کەسێک بۆ ڕێخستنی کار و پەیوەندی هەبێ. پاش گفتوگۆیەکی سەوەر گەشتینەوە ئەنجامی کە خاڵی جیم هەڵبژێرین واتە هەر حیزبێک بەجیا لە ناوچەی شەڕەکەدا کە هێز و شارەزایی هەبێ بەشداری خۆی ڕێبخات و لەگەڵ هێزی ئێراندا بەو شێوەیە ڕێکەوتین و بەرەکانمان دابەش کرد. یەک لەبەر ئەوەی بەرەی هەڵەبجە و دەوروبەری هێزی شارەزای یەکێتی لێبوو لە ناوچەکەدا، لە هەمان کاتیشدا هێزە گەورەکەی حکوومەتی عێراقیش ئەم سنوورەدا بوو یەکێتی بەرەی هەڵەبجە سەرپەرشتی بکە، چونکە حیزبەکانی تر نەهێزی وایان هەبوو لەو سنوورە و ناشارەزاش بوون، هیچ بارگایەکیان لەو ناوچەیەدا نەبوو. دوو بەرەی خوورماڵ و پشتی ئەحمەد ئاوا پارتی هەڵیگرێ، چونکە چەند ساڵێ بوو بارەگایان لە دزلی ئێران بوو کە ئەکەوێتە پشتی خوورماڵەوە و شارەزایی ئەو سنوورە بوون. سێ حیزبی سۆشیالیست کە هێزی کەمتری هەبوو دانرا کە ڕێگەی سید سادق هەڵەبجەیان پێبسپێرێ، وەکو کەمین سەرجادەکان بگرن لە یەکەم هەڵگێساندی شەڕدا جادەکە ببڕن و نەهێڵن یەدەکی دوژمن لە سید سادقەوە بەرەو هەڵەبجە و خوورماڵ بێت و لە شەوی یەکەمدا ئەمانە ئەنجام بدەن. چوار هەر حیزبێک لە سنووری خۆیدا بەرنامەی ڕێک بخات لەگەڵ ئێرانیەکاندا. پێنج پاش گرتنی ناوچەکە دووبارە کۆبوونەوەیەکی تر ببەستینەوە لە ناوخاچی کوردستاندا. شش هەر سێلا بڕیارماندا سربەخۆ بین لە سەرپەرشتی هێزی خۆماندا، ئێرانیش سەرپەرشتی هێزی خۆی بکە. حەوت ئامێر و جەفرە هەبێت لە نێوانماندا بۆ ئاگاداربوون لە یەکتری و لە کاتی شەڕدا. هەشت ئەو خاڵانەی کۆبوونەوەی یەکەمی نوێنەرانی یەکێتی وێران لە کرماشان قسەیان لەسەر کردبوو داوای هەمومان بێ. بەم شێوەیە نوێنەری هەرسێ حیزبەکە ئاگادای ئێرانمان کردەوە لە دوا بڕیاری خۆمان. لە سەرەتادا ئێرانەکان نیگەران بوون لەوەی کە هەر هێزە بابەجابێت ئەیانویست هەموو هێزەکانی ئێمە لە ژێر سەرپەرشتی ئەواندا بێ و ئەوان بەرەکەدا بەش بکەن و سوود لە شارەزایی ئێمە وەربگرن بۆ خۆیان. بەڵام کە زانیان ئەمە دوا بڕیارە و ئیدی گفتوگۆکە زۆری نەماوە بۆی ڕازی بوون لەسەر ئەو پێشنیازانەی ئێمە پێماندان. لەم کۆبوونەوەیەدا لێپرسراوان ئێران بە نوێنەری هەر سێ حیزبەکەی بەری کوردستانی ڕاگەیاند کە بزوتنەوەی ئیسلامی هەموو بڕیارێکیان سەر بە ئێرانە لەم شەڕەدا، چونکە بزوتنەوەی ئیسلامی تەنها یەک ساڵ بوو دروست بوو لە دوای ڕاپەڕینی 13/5/1970 ئێران هەڵەبجە.
هێزی شەڕکەر و شارەزایان نەبوو، فەرماندەی سەربازی لێهاتووشیان کە بە بەرەیەک هەڵبژێرن. بۆی ئێرانەکان وتیان تەنها بۆ کاری پشتیوانی و لۆجیستیکی لەگەڵ هێزی ئێراندا سوودیان لێوەردەگرن. بەم شێوەیە هەر حیزبا ڕۆشتەوە بۆ سنووری خۆی و بەلای کۆکردنەوەی هێز و ئامادەکردنیەوە بۆ کاتی دیاریکراوی شەڕ. ئەم کۆبوونەوانە لە نێوان دەی 1970 تا کۆتایی مانگی 1970 خایان کە هەموو جار کۆبوونەوەیەک ئەکرا ئەبوایە هەر حیزبە ئەنجامەکەی بباتەوە بۆ لای سەرکردایەتی خۆی و جارێکی ترە گەشتە ئەنجام ئەهاتنەوە بۆ دۆبڕیار لە کۆبوونەوەیەکی تردا. کۆبوونەوەی هێز و خۆ ئامادەکردن. لە ماوەی ئەو کۆبوونەوانەدا ئێمە کاک حامیدی حاجی خالیدمان ڕاستپات بوو لەگەڵ کاک فەریدون عەبدولقادر وابکەن لە هەموو ئەو بارەگا و شوێنانەی چێتی کە هێزی بەتوانای لێما بوو دەستنیشانیان بکەن و پەیوەندیان لەگەڵ بکەن و سەرژمێریان وەرگرن بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن بە ناوی ناردن بۆ دەرەوە و هێزێکی باشیان لێ هەڵبژێرن تا ئەو کاتی کە داوایانەکەین یەکسەر بیان گێڕنەوە بۆ شوێن ببەست. لەم ماوەیەشدا کاک فەریدون لەگەڵ ئێرانیەکان باسی پێداویستی هێزەکەی ئێمە کە بۆ 500 کەس زیاتر چەک و تەقەمەنی و جلوبەرگ و خواردن ئامادەکەن و بیگەینە جێگەی دیاریکراو. لە هەمان کاتدا دەست بکەن بە گواستنەوەی پێداویستی بۆ بەرەکە بە پەلە و بە شێوەیەکی نهێنی لە دیوی ئێرانەوە بۆ بارەگاکانی یەکێتی لە پشتی هەڵەبجە قایمیکەن. بۆیە تا ئێمە لە کۆبوونەوەکاندا گەشتی نانجام لەگەڵ حیزبەکاندا و ئێراندا لیستێکی باشیان ئامادە کرده بوو لەو هێزانی کە بمانەوێت بیانهێنین بۆ شەڕەکە و بەو شێوەیەش نەبێ کە بکاتە سەربەرەکانی شەڕی سەرکردایەتی و کەسولاوازی بکە، چونکە لەو ماوەیەدا بەردەوام شەڕێکی سەخت بوو لە دۆڵی جاپایەتیدا و پێشمەرگە بەرەنگاریەکی کەمیوێنەیانە کرد. ئەو هێزانی کە دیاری کرابوون بیهێنن بۆ شەڕەکە ئەمانە بوون: یەک تیپی 74 باڵک لە پشتی چیای قەندیل سی پێشمەرگە قادرخەپات لێپرسایان بێت. دوو تیپی 61 کۆڕش سی پێشمەرگە قادرخەپات لێپسراویان بێ. سێ تیپی 78 کارۆخ 40 پێشمەرگە قادرخەپات لێپسراویان بێ، واتە هەموو ئەو سێ تیپە 100 پێشمەرگە بوون قادرخەپات کە پێشمەرگەیەکی کۆن و شارەزا بوو دانرابوو بۆ سەرپەرشتیان. چوار تیپی 37 شارباژێر 40 پێشمەرگە مەجیدی حاجی عەلی لێپسراویان بێ. تیپی 33 سوورێن 50 پێشمەرگە کەمال شاکر لێپسراویان بێ. 6 تیپی 35 کوڕەکاژا و 50 پێشمەرگە محەممەد مۆریاسی لێپسراویان بێ. 7 تیپی 11 هەورامان 105 پێشمەرگە قادر کۆکۆیی لێپسراویان بێ. 8 تیپی 53 شێروانە 70 پێشمەرگە سەلام کوێخا عەزیز لێپسراویان بێ. 9 تیپی 55 قەرەداغ 20 پێشمەرگە لەتیف محەممەد مەلاسابیر لێپسراویان بێ. 10 تیپی 15 شارەزور 25 پێشمەرگە فەلاح حەمەبۆر لێپسراویان بێ. 11 مەفرەزەی شەوکەتی حاجی مشیر 25 پێشمەرگە. 12 مەفرەزەی حامیدی حاجی خالی 15 پێشمەرگە. 13 کۆمیتە و ناوچەی هەڵەبجە 20 پێشمەرگە. ڕێخستنی کۆمەڵە محەممەد حەمامین حەمەسیاسی مەسئولیان بۆ تێکڕای ئەم هێزە پشڕانە 515 پێشمەرگە بوون کە لە ڕاستیدا هەریەکە لە ناوچەیەکەوە هێنرا بوون کە یەکتریان نائەناسی و لێپسراوەکانیش کەمتر یەکتریان ئەناسی و ئاسان نەبوو پێکەوە بیان گونجێنین و ڕێکیان خەین. بەڵام بە هەرشێوەیە بوو توانرا لە ماوەی 10 ڕۆژدا لەسەر سنوورەکانی خۆیانەوە بیان گێنە دیوی ئێران بە شەو لە ئێرانەوە بەنهێنی و بە پاسی پەردەدادرا و بیان گێنە ئەو چەند هۆڵەی بۆ منتەرخان کردبوون لە شاری کرماشان و هەمویانمان لەوێ کۆ کردەوە کە پێداویستی جێگە و خواردن و پشودانیان بۆ ئامادە کرابوو. چواردەوریشی بەتاڵ کرابوو بۆ ئەوەی کەس نیان بینێت تێکەڵاوی خەڵک نەکەن لەبەر پاراستنی نهێنیی شەکە. تەنها یەک هەفتا پێکەوە لەو هۆڵانە تێکەڵمان کردن، ڕێکمان خستن و پێکهاتەی سەربازی کردنمان بە 4 بەشەوە بە هەر بەشێک لێپسراوی شاراوەمان دیاری کرد و شارەزا و ناشارەزای ناوچەکەمان پێکەوە ڕێخست و فەرماندەی باش و لێهاتوومان دابەش کرد بە سەریاندا. ئەو 7 ڕۆژەش بەس بوو بۆ ئەوەی هەر فەرماندەیەک لای خۆیەوە هێزەکەی خۆی بناسی و ڕێکی خات و ئەرکەکانیان بۆ دیاریکردن. بەو شێوەیەش هەر هێزە بەجیا بۆ خۆی چەند کۆبوونەوەیکیان کرد لە ناو خۆیاندا کارەکانیان ڕێخست و دابەشیان کرد کە بەم شێوەیە جیامانکردنەوە. یەک ڕەتڵ یەک خۆم سەرپەرشتی کەم کە محەممەد مۆریاسی، فەلاح حەمەبۆر، لەتیف محەممەد مەلاسابیر، ئەکبەر ئێناخی، مەجیدی حاجی عەلی و لێپرسراوەکانی خوارخۆمەوە بوون. هەر یەکە ئیشێکی بۆ دیاریکراوی هێزێکی پێسپێرا. 2 ڕەتڵی 2 حامیدی حاجی خالی سەرپەرشتی بکە کە قادرخەبات، محەممەدی حەمەسەعید، نیازی حاجی عیزەت یارمەتی بدەن ئیشەکان پێکەوە ڕێخەن.
3 ڕەتلی 3 قادرکۆکۆی سەرپەرشتی بکە سەلامی کۆخە عەزیز جێگری بێ. 4 هێزێکی یەدەک بۆ کاروباری بەڕێوەبردن و لۆجیستیکی کە مامۆستا ساڵح قادر سەرپەرشتی بکە کاری پشتیوانیمان پێسپاردبوو بۆ هەر 3 ڕەتڵەکەی تر کە بارەگەیان ببنە دێی هاوارە کۆن و گریانە لە سەر سنووری ئێران کە ئەکەوێتە پشتیچەی شنوێی پشتی هەڵەبجە. لە ماوەی خۆڕێخستنەدا لەو لاشەوە لەگەڵ ئێرانیەکان داوامان کردبوو کە خواردن و جلوبەرگی باش و چەک و تەقەمەنی و پێڵا و دەرمان ئامادە بکرێت و بۆ ئەم هێزانەمان دابەش بکرێ بەستەریاندا. ئێمەش وەک ئەوەی لە شەڕەکانی پێشوودا ئەزموونمان هەبوو لە سوپای عێراق کە لە شەڕدا هەموو جۆرە چەکێک بەکاردێنێ، بۆیە جلوبەرگی دژی کیمیاوی، ماسک دژی گاز، دەرمان و ئەمپۆڵی دژی گازمان لە ئێرانیەکان وەرگرت بۆ ئەوەی هێزەکەمان بە زیادیشەوە و مەشقمان بە هێزەکانمان کرد لەسەر چۆنێتی بەکارهێنانی لە کاتی پێویستدا. جگە لە بەشی هێزەکان چەند جارێک داوامان لە ئێرانەکان کرد کە ماسک و دەرمانی دژی کیمیایی بەشی زۆربەی هاوڵاتیانی ناوچەکەش ئامادە بکەن و بیهێن هەرچەندە ئێرانەکان ئەم داوایان زۆر لاقورس بوو، چونکە ئەیانوت ناتوانین بەشی هەموو خەڵک ماسک و جلی دژی کیمیاوی ئامادەکەین، چونکە زۆرە و زۆری شەکەوێ بەلای ئێمە هەر داوامانە کرد و پێمان داگرت، چونکە مەترسیمان هەبوو لە ڕژێمی عێراق کە لە ڕابردوودا لە دۆڵی جافایەتی چەکی کیمیاوی بەکارهێنا و دژی خەڵکی ناوچە و دیهاتەکانی. بۆی ئێرانەکان چەند شاحینەیەکی گەوریان بارکردبوو گوایەوە هەموو جلوبەرگ و ماسکی دژی کیمیاییە بۆ خەڵک لە کاتی پێویستدا دابەشیەکەن. چەند نمونەیەکی شانیشانی ئێمەدا بۆ ئەوی دڵنیامان کەن گوایە ئەوەشیان دابین کردووە ڕەوانیان کرد بۆ سنووری پاوە لەوێەوە بەرەو سنووری پشتی هەڵەبجەی ببن. مناوەریەکی سەربازی بۆ گرتنی هەڵەبجە لە ئیسلام ئاباد. هەر لەو ماوەیەدا لە کرماشان بووین خۆمان و هێزەکانمان ئامادە کرد بۆ شەڕەکە. ڕۆژێ محەممەد تەهرانی هاتەلام و پێوتم ئایا ئێوە وەکو یەکێتی چەند پێشمەرگەی شەڕەکەتان ئامادە کردووە بۆ گرتنی هەڵەبجە؟ منیش پێم وت تەنها ئەم هێزەی کە ئێستا ئامادەیە و لێرەن ژمارەیان 515 پێشمەرگەیە. وتی ئایا ئەم ژمارەیە کەم نییە و ئیشەکەتان سەرکەوتووە بێ بەم هێزە؟ منیش پێم وت کە لە ڕابردوودا ئاگادارمان کردوون ئێمە حیزبێکین و هێزێکی گەورەی خەڵکی ڕێخستنمان هەیە و هێزە چەکدارەکانی حکوومەت کە لە ناوشاردان لە ناوجەرگەی حکوومەت بەشێکیان هێزی ڕێکخراوی ئێمن و پەیوەندیمان هەیە لەگەڵیان و کاریگەریان پێسپێرین. لە کاتی شەردا و شارزا و کۆکن بۆ کاتی مەبەست کە لە ناوچەی هەڵەبجەدا زیاتر لە 700 چەکدار ئەبن لە شوێنە جۆراوجۆرەکانی ناوهێزی ڕژەمدان. بەم شێوەیە تا ڕادەیەک باوەڕی هێنا بە وەڵامەکەم، چونکە پێشتر شارزایی پەیدا کردبوو لە جۆری پێکهاتی یەکێتی لە کاتی شەڕەکاندا. چەند باوەڕمان بە خۆمان بوو بۆیە زۆر لەسەری نەڕۆشت، بەڵام ئەم جاریان پرسیارێکی تری کرد کە ئایا ئەم هێزەی ئێرە چەند کەستان داناوە بۆ گرتنی ڕەبایەکانی دەوروبەری سەربازگەی دەڵەمەڕ و تۆپخانەکەی سەربازگەی هەڵەبجە. منیش وتم تەنها 150 پێشمەرگەی ئێرە بۆ ئەو ڕەبایانە دانراون لە ناو سەربازگەکان و دەوروبەریدا، و هێزی ڕێخستنمان هەیە یارمەتیمان ئەدەن. لێرەدا داوای کرد کە ئەو 150 پێشمەرگەی ئامادە بکەم بە لێپرسراوەکانیانەوە. گوایە لە پشتی شارۆزگەی ئیسلام ئابادی غەرب واتە شائاباد ناوچەیەکیان دۆزیوەتەوە کە پێکهاتی جوگرافیەکەی وەک هەڵەبجە کەوتووە. لەو ناوچەیەدا ئێران هێزێکی هێندە هێزەکانی ڕژێم لە ڕەبایەکانی دەوروبەری سەربازگەی دەڵەمەڕ و هەڵەبجەدا بڵاو پێکردووە، دابەشی کردووە هەروەک خۆی دەقاودەقکە بۆ تاقیکردنەوە و مناوەرە پێویستە هێزەکان ئامادە بکەین و بچین ئەو شوێنە ببینن و مانۆڵی گرتنی ناوچەکە بکەین بۆ ئەو شارەزایی باشتر پەیدا بکەین لە چۆنێتی شەڕەکە و هێزەکەی خۆمان. منیش پێم وتن کە ئێمە ئەو جۆرە مناوەرێمان نەکردووە، هەر شەڕی پێشمەرگانەمان کردووە و دڵنیاین لە خۆمان. ئەگەر هێزەکانی ئێران و حیزبەکانی تر ئیشی خۆیان بە باشی ئەنجام بدەن هەماهەنگی ئێمە بن، ئەوە ئێمە ئەرکی خۆمان بە تەواوەتی جێبەجێەکەین. بەڵام محەممەد تەهرانی وتی گرنگ بێت مانۆڕی گرتنەکەی لە شوێنێکی دووری ئەوێدا ئەنجام بدەین، چونکە هەڵەبجە و ناوچەکەمان لا گرنگە لەبەر ئەوە ئەبێ ئەو مانۆڕە پێکەوە ئەنجام بدەین. لە ڕاستیدا ئێمە ئیشەکانی خۆمان لە ڕێخستن و چەک و پێداویستی تەواومان بۆ دابین کردبوون، ئیشێکی واگرێکمان نەمابوو، بۆیە خراپ نەزانی گوێ لە پێشنیارەکەیان بگرین و بڕیارێکی لێ بدەین. هەر ئەو ڕۆژە مۆڵەتم خواست تا لەگەڵ لێپرسراوەکانی تردا وەکو حامیدی حاجی خالید، قادر کۆکۆیی، سەلام کۆخە عەزیز، فەلاح حەمەبۆر و ئەکبەر ئێناخیدا قسە بکەم. کۆبوونەوەیەکی خۆمان بەست و پێشنیارەکەی ئێرانم پێڕاگەیاندن و خۆشم بۆ چوونی خۆم بۆ باسکردن کە ئێمە هێزەکەمان ئامادەیە و لەبەر زیاتر شارەزابوونی هێزەکەش
بێت خراپ نییە بچین گەڕانێ بکەین بەڵام بە هیچ جۆرێک ئێمە مانۆڕی هاوبەش لەگەڵ ئێراندا ناکەین و وەک بڕیارمان دابوو لا بەرەکانیشدا تێکەڵ نەبین لەگەڵیاندا و ئەگەر بکرێت کە ڕۆشتینەوە شوێنەکە داواکەین تەنیا ئێمە تەماشای مانۆڕەکەی ئەوان بکەین و تاقیکردنەوەیان وەربگرین هەر بەم شێوەیە 150 پێشمەرگەکەمان ئامادە کرد و بۆ ڕۆژی دواتر ئاگادارمانکردن کە بچین بۆ ئەو شوێنەی دیاری کردووە بۆ مانۆڕەکە دەست بەجێ سیاری گەورەی ئۆتۆبوسیان هێنا و بردمان بۆ بارەگاکەمان و 150 پێشمەرگەکەمان سوار کرد و پەردەی سیارەکانمان دادایەوە و خواردنی سەفەریمان بۆ هێنان هەر لەناو سیارەکاندا بەشمان کرد بەسەر پێشمەرگەکاندا و خواردنی ئەو لێپرسراوانی وەکو حامید قادر محەممەدی حەمەسعید فەلاحەمەبۆر ئەکبە ئێناخیمان ئامادە کرد لەگەڵیان بەشەکەی تری هێزەکەمان لە بارەگاکی کرماشان بەجێهێش لەگەڵ قادر خەبات محەممەد مۆریاسی کەمالشا کردا کە ڕۆشتین لە ئیسلاماباد دەرچوین لە جادەی قیرلایەنداین ماوەیەک بە جادەی خۆڵدا ڕۆشتین دیار بوو پاشان پاسەکان دەرنەچوون و دابەزین زیکەی 20 دقیقە ڕێگە بە پێ ڕۆشتین گەشتینە دەیەک ئێمەوەمان کرد بە خۆمان بکەین بە ناو دێکەدا بزانین ئەم خەڵکی ئەو سنوورە چێن و چ ڕێگەزێکن دیار بوو خەڵکەکەش زۆریان لاسێر بوو کە بۆ یەکەم جار پێشمەرگەیان دیبوو بە جلی کوردی و چەک و کەلوپەلی تەواوی شەڕەوە هەموو خەڵکەکە کوردی لۆڕی بوون زۆریان پێخۆش بوو ئێمەیان بینی سەرجەم کۆبوونەوە و لێکمان ئاودۆیان بۆ هێناین و بە خێراتنیان کردین بەڵام لەگەڵ ئەوشدا ترسان لەو ئێرانیانی لەگەڵمان بوون بە شتێکی سیر تەماشایانە کردین ئێمە شوامان کردیان بگەینین کە پێشمەرگەی کوردستانی عراقین و جاشی ئێران نین لێرەدا بۆیان دەرکەوت زۆر دڵخۆش بوون و لێمان نزیک ئەبوونەوە ئەگەرچی لێپرساوەکانی ئێران زۆریان پێناخۆش بوو لەو تێکەڵاوی ئێمە بۆ خەڵکەکە و پێشوازیەکەی ئەوان بۆ ئێمە بەڵام گوێمان پێنەدان شوێنی مانۆڕەکە ئەو شوێنەی هەڵیان بژاردبوو بۆ مانۆڕەکە دیار بوو زۆر بە وردی گەڕابوون و دەستنیشانیان کردبوو ناوچەیەک بوو شێوەی جوگرافیاکەی هەروەک و هەڵەبجە و دەوروبەری کەوتبوو لە پشتەوە زنجیرەیەک شاخ و گرد و بەرزایی کە زۆر ئەچووە سەرچیەی شنوێ و بە فریمیری کە ئەڕوانە سەر هەڵەبجە بەڵام ئەوەندە بەرز نەبوو گردەکانی شۆڕە بوونەوە بۆ پشتی پێدەشتەکە و بە دوولادا کەوایان دانابوو دەشتەکە هەڵەبجەبێ لەسەر ئەم بەرزاییەک ڕەبایەک دانرابوو بە ژماری ڕەبایەکانی پشتی عەبابەیلێ و شاخی شنوێ دۆڵێک کە چەند قوتە و بەرزایەکی بە دەورا بوو کەوتبووە دامێنی شاخەکە و وا دانرابوو کە ئەوەش سەربازگە و تۆپخانەی دەڵەمەڕە لە پشتی هەڵەبجەدا چەند باخ و بێستانێکیش لە بنارەکەدا بوو هەروەکو باخەکانی دێ عەبابەیلێ بە هەر حاڵ ئەگەر شارێک لە خوارەوە بوایە دروست وەکو هەڵەبجە و دەوروبەری وابوو ئەم شوێنانە هێزی ئێرانیشی تێدا جێگیر کرابوو تۆپخانەی دەڵەمەڕیش کە ئێرانەکان زۆری لێترسان چونکە لە ساڵی 1970ەوە بەردەوام ناوچەکانی جوانڕۆ پاوە دزڵی مەریوانی تۆپبارانە کرد و هێزەکانی ئێرانی هەراسان کردبوو لەو شوێنەی کە باسمان کرد کەوایان دانابوو سەربازگە و تۆپخانەکەیە چەند دەبابەیشی عێراقی کە پێشتر لە شەڕەکانی تردا دەستیان کەوتبوو ساغ و شکاودایان نابوو وەکو خۆشی دابەشیان کردبوو لە دەوروبەری سەربازگەکەدا پاشەوەی لێپرسراوانی ئێران داوایان لە لێپرسراوەکانی ئێمە کرد لە بەرامبەر ناوچەکەدا بۆ باسکردین و خاڵەکانی پیشانداین کە چۆن مانۆڕەکەی تێدا ئەنجام بدەین و بۆی باسکردین گوایە ئەوان وەکو حکوومەت هەر کات بەرنامەی پەلاماردان و گرتنی شوێنێکیان هەبوو بێ بەم شێوەیە لە پێشدا پەراوەی گرتنەکەی وەکو مانۆڕ ئەنجام ئەدەن وەک باشتر توانای هێزەکانی خۆیانیان لێ ئاشکرا بێت ئەڕۆن بۆ ئیشەکە پاشان باسی کرد کە هێزی ئێران بە پێی بەرنامەکە ئەبێ ڕەبایەکانی سەر شنوێ بگرێ وای ئێستا ئامادەن و ئەم شەو بە شێوەی پەراوە شوێنە دەستنیشانکراوەکانی خۆیان بگرن ئێمە شوکو هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆمان دیاریکراوە چەند ڕەبایەکی دەوروبەری تۆپخانەی دەڵەمەڕ بگرین بە هاوکاری هێزی ئەوان لە دوو قۆڵەوە و ئەبێ ئەم شەو ئێمە شوێنەکانی خۆمان بگرین و هێزەکەمان تاقی بکەینەوە هاوکات لەگەڵ پەلامارەکەی ئەوان بۆ بەرزایەکانی سەرچیا بەرزەکان دانرابوو کە شنوێ بێ هەروەها باسی ئەوەشی کرد لە هەموو ڕەبایەکاندا هێزی ئێرانی لێیە بە چەکی تەواوە بەرگری ئەکەن و ئەبێ بە شەڕ بیگرین وتی جایتە ئێوەش ئەم شەو دێ بە باشی سەرنجی شوێنەکانی خۆتان بدەن و ئیستیطلاعی بکەن و بەرنامەی خۆتان بۆ پەلاماردانی ئەوەش تەقەمەنی و پێداویستی تەواو هێنراوە بەشی هێرشەکە دەکات و ئەتان دەینێ ئێمەش بە پێی بڕیاری پێشووی خۆمان کە تەنها بەرژەوەندی خۆمان لامە بەست بوو بە بڕیاری خۆمان هەڵسو کەوت ئەکەین لە گەڕ و داوەکاندا
و چی بباش بزانین ئەیکەین و بە پێچەوانەشەوە و ناچینە ژێر بڕیاری ئەوان پاش ئەمڕوونکردنەوەی ئەوان من وەڵامم دانەوە کە ئێمەش پێشمەرگەین و جیاوازیمان هەیە لە نێوان کاری پێشمەرگانە و کاری سەربازی دەوڵەتیدا کاتێک خەڵکی خۆمان ئەدەین بە کوشت ئەو چالاکیە نهێنیە پێشمەرگەیی لەسەر بدەین بە کوشت بۆیە جیاوازی زۆری هەیە لە نێوان کاری پێشمەرگانە و کاری سەربازی حکوومەتیدا ئێمە بۆ مانۆر هێزی خۆمان نادەین بە کوشت و هیلاکیکەین چونکە ئێمە تا پێشمەرگەیەک دروستەکەین و زۆر پێوە ماندووە بین ناتوانین لەم جۆرە مانۆڕەدا وەکو سەربازێکی حکوومەتی ئێوە بەکاریان بهێنین هەروەها پێمانوتن ئێمە هێزێکی تری ڕێخستنمان هەیە لە ناو شار و لە ناو هێزەکانی حکوومەتی عێراقدا ئەوانش لە کاتی پێویستدا هاوکاریمانەکەن بەڵام لەم مانۆڕەدا تەنها پێشمەرگەکانی خۆمانە پێمانوتن ئێوە مافی خۆتانە مانۆڕ بکەن چونکە حکوومەتن و تەنها پشتیوانیتان لەسەر هێزی خۆتانە بەڵام ئێمەوانین پێمانوتن هێزی ئێمە و ئێوە جیاوازە و هەمانە و نیمانان پێشمەرگانەمان هەیە بەڵام ئێوە ئەتوانن موالید بگرن و هەزاران سەرباز بهێننە ناو بەری شەڕ بۆیە هەموو ئەو باسانی ئێوەمان لا گرنگ بوو کە ئەزموونی لێوەرگرین بەڵام ئێمە نەهاو بەشی ئێوە و نەبۆ خۆشمان مانۆڕ ئەنجام بدەین ئەگەر ڕێگەمان بدەن حەزەکەین تەماشای مانۆڕەکەی ئێوە بکەین و سوودی لێوەرگرین بە پێچەوانەوە ئێمە مانۆڕ ناکەین بەڵام دڵنیاشتانەکەین شوێنێک بۆمان دیاری کراوە لە چالاکی هەڵەبجەدا ئەیگرین و پێویستیش بە مانۆڕ ناکا لێپرسراوەکانی ئێران زۆر ناڕەحەت بوون کە ئەم وەڵامی ئێمەیان بیست و وتیان نابێ ئێوە پێشتر بەڵێنتان داوە بۆیە هێنامان بۆ ئێرە ئەجینا بەرنامەی خۆمانمان بۆ باس ناکردن لە ڕاستیدا خەریک بوو بێت بە دەنگەدەنگ لەگەڵیان بەڵام ئێمە هەر لەسەر بۆشوونی خۆمان بوون و دوجار پێم وتن شارەزای کاری پێشمەرگانەی ئێمە نین پێشمەرگە لە شوێنێ خۆیدا بەکوشت باوەڕی پێ هەبێ و وڵاتی خۆی بێت و بۆیە هەرگیز لێرەدا کاری وان ناکەین ئەم شێوەیە بە دڵشکاویەوە کە زانیان سوودی نییە وتیان کەوا بوو خۆتان ئامادەکەن بگەڕێنەوە بۆ کرماشان و پێمان چاک نییە لێرە بن تەماشای ئێمە بکەن با دوانەکەون بڕۆن با هێزەکەی ئێران ئیشەکانی خۆمان ئەنجام بدات بەم شێوەیانیان هێشت ئێمە لەوێ بین و ئۆتۆمبیلەکانیان بۆ هێناین و گەڕاینەوە بۆ کرماشان و مانۆڕەکەمان نەکرد لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە سنوورەکەدا وەک پێشتر باسمان کرد کە یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنمان لەگەڵ ئێران بۆ چالاکیەکە ئەوە بوو کە ئێمە شەڕی کوردی ئێرانی ناکەین و لەو ناوچانەیە کەونا بەشی ئێمەوە لە شەڕەکەدا هەوڵ ئەدەین بێ شەڕ بڕۆن هەر کەسێکیشان مایەوە لەگەڵ یەکێتیدا ئیعلانی خۆی کرد نابێ حکوومەتی ئێران وەک دوشمن مامەڵی لەگەڵا بکە هەر بەو پێش پاش ڕێکەوتن نامەکە و دێکمان پێکێنا کە بڕۆن لەگەڵ ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لە ناوچەی هەڵەبجە بوون پێکهاتبوون لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کۆمەڵی زەحمەتکێشانی ئێران سوپای ڕزگاری کوردستانی ئێران هەندێک لەو دەستە عەشایری و نایێرانەی حکوومەتی ئێران وەکو ئێناخی ئیمامی باوەجانی جوانڕۆیی کە هاوسنووری هەڵەبجە بوون لە بەشی ئێران و دوای شەڕی ناوخۆی ئێران و ئۆپۆزیسیۆن هاتبوونە هەڵەبجە و دەوروبەر و ماڵ و مناڵ و بارەگاکانیان لەو سنوورە دانابوو حیزبی دیموکرات بارەگای لەدەی هاوار و هاوارەکۆن و دەرەتوێ بوون کۆمەڵە و ڕزگاری لە ناودەی بیارە بوون عەشایرەکان لە ناو شاری هەڵەبجە و زەڕایان بوون وەفتەکەی ئێمە پێکهاتبوو لە حامیدی حاجی خالی نیاسی حاج عیزەت محەممەدی حەمەد سەعید ئەمانە لە پێشدا ڕۆشتبوونە دەی هاوارەکۆن کە بارەگای تیپی 11 هەورامانی یەکێتی هەبوو لەگەڵ ماڵ و مناڵ و هەندێک لە لێپرساوەکانی حیزبی دیموکراتدا وەڵامیان بۆ ناردبوون کە دانیشتن لەگەڵیان لەلایەن حیزبی دیموکراتەوە کاوەبارامی ئامرهێزی شاهۆ محەممەد وڵبەجی لێپرساوی پەیوەندیەکانیان هاتبوون زۆر بەوردی بۆیان باس کردبوون کە یەکێتی نایەوێت کوردی ئێران زیانیان لێ بکەوێ و لە ناو خاکی ئێمەدا بۆیە پێویستە دەست بکەن بە خۆسوکردن لە بارگا و چەکی گرنگیان لەم سنوورە نەمێنێ و ماڵ و مناڵیان دوور بخەنەوە چونکە حکوومەتی عێراق بەرنامەیەکی ڕاگواستنی ناوچەی هەڵەبجەی هەیە ئێمەش لەگەڵ ئێران ڕێکەوتون و بەرگری بکەین لە ناوچەکە و ئەوسا شەڕ دروست ئەبێ و ئەوانیش یان ئەبێ هاوکاری عێراق بکەن دژی ئێمە یا تووشی کێشە بن لەگەڵ عێراقدا چونکە ناکرا ڕاستەوخۆ بەرنامەکەی خۆمانیان پێ بڵێن لەبەر پاراستنی نهێنی چالاکیەکە و ئاشکرا نەبوونی دیار بوو زۆریان پێوت بوون بەڵام لایەن دیموکرات گاڵتەیان بە هەواڵەکە وتبوویان پڕۆپاگەندەی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ چاوەشەکردنی ئێمە لە ڕاستیدا لەم لاشەوە چونکە هێز کۆکردنەوەکانی ئێمە و ئێرانیش ئەوەندە بەنهێنی بوو کە بە شەو جموژوڵمانە کرد بە تایبەتی حکوومەتی ئێران هێزەکانی زۆر بەنهێنی ئەجوڵان بە ئۆتۆمبیلی داخرا و بە شەو لە ناوچەکانی نێوان پاوە و جوانڕۆ و باینگاندا بڵاویان پێکردبوو لە دۆڵ و شی و ناودارستانی ناوچەکەدا جێگایان چاکردبوو هات و چۆشیان لەو سنوورەدا قەدەغە کردبوو بۆ ئەوەی نهێنی بڵاو نەبێتەوە
بە هەر حاڵ نوێنەرەکانی ئێمە زۆر تکایان لێکرد بوون کە باوەڕ بەم هەواڵە بکەن چونکە لە بەرژەوەندی هەردوو لامان و بەتایبەتی و گەلی کوردیشە بەگشتی ئێمە نامانەوێت لە سنوورێکدا ئێمەی تێدا بین هیچ کوردێکی ئێرانی زیانی پێ بکە ئێمە بۆ دوا ڕۆژ ئەرکی خۆمان بەجێهێنا پاشان گلەی نایەتە سەرمان لە هەمان ڕۆژیشدا نامەیەکیان ناردبوو بە کەسێکی دڵسۆزدا کە بیگەێنێتە لێپرسراوەکانی کۆمەڵەی زەحمەتکێشانی ئێران کە بارەگاکەیان لە گوندی بیارە بوو ئەو شوێنەش هەر چواردەوەری هێزی سەربازی عێراقی بوو لەبەر ئەوە ئێمە نەمان ئەتوانی بگەینە لایەن بۆیە بەهۆی ئەو نامەیەوە هەواڵیان بۆ ناردبوون کە خۆیان کۆ بکەنەوە و سنوورەکە بەجێ بهێڵن بە دووچاری زیان نەبن ئەگەر بیانەوێت زانیاری وەرگرن لەسەر ئەو جم و ژوڵا ئەتوانن نوێنەر بنێرنە لامان کە بۆیان ڕوونکەینەوە مەبەست چییە هەروەها داواشیان کردبوو لە ڕێگەی خۆیانەوە ئاگاداری سوپای ڕزگاری بکەن کە بارەگایان پێکەوە بوو لە بیارە دیار بوو برادرانی دیموکرات باوەڕیان بە سێلێپرساوی ئێمە نەکردبوو کە ڕۆشتبوونە لایەن کە زۆر دۆستایەتیشمان هەبوو پێکەوە کۆمەڵە ئەگەرچی دوورتر بوون لە سنووری ئێمە و تێکەڵاویشمان زۆر کەم بوو پێکەوە لەو سەردەمەدا هەندێک ساردیشە بوو لە نێوان هەندێک لە لێپرساوانی ئەو سنوورەی ئێمە و ئەواندا ئیتر هەر باوەڕیان بە هەواڵەکە نەکرد و گاڵتەشیان پێهاتە بوو هیچ وەڵامیشیان نەداینەوە نە بە نام و نە بە نوێنەریان پاش گەڕانەوەی ئەو هۆتەبان لە لایەن دیموکرات دوای 4 ڕۆژ جارێکی تر وەفتێکی ترمان چوینەوە بۆ لایەن کە ئەم جاریان شەوکەتی حاجی مشیر مامۆستا ساڵح قادر کۆکۆیی محەممەد حەمەد سەعید بوون و چوونە بارەگاکانیان لە دەرەتوێ هەموو لێپرساوەکانیان کە لەوێ بوون لە گەڵمان دانیشتن و دوو ئەندامی کۆمیتی ناوەندیان کە مەنسوور ڕەشید هەورامی کاوەبارامی بوون لەگەڵ محەممەد وڵد بەجیدا ئەم جاریان زۆر بەجددیتر پێمان وتن برایان تکامان وایە بە جۆمان بکەن ئەم سنوورە چۆڵکەن بۆ ماوەی خراپ نییە با دوا ڕۆژ تووشی زیان نەبین هەموو لامان ئەگەر باوەڕیش ناکەن پەیوەندی بکەن بە سەرکردایەتی خۆتانەوە چونکە ئەوان ئەتوان پرسیار بکەن لە سەرکردایەتی یەکێتی و باشتر باوەڕ ئەهێنن بەم هەواڵە و بڕیاری باشتر بدەن ئەو کاتە ئێمە سەردانمان کردن نزیکەی 500 پێشمەرگە و لێپرساویان لەو سنوورەدا بوون کە سەر بەهێزی شاهۆ و داڵەهۆ بوون جگە لە خێزان و دوو ئەندامی کۆمیتی ناوەندیان لەگەڵ 3 ئامر هێز لێ بوون لەو کۆبوونەوەیدا پێمان وتن کە ئێمە لەگەڵ حکوومەتی ئێران ڕێکەوتون و هەر پێشمەرگەیەک لە ئەنگری حیزبی دیموکراتە بێتە لای ئێمە پسوڵە و پێناسی خۆمانی بۆ بکەین و حکوومەتی ئێران مافی نییە بەسەریەوە بەڵام پێش ڕوودانی چالاکیەکە پەیوەندیمان پێوە بکە ئێمە ئەم کۆبوونەوە جوڵانەوەمان ڕۆژانە بەهۆی ئامێری بێتەلەوەدا بە مەکتەبی سیاسی خۆمان لە هەموو گۆڕانکاریەکان ئاگادارمانەکردن و ڕێنمایی تازەشمان وەرەگرت دیارە هەموو بروسکەکانیش بە جفرەی تایبەتی ئەدرا بە یەکتر لێرەدا پێویستە بڵێن لەبەر هەندێک هۆی تایبەتی ناتوانین لەم کتێبەدا هەموو ڕووداوەکانی نێوان ئێمە و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕوون بکەینەوە بۆ خوێنەری بەرز بەڵام خوایار بێ لە بەشێکی تردا و لە هەلومەرجێکی گونجاودا هەموو ڕووداوەکان وە خۆی بڵاو ئەکەینەوە بۆ مێژووی گەلەکەمان هەموو ئەو هەوڵ و کۆشەی دامان لەگەڵ دیموکرات و کۆمەڵەدا بە هیچ بەم شێوەیە باوەڕیان پێ نەکردین و هێز و ماڵ و مناڵیان لەو سنوورە دوور نەخستەوە ئەمەش لەبەر چەند هۆیەک بوو یەک هیچ هەستیان بە جموژۆڵی هێزی گەورەی ئێران ناکرد لە سنوورەکەدا و بیریان لای ئەوە نەبوو کە حکوومەت ئەگەر بێوێت لە ماوەی 24 کاتژمێردا گەورەترین هێزکۆوەکاتەوە و بەڕێەکە دوو زۆرجار حکوومەتی ئێران بۆ چاواشەکردنی هێزەکانی عێراق و هێزی کۆوەکردەوە لە سنوورێکدا بەڵام لەپڕ لە شوێنێکی ترەوە هێرشی ئەکرد کە دوور بوو لەو شوێنەی دەنگ و باسی بڵاوبوونەوەی هێزی کۆکراوی هەبوو سێ زستان بوو سەرمایەکی سەخت بوو ئاسان نەبوو ئەو هەموو بارەگایانە بگوازنەوە لەو لاشەوە باوەڕیان نەبوو ئێران بەو زستانە جموژوڵ بکە لەو ناوچە شاخاویە ساردەدا چوار وەک پێشتر باسمان کرد 500 پێشمەرگەی شەڕکەریان بە باشترین چەکەوە لە سنوورەکەدا بوو جگە لە هێزی بەرگری و لە ئەنگری حیزب کە نزیکەی 250 تا 300 کەس چەکداریان هەبوو هەموو شاخە بەرزەکانی دەور و پشتی خۆشیان گرتبوو قایمیان کردبوو واتە زۆر باوەڕیان بەخۆیان بوو ئەگەر ئێران هێرش بکاتە سەریان ئەیشتێنن جگە لەوەش باوەڕیان هەبوو کە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێزی ئێراندا ناچنە سەریان و شەڕیان ناکەین
کاسێتی سێم دیوی دووەم 5 دیار بوو ئەو پروپاگەندە و دەنگ و باسانەش کەوتبووە بەرگوێی حکوومەتی عێراق و ئەویش هەواڵەکانی بەدرۆدا لە قەڵەم لای دیموکرات و ڕێگەی نادان هەروە بە ئاسانی ئەو سنوورە چۆڵکەن چونکە بەلای عێراقەوە ئەو تەنها پروپاگەندەی ئێرانە بۆ چەواشەکردنی هێزی سەربازی عێراق کە سەرقاڵی شەڕی سەرکردایەتی بوو. داواکردنی مەکتەبی سیاسی لێمان بۆ پەلەکردن لە دەستپێکردن لەبەر ئەوەی هێرشی سوپای عێراق ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبوو بۆ سەربەرەی دۆڵی جافایەتی لە سەرکردایەتی یەکێتی لێما بوو سەرما و بەفر و بارانیش تەواو شپرسەی کردبوون بۆیە وردە وردە بەرگری پێشمەرگە کەم ئەبوویەوە هەرچەندە لەو ماوە درێژەدا بە چەکی سووکی نابەرابەر لە چاو هێز و چەکی دوژمندا پێشمەرگە بەرگریەکی کەم وێنەیان نیشاندا و زەبری کوشندەیان ئاڕاستەی هێزەکانی عێراق کرد بەڵام حکوومەتی عێراق بە تەواوی بڕیاری ئەو سنوورە بگرێ بۆیە تەواوی هێزی خۆی کۆکردبووەوە بۆ سەر ئەو بەرێ و تۆپبارانیشی لا چەندلاوە بۆ سەر ناوچەکە وەستانی نەبوو و ئارامی بڕی بوو لە خەڵکی ناوچەکە و هێزی پێشمەرگە هەروەها ڕۆژانە چەندین جار بە پۆل فڕۆکەی جەنگی و هەلیکۆپتەر بۆمبارانی سەنگەر و دیهاتەکانیان کرد بۆیە زۆر پێویست بوو لەلایەکی ترەوە بەرەیەکی تر بکرێتەوە بەرامبەر بە دوژمن هەر بەم شێوەیە ڕۆژانە لە پەیوەندیەکانمان لەگەڵ مەکتەبی سیاسیدا داوایانە کرد پەلە بکەین لە ئێرانیەکان بەڵکو و چالاکی هەڵەبجە پێش بخەین و شەڕ هەڵگیرسێنین لەم قۆڵەوە ئێمەش بە هەمان شێوە داوامە لە ئێرانەکان کرد پەلە بکەن هەموو جار بەڵێنیان ئەدا و بەڵام بە عادەتە ئێرانیەکە خۆیان هەردوایان ئەخستو لە سەر خۆیان ئەجوڵانەوە هەر ئەیانوت بەسەر چاو پەلەمەکەن ئێمەش ئاگاداری سەرکردایەتیمانە کردەوە لە وەڵامەکانی ئێران خۆ ئامادەکردنی ئێران بەیانهێنی لەو ماوەیەدا کە ئێمە خۆمان کۆ کردەوە خۆمان ساز ئەداواتە لە 15 2988 و حکوومەتی ئێران شەوانە بەردەوام بەنهێنی پاش کاتژمێر 12 شەو بە هێزی زۆری ئەگواستەوە لە هەموو لاوە بە ئۆتۆمبیلی داخراو بۆ سنوورەکانی جوانڕۆ پاوە باینگان نەوسود لە پشتی بەرەکەی ئێمەوە ئاواتا بۆ ناوچەکانی پشتەوەی هەڵەبجە لەو لاشەوە بۆ مەریوان دزڵی دۆڵەناو لە پشتی چیای سوورێن بۆ پشتی بەرەکەی پارتی و سۆسیالیست لە ناوچەی خورماڵ بە هیچ شێوەیەک ئەو هێزانی لە ناو شارەکاندا نەئەهێشتەوە بەڵکو ئەیبردنە ناوچەی شاخایی و دارستانەکان لە دۆڵ و شیوەکاندا ئیشادنەوە تانک و تۆپەکانیش بە چاڵ و گەڵاداردا پۆشی و نەئێهێش کەس بیان بینێ هەرگیز بە ڕۆژ جموجوڵی کرد بۆ ئەوەی هیچ هەستی پێ نەکرێ و بە شەویش ئۆتۆمبیلەکان گڵۆپەکانیاندا پۆشی بە پارچەیەک پلاستیک و نایلۆنیشین لە دوورەوە نەبینرێ زۆر جا لە ئێمەشیان ئەشاردەوە بەم شێوەیە لە ماوەی 20 ڕۆژدا هێزێکی تەواوی پرچەکیان لە ناوچەکە کۆکردەوە و نزیکیان خستەوە لە شوێنی مەبەست و هاتوچۆی خەڵکی مەدەنیان لەو سنوورانەدا تا ڕادەیە قەدەغە کردیان کەمیان کردەوە هەروەها بەرەیەک هێزی تایبەتی خۆیان بۆ جیا کردەوە و هەموو جار بە ئێمەیانەوت دڵنیابن کە ئیشەکە خەریکە تەواو ئەبێت و ئامادەبین سنوورەکانی ئێران لە دەوری هەڵەبجە سنوورەکان لە دیوی عێراقەوە هەر لە ساڵەکانی 1970ەوە کە حکوومەتی عێراق دەستی کرد بە ڕاگواستنی دیهاتەکانی سەسنوور بە درێژایی 20 کیلۆمەتر بە تایبەت دوای هەڵگیرسانی شۆڕشی نوێ هەموو ئەو ناوچانەی کردبوو بە محەڕەمە و تا یاساغ بوو هاتوشۆ تێیدا بێجگە لەو کاتانەی بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەت بە هەموو ناوچە سنوورەکانیشدا چەندین کێڵگەی مینی لێ دروست کردبوو بە سەدان هەزار مین و تانک و کۆمەڵ و دژی تانکی تێدا چاندەبوو کە زۆر سەحمەت بوو تێبەڕبوون لێی بە تایبەت ئەو ناوچانەی مەترسی هاتوچۆی پێشمەرگەی تێدا بکرایە چڕی و پڕی مین ڕێژ کرابوو هەر یەکەیەکی تازە سەربازیشی بەهاتایە ناوچەکە ئەویش بەشێکی تری بە دەوروبەریدا چاند بەم شێوەیە بە سەدان هەزار میر چێنرابوو بە درێژایی سنوورەکاندا لەگەڵ تێپەڕبوونی کاتیشدا باران و لافا وایە کرد لەو ناوچانە کە بەشێکی ئەو مینانە بشارڕێتەوە کە بە ئاسانی نادوەزرانەوە هەر بۆیە زیانی گیانی و ماڵی لە خەڵکەکەوت و لە سەرانسەری ناوچەکەدا بە تایبەت دوای هەڵگیرسانی شەڕی ئێران عێراق ناوچەکە بە تەواوەتی بوو بە ناوچەیەکی سەربازی جگە لە مین چەندین شوێنی هاتوچۆی پێشمەرگە تەلبەن کرابوو بە تەلی دڕکاوی لە نێوانیاندا تۆڕی مینی سلکی بەسرابوونەوە بەیەکەوە لە شوێنێک تەقایەتەوە هەمووی پێکەوە تەقیەوە جگەلەوە لە هەندێک شوێندا خەنەقی خوڵ هەڵکەنرابوو و پڕکرابوو لە ئاو بۆ ئەوەی ڕێگر بێت لە هاتوچۆی پێشمەرگە بە تایبەتی لە دەشتی شارەزووردا سەرڕای مین و تەلبەن و خەنەق لە سەر و هەموو بەرزایەکان ڕێبایی گەورە و پشوودانرابوو بۆ چاودێریکردنی هاتوچۆی پێشمەرگە و هاوڵاتیان هەرچییان ببینە دوور یان نزیک تەقەیان لێ کرد بە هەموو جۆرە چەکێک لە نێوان ئەو ڕەبایانەشدا ئەگەر گومانیان لە بۆشاییەک بکردایە کەمینیان دانا و چەندین مەفرەزە لە بۆسەدا دانیشتن بۆ ئەوەی بە تەواوەتی کۆنتڕۆڵی هەموو جموجوڵێ بکەن
ئەمە لە دیوی عێراق و ئێرانیش بە هەمان شێوە من ڕێژ و تەلبەن کرابوو. ڕەبایی جۆرا و جۆریشان دانابوو لەبەر هاتوچۆی پێشمەرگەی ئۆپۆسیۆنی ئێرانی لەبەر جموجوڵی هێزەکانی سەر بۆ مخابەراتی عێراق کە لە دیوی ئێران زۆر ترسناکتر بوو. مینەکان چونکە زۆر بێسەر و بەردانرا بوون بەبێ هیچ نەخشێک. هەر سەرباز و پازدارێکی تازە بەهاتایە ناوچەکەیان بە کەمین برۆشتایە کۆمەڵێک مینی بۆ خۆی ئەچان. هەروەها زۆر جار کە سەرباز و پازدار بۆ میسکردن برۆشتایە لە دەوروبەری خۆیاندا مینیان ئەشاردەوە. بەم شێوەیە لە هەردوو بەری عێراق و ئێران بە شێوەیەک میندانرا بوو کە دەرباز بوون زۆر ستەم بوو لەیان. ڕۆژانە ئەبیسرا کە فڵانە شوێن مین تەقیوەتەوە بە خەڵکە یان بۆ قاچاقچیانە بۆ گوزەران هاتوچۆی سنوورەکانیان بەشەوە کرد. وڵاخ و هێستر و زەلامی لێ ڕۆشتن. تەنها ڕێگەیەک پێشمەرگەکانی ئێمەیان کردبوویانەوە لە نێوان ئەو مین و تەلبەندانەدا دوو ڕێگە بوون. یەک ڕێگەی نێوان دەی گریانە لە کوردستانی عێراق لە پشتی هەڵەبجەوە بۆ قەراغ ڕووباری سیروان بۆ دەی شێخانی نەوسود لە کوردستانی ئێران. ئەم ڕێگەیە تەنها باریکە ڕێگەیە بوو کە تەنها پیادە و وڵاغ پێی داهاتوشۆی ئەکرد. بەم دی و بەودی و یان بە ئاشکرا مینەکان دیار بوون. بە تایبەت بە شەو زۆر ترسناک بوو بۆیە ناچار بوو بووین ڕیز بە دوو کەڵەکە بەرد بکەین بە نیشانە بۆ ئەوەی بەو پێیە بڕۆین و لە ڕێگەکە لانەدەین. زۆر جار ئەگەر وڵاخێک لایدایە یان مرۆڤێک مەترێک کەوتایەتە ئەولاوە یەکسەر پێیدا تەقیە و لاقی ئەپەڕان. بەردەوامیش پیاوەکانی ڕژێم بە دزیەوە ئاهاتنە ناوچەکە و ئەو کەڵەکە بەردانەیانە گواستەوە بۆ جێگەیەکی تر بۆ ئەوی پێشمەرگە و قاچاقچی شەواشەکەن و لە ڕێگەی لادن و مینیان پێدا بتەقێ یان مینی تازەیان ئەچان لەسەر ئەو باریکە ڕێگەیە. لەوەش خراپترەوە بوو لە هەموو ڕەبایە بەرزەکانی ناوچەکەەوە کە هێزی عێراق یان ئێرانی لێبوو بە هاون و دۆشکە بەردەوام تەقیانە کرد لەو باریکە ڕێگەیە بە تایبەت ئەگەر هەستیان بکردایە جم و جۆڵی تایە. بەم شێوەیە هاتوچۆ لەو سنووردا زۆر ترسناک بوو. کەسێک تا تێپەڕی ئەکرد گیانی لەدەستیا بوو. دوو ڕێگەی نێواندەی سەرگەتی هەورامان بۆ هاننەوە سنووری ئێران مەریوان بوو. ئەم ڕێگەیەش هەر پێشمەرگە مینەکانی هەڵگرت بوویەوە لە ڕێگەی گریانە ترسناکتر بوو. دوور و درێژتریش بوو. لە میحوەرەکەی ئێمە واتە پشتی هەڵەبجە جگە لەو هەموو بربەستانی باسمان کرد کە بوو بوون بە ڕێگر لە هاتوچۆی ڕووباری سیروانیش سوار بوو بوویەوە لە شێوەی نیوەکەوانەیەک لە دەی هانەژاڵە نەوڕۆڵی بۆ دەی شێخانی ئێران کە ڕووبارێکی زۆر قوڵ و بەهێز بوو و خوڕیش بوو لە چەند شوێنێکی تەنگەبەری نەبێ کە بە سیمیان پردی دارینی بچووک جارجار بە دزیەوە هاتوچۆمان پێدا کرد. ئیتر ئەم ڕووبارە سنوورێکی سروشتی دروست کرد بوو لە نێوان عێراق و ئێراندا. هەر کاتێکیش ئاو زۆر بوایە پردەکان ئاو ئەیبردن و هیچ جێگەی متمانە نەبوون. چۆنێتی پەڕاندنەوەی هێزەکان و کەرەستەی شەڕ بۆ دیوی کوردستانی عێراق پشتی هەڵەبجە. سنوورەکانی نێوان ناوچەی هەڵەبجە و ئێران کە دەبوو هێز و پێداویستی شەڕی پێدا بگوازینەوە کە لە پشتی چای باڵامبۆ لە ئاستی دەی کەوتە لە دیوی عێراق بەو بەری ڕووباری سیروانیشەوە دەی دۆڵە و شێرۆڵە لە خاچی کوردستانی ئێران لەوێ بۆ بەرامبەر گوندی مۆردین بۆ بەرامبەر گوندی تەوەنەل قوڵە متکان بۆ بەرامبەر دەی سازان و بۆین و گریانە و قڵاگا. ئەم دیهاتانە سەر سنوور بوون. هەمویان ئەیان ڕوانیە سەر ڕووباری سیروان لەو بەریشەوە لە دیوی ئێران ڕیزەدەیەک هەبوو درۆڵە شێرۆڵە هەنجیرەک زێ هێرتا شێخان. ئەم دیهاتانە تەنها شێخان لەم بەری سیروانەوە بوو. ئیتر هەمویان لەو بەری سیروان بوون نەک لە دیوی عێراق. نە لە دیوی ئێران هیچ جادەیەک نەبوو بگاتە سەر ڕووباری سیروان واتە لێکیان نزیک بکاتەوە جگەلەوە کە ناوچەکە زۆر شاخاوی و ناڕەحەت بوو بۆ هاتوچۆ. لەم وەرزەشدا کە ئێمە بە هیوای چالاکیەکە بووین بەرەو بەهارە ڕۆشت و کە باران و لافا و هەموو کات چاوەڕوان ئەکرا و واتە نێوان مانگی دوو سێ بوو. جابێت چۆن بکرێت کەرەسەی شەڕ و هێزی شەڕکەر بە ئاسوودەی بگەینیتە ناوچەی شەڕەکە بەبێ زیان و هیلاکی و بەنهێنی دیارە زۆر ئاسان نەبوو بە تایبەت بۆ شەڕێکی وا گەورە لە بەرامبەر دوژمنێکی وەکو ڕژێمی عێراقدا. جگەلەوە شۆک و باسمان کرد لەسەر هەموو لووتکە بەرزەکانەوە کە دەیان ڕوانی بەسەر تەنگە بەرایەکانی و ڕێگەی هاتوچۆی سنوورەکان ڕەبایە و هێزی توند و تۆڵی عێراقی تێدا بوو. بە چەکی قورسی دوورهاوێژەوە کە هەموو ئەو شوێنانی ئێمە بمانویستایە شتی لێ پەڕێنینەوە لێ ئەدا و تۆپبارانیە کرد. لە هەموو شتێک خراپتر جگە لە حیزبەکانی ئۆپۆسیۆنی ئێرانی زۆربەی عەشرەتەکانی سەر ئەو سنوورانە دیوی ئێران مخالفی حکوومەتی کۆماری ئیسلامی بوون بۆیە هەر هەواڵ و جموجوڵێکیان ببیستایە مەترسی لێکرا بگاتەوە عێراق واتە هەموو سنوورەکە کاجێگەی مەترسی بوو. بۆیە بۆ ئەو کاری ئێمە بەدەستمانەوە بوو زۆر گرفتمان لە ڕێگەدا بوو پێویستی باوردەکاری زۆر هەبوو.
لە پێشدا هەوڵماندا حیزبەکانی دیموکرات و کۆمەڵی ئێران تێبگەێنین سنوورەکە چۆڵ بکەن و بەڵێنمان پێدان ئەم جموجوڵەی بە هیواین لە سنوورەکەدا دژی ئەوان نابێ و بەمەرجێ بەگوێمان بکەن و هاوکاریمان بکەن. داواشمان کرد ئەو ماوەی ئێمە پێویستمان بەو سنوورە هەیە با خەڵکی ئەوان لەو ناوەدا هاتوو چۆ نەکات. لەولاشەوە بۆ عەشیرەتەکان لە چەندین شوێن پاسەوانماندانا ناوچەکە کۆنتڕۆڵکەین و نەهێڵین هاتوو چۆی تێدا بکرێ بۆ ئەوەی هەواڵەکانمان دەرنەچێت لەو عەشرەتانەی سنوورەکە پێکاتەبوون لە ئێناخی، ئیمامی، کڵاشی، باوەجانی، بەلەبزانی، تاوگۆزی. ئەمانە لای خۆمان خەڵکی زۆرمان هەبوو کە پێشمەرگە و لایەنگیری یەکێتی بوون، چونکە ئەو عەشیرەتانە لە هەردوو بەری عێراق و ئێراندا هەبوون و دابەش بووبوون بەسەر ناوچەکەدا. ئەوانیشمان دڵنیا کرد کە ئەم جموجوڵەی ئێمە و ئێران دژی ئەوان نابێت و هەر کەسێکی ناو ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە سەر بۆ عەشیرەتانەی یەکێتی نیشتیمانی و پێشمەرگەی خۆی مامەڵەیان لەگەڵاکە. هەر کات ئێران بێتە سنوورەکە ناهێڵین زیان بکەن و بەرگری لێەکەین و بۆ پێی ئەوە نامەی نێوان ئێمە و حکوومەتی ئێران بۆ چالاکێکە. وەک پێشتر باسمان کرد بارگای تیپی 11 هەورامان کە هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێبوو لەگەڵ بارگای ڕێخستن لە دیهاتەکانی گریانە هاوارەکۆن بۆین بۆ چەند ساڵ بوو هەر لەو سنوورەدا بوون و لە خەڵکی ناوچەکە بوون و شارەزای باشیان هەبوو لە بارودۆخی ناوچەکە و خزم و کەسوکاری زۆریان هەبوو لە ناو عەشرەتەکانی ناوچەکەدا. لە پێشدا بیرمان کردەوە لەگەڵ شارەزەکانی ئێراندا هەندێک شوێن بدۆزینەوە لەسەر ڕووباری سیروان کە تەنگەبەری بێ و شوێنی کەنار نەدیبێت کە عێراق بۆی نەدۆزیوەتەوە. بەم شێوەیە دوو شوێنمان دەست نیشان کرد. یەک لە دەی بۆینی ناو عێراقەوە دۆڵێک ڕۆشتەوە خوار بۆ سەر ڕووباری سیروان. لە قەراق ڕووبارەکەدا هەندێ بەرزایی هەبوو کە تەنگەبەرەکەی ئەشاردەوە بەرامبەر بوو بە دەی هەنجیرەکی ئێران. دوو لە خوار دەی مۆردین بۆ سەر ڕووبارەکە بە هەمان شێوە جێگەیەکمان دۆزیەوە. ئێمە هیچ شارەزایی و توانای بەستنی پردمان نەبوو، بەڵام ئێرانەکان زۆر شارەزایی و دیارە حکوومەتیش هەمووشتی لەبەردەستایە. بەم شێوەیە بەنهێنی بە شەو کەوتنە گواستنەوەی کەرەستە بۆی لە سەرەتادا بە سیم و مێخی ئاسن ئەم بەرەوبەریان بەستەوە، پاشان بە تەختە و شێش و شێلمان پردەکانیان بەست کە تەنها بۆ پیادە و باری هێستری بەکەڵک ئەهات. زۆر جێگەی مەترسی بوو، هەموو یەک هەفتەی خەیان بە شەو تەواویان کرد. دیار بوو پێویستی باشیان بۆ ئامادەکرد بوو، بەڵام بە ڕۆژ هیچ جموجوڵێکیان ناکرد. لە ڕاستیدا زۆر بە دڵسۆزیەوە شەو هەتا بەیانی ئیشیان نەکرد و بە باری هێستر و کۆڵ لە سەر جادەکەوەیان گواستەوە بۆ سەر ڕووبارەکە. لە دیوی عێراقیش هەندێ ئەشکەوتی لێبوو، بە ڕۆژ لەوێ پشویانەدا و جموجوڵیان ناکرد. سەبارەت بەلای مردینیشەوە پردەکە بە سیم بوو، نەک بەدار، بەڵکو بەو سیمە بارۆنیان ئەپەڕاندەوە بۆ سنووری هەڵەبجە. ئێمە بۆ خۆمان ڕێگەی گریانە شێخانمان هەبوو کە بە شەو ڕۆژ هاتوچۆمان پیاکرد. تەنها لە دیوی ئێرانەوە دیار بوو کە ڕێگەی سێم بوو. سەرەتا بەشێک لە هێزی پێشمەرگەکانی خۆمان کە دامان نابوون بۆ کاری بەڕێوەبردن و لۆجستیک ناردمانن بۆ گریانەوە بۆین. لەوێ ئەشکەوت و دۆڵ و شتیویان دەست نیشان کرد بۆ حەشاردانی چەک و تەقەمەنی و خۆراک و هێزیەدەک. وەکو پێشتر باسمان کرد ئێرانیەکان بەیەمیان وتبوو کە بزوتنەوەی ئیسلامی بڕیاریان بەدەست ئێرانە، وەکو بەشێک لە هێزی خۆیان مامەڵەیان لەگەڵاکەن. لەبەرەوەی حیزبێکی تازە بوون، تەنها ساڵێک بوو دروست بوون، هێزێکی شەڕکەر و شارەزایان نەبوو، بۆیان دایان نابوون بۆ کاروباری پشتیوانی و لۆجستیکی. وەکو شارەزای ناوچەکە سوودیان لێ وەرەگرن و بارەگاکانیان بۆ هێنایە دیهاتەکانی ناو ئێران لە سەر سنوور وەکو زی، هێرتا، هەنجیرەک، درۆڵە. ئێران بە شوێک سەدان هێستری بە کۆپانی باشی تاسەوە بە ئۆتۆمبیل گواستەوە بۆ ئەو سنوورە و لە ناو دۆڵ و دارستانەکاندا بڵاویان پێکردن و سەدان پاسداری بێچەکی شارەزا بۆ بارهێنان و تێکەڵیان کردن لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا. شەوانە بەدەیان سیارەی گەورە ئازوقە و تەقەمەنی و چادر و بەتانی و دەرمان و چەکیان ئەهێنایە پشتی هێرتا و زێی هەنجیرەک کە جادەی ئێرانی بۆ ئەهات و یەکسەر بزوتنەوەی ئیسلامی و پاسدارە بێچەکەکان باریانە کرد و بە هێستر ئەیان پەڕاندەوە ئەو بەر بۆ ئەشکەوت و دۆڵەکان و دەوروبەری بۆین. لەولاشەوە بۆ خوار دەیمۆردین. زۆر جار ڕێکەوت هێسترەکان لە هاژەی ئاوەکە و جموجۆڵی پردەدارینەکە ترسان و سڵیانە کردەوە و ناپەڕینەوە، بۆیە چاویانە بەستنەوە بە زۆر ڕایان ئەکێشان یان بارەکەیان داگرت و بە کۆڵی نەفەرەکان ئەیان گەیاندا جەماعەتی هێستر بەدەستی تر و باریانە کردەوە و ئەیان بردن. هەندێک جاریش لیان ئەکەوتە خوارەوە بۆ ناو ڕووباری سیروان و ئاوەی بردن. بەڕۆژ هەموو خۆیان ئەشاردەوە کە تاریکدا هات دەستیانە کردەوە بە بارگواستنەوە. لەم چەند ڕۆژەشدا بەردەوام فڕۆکەکانی عێراق ئەهاتنە سەر ئاسمانی ناوچەکە و هەر جموجوڵێکیان بەرچاو کەوتایە بۆمباریانە نەکرد. ئەگەرچی هەر بە ڕۆژ خۆیان حەشار ئەدا،
هەر لەم کارانەدا بوو کە مامۆستا مەلا عەلی بیارەیی ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی و لێپرسراوی سەربازی لە دەی هیتەرتای ئێران بەرتۆپ و بۆمبارانی عێراق کەوت و شەید بوو لە هەر سێ قۆڵەوە: یەک ڕێگەی شێخان گریانە، 2 هێتەرتا پردەکە بۆین، 3 شێرۆڵە ئەشکەوتە سوتا و مۆردین. هەموو کەرەسەی شەڕەکە بەباشی بگەێنە ناوچەی پشتەوەی شەڕەکە و لە نزیکترین جێگادا بۆ ناوچەی هەڵەبجا کۆیکەنەوە کە بارەگای تەواو بوون. لەو دوو شەوەدا هەموو هێزەکان کە بۆ شەڕەکە دانرابوون لە هەمان ڕێگاوە گوازرانەوە بۆ ناوچەکە و حەشاردران. لەو ماوەیەشدا ئێران شەوانە چەندین کیلۆمەترێک جادەی دروستە کرد و نزیکی ئەخستەوە لە سەر سنوور و ڕووباری سیروان، با ڕۆژ بە گەڵا و شەبەکە شۆفڵە و تراکتۆرەکانی ئەشاردەوە. زۆر جاریش فڕۆکەکانی عێراق ئەیدۆزینەوە و بۆمبارانیەکردن و زیانی باشی لێدان. بەڵام چونکە شەڕی عێراق ئێران لەبەر فاو بەسرە زۆر گەرم بوو، عێراق زۆر گرنگی بەم بەرەیە نادا. لەولاشەوە لە بەرەی دۆڵی جافایەتیش لە شەڕێکی قورسدا بوو لەگەڵ یەکێتیدا بۆ گرتنی ناوچەکە. هێزی تۆپخانە و تانک و زرێپۆشەکانی ئێرانیش کە هێزە گرنگەکەی بوو وەک پێشتر باسمان کرد لە ناو شاخ و دۆڵ و دارستانەکانی دەوروبەری نزیک سنووری ناوچەکە شاردبوویەوە و ئامادەی کردبوون بۆ کاتی پێویست. بەرەی حیزبەکانی تر پارتی و سۆشیالیست وەکو پێشتر باسمان کرد، نە پارتی دیموکراتی کوردستان و نە حیزبی سۆشیالیستی کوردستان هێزی شارەزای سنووری دەوروبەری هەڵەبجەیان نەبوو، چونکە لە سەرەتای شۆڕشینەوە هیچ بارەگایەکیان لە دەوروبەری هەڵەبجە نەبوو. جگە لەوەش دەوروبەری هەڵەبجە هێزی گەورە و پڕچەشی عێراقی لێبوو. جگە لە فۆج و مەفرەزە تایبەتەکانی ناو هەڵەبجە، سەربازگەی هەڵەبجە کە لە پشتی هەڵەبجەوە بوو، تۆپخانەی دەڵەمەڕ، سەربازگەی زەمەقی کە لە نێوان سیروان و هەڵەبجەدا بوو، سەربازگەی دەرەشیش، سەربازگەی خرپانی، سەربازگەی پاڵێنیای تێدا بوو. جگە لە دەیان بارگای سریە و ڕەبایی گەورە کە دابەش بوو بوونە سەر هەموو بەرزایە گرنگەکانی ناوچەکە. بۆیە پارتی و سۆشیالیست وەکو پێشتر ڕێکەوتی نەیان ئەتوانی لەم سنوورە بەرەیەک بگرنە دەست. چەند ساڵێکیش بوو هەردوو حیزبەکە بارەگاکانیان لە پشتی چیای سوورێن بوو، واتە دزڵی دۆڵەنا و خیاران کە ئەکەوێتە ناوچەی کانی ئێرانەوە. هەندێک بارەگای بچووکیشان لە قەتپاڵەکانی چیای سوورێن لە دیوی عێراق بوو، وەک کەڕەجاڵ، وشکەناو، دەرەکۆرە، خۆرنەوەزان کە ئەکەوێتە نێواندەی زەڵم تامیری سوور. بەو بۆنەیەوە شارەزایی باشیان تەنها لەو سنوورەدا بوو کە ئەکەوێتە ناحیەی خورماڵ. لەو دوا کۆبوونەوەیدا کە نوێنەری هەر سێلامان بەرەکانمان دابەش کرد، ئەوان داوایان کرد لەو سنوورە بەشداری بکەن و هەر سەرپەرشتی هێزی خۆیان بکەن. بەم شێوەیە ئەوانیش هێزەکانیان سازدا بوو کە هەر بەو لایەوە ڕێکەوتن لەگەڵ هێزەکانی ئێراندا کە لە میحوەری مەریوانەوە خۆیان ئامادە کردبوو بۆ پەلاماردانی هێزەکانی عێراق لە پشتی دێی زەڵم و ئەحمەد ئاوا، ئێڵانپێ، هانەقۆڵ، بانیشار، شیرەمەڕ، خورماڵ، سەرجادەی سەید سادق. ئەوانیش وا دابەش بوون کە پارتی بە هاوکاری هێزەکانی ئێران پەلاماری خورماڵ و بەرزایەکانی پشتی زەڵم و یاڵانپێ بدەن کە پایەگای عێراقی لێبوو. سۆشیالیستیش لەگەڵ هێزێکی پیادەی ئێران شارەزا بوون لە بەکارهێنانی چەگی دژی تانگدا بێنە پێدەشتی شارە زۆر. لەولاشەوە کە چالاکی هەڵەبجە و خورماڵ دەستی پێیەکە، هاوکات بێنە سەر جادەی سەید سادق، خورماڵ، هەڵەبجە و پردی زەڵم کە تەنها پردی نێوان ئەو سێ شارێ و لەسەر ڕووباری زەڵم بەستراوە بتەقێنەوە و ڕێگەی هاتوشوێ عێراق ببڕن. بەمە شەرە ئەکەوێتە بەرەی عێراق و ڕێگەی ئیمدادی لێژیرێ. هێزەکانی پارتی چەک و تەقەمەنی و هێزیەتە گیان گواستە بوویەوە، کەڕەجاڵ و وشکەناو ئامادە بوون بۆ پەلاماری هەماهەنگ. هێزی سۆشیالیست چەک و تەقەمەنی و پێداویستی خۆیان گواستە بوویەوە، دۆڵی میری، سوور و ڕیشێن و چەمی زەڵم لەناو چاڵ و باخەکان و شیوەکاندا حشاریاندا بوو و هێزێکیشان نزیک کردبوویەوە لە جادە و پردەکە. ئێمە لە ڕێگەی بێسیم و پەیوەندی هاوبەشمان لەگەڵ ئێرانیەکاندا ئاگامان لە جموژوڵی هەردوو لاکەی تر بوو. ئەوانیش خۆیان ئامادە کرده بوو بۆ کاتی پێویست. دواپەیوەندی بە عەشرەتە ئێرانیەکانی ناو هەڵەبجە و فەوجەکانی دیفاع وەتەنی کە دۆست و لایەنگیری یەکێتی بوون. لە ماوەی خۆ ئامادەکردنەدا بۆ چالاکیەکە لە ڕێگەی ڕێخستن و دۆستەکانمانەوە بەردەوام پەیوەندی باشمان هەبوو لەگەڵ دۆست و لایەنگرەکانی خۆمان، چ لە کوردە ئێرانیەکان و فەوجەکانی دیفاع وەتەنی و چەکدارەکانی ڕژێم کە لە هەڵەبجە و دەوروبەریدا بوون. تا ڕادەیەکی باش ڕێکمان خستبوون کە هێزی ناوشاری ئێمە بن. بۆ کاتی پێویست و لە ڕێگەی ئەوانیشەوە زانیاری باشمان لەسەر هەموو بنکە سەربازیەکانی عێراق و جموژوڵی دەستگا جاسووسیەکان کۆکردبوویەوە. بەردەوامی شوامان کردبوو کە هەواڵ و زانیاری تازە
چی هەبێ لەسەر هەموو ناوچەکە بۆمان بنێرن. بە شێوەیەک بوو جێگە نەمابوو لە ناوچەکەدا بە تەواوەتی شارەزایی لێپەیدا نەکەین. دیارە بەشی ڕێخستن و هەندێک پەیوەندی عەشایری دەوری کاریگەریان ئەبینی لەم ڕۆوە. بۆ ئەوەی زیاتر و پاکتر هەموو هەڵوێستەکانمان لا ڕوونتر بێ، شەوی حەولە سەر هەشتی 1970 حامیدی حاجی خالید، شەید قادر کۆکۆیی و چەند کەسێکی ترمان نار بۆ ناوشاری هەڵەبجە بۆ ئەوەی لە نزیکەوە گەورە عەشایەرەکانی ئێناخی، ئیمامی، باوەجانی، کڵاشی کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بوون بیان بینن و دوا هەڵوێستیان لەگەڵا ڕوونکەنەوە. توانیان بە شێوەیەکی باش چاویان پێیان بکەوێت و پێیان بڵێن کە بارودۆخی ناوچەکە تێک ئەچێ و شەڕ ڕوئەدا. بۆیە پێویستە دوابڕیاری خۆیان بدەن، هەرچی دۆست و لایەنگری یەکێتی بێ لە ئەمڕۆ خۆی ئامادە بکە بۆ هاوکاری و دەست بەکاربوون و هەر کەس ئیشی خۆی بۆ دیاری بکرێ. هەر کەسیش باوەڕی بە بارودۆخەکە نەکا، یان لە خۆی ئەترسێت یان بۆ ماوەیە دوورەکەوێتەوە لە سنوورەکە، بەڵام توژمنانی یەکێتی و شۆڕش نەکا. هەر بە دۆستی یەکێتی دایانەنێن و پاشان بڕیاری خۆیان بدەن ئەگەر ویستیان بێنەوە ناوچەکە. بەم شێوەیە توانیان زۆر بەباشی شەکانیان لەگەڵ ڕێخن و سازیان دەن بۆ هاوکاری. لەولاشەوە لێپرسراوی فەوجەکانی دیفاع وەتەنیان بینی بوو، بە هەمان شێوە گفتوگۆیان لەگەڵ کردبوون و هەڵوێستی خۆیان بەباشی ڕوون کردبوویەوە و شانەبەندیان کردبوون لەگەڵ ڕێخستەکانی ناوشار و هەریەک ئیشی خۆی بۆ دیاری کرابوو. ئەم فەوجانە و چەکدارەکانی تری سەربەڕژێم لە حکوومەت زۆرە ترسان، هەر بە گومانەوە هەڵسوکەوتیان لەگەڵ ئەکرد، چونکە کردەوەی ساڵی ڕابردووشیان لەیاد بوو لە ڕاپەڕینەکەی مانگی 5 1970. هەریەک لەو فەوج و چەکدارانی هاوکاری ڕاپەڕینەکەیان کردبوو بە تەواوەتی خرابوونە ژێر چاودێری دەستگا جاسووسیەکانی ڕژێمەوە. هەندێکیان لەو بەرنامەیەدا دانرابوون کە بە خۆیان و ماڵ و مناڵەکانیانەوە بیان گوازنەوە بۆ شوێنەکانی تر و ئەرچیان بۆ دیاری بکرێ. ئەمەوای کردبوو لە هەلێک ئەگەڕان خۆیان ڕزگار بکەن. جگەرەوەش هەستیان کردبوو کە حکوومەت بە هیوایە شاری هەڵەبجە و ناحیەکانیشی بە سەرسنوورەکانەوە بگوازێتەوە بۆ شوێنانی تر و ناوچەکە بە تەواوەتی بکەوە بە قەدەغەکراو واتە محەڕەمە. هەر لە دوای ئەو خۆڕێخستنەی شار بەرنامەیەکی باشمان دانابوو کە ڕۆژی دوو جار واتە پێشنیوەڕۆ و پاشنیوەڕۆ تا شەڕەکە دەستپێکا ڕۆژانە لە ڕێگەی ڕێخستنەوە دوا گۆڕانکاری لەسەر هێزەکانی دوژمن و جموجوڵیان بنێرن بۆمان، بۆ ئەوەی ئاگادار بین لە هەموو شتێک کە ڕوئەدا. بۆ ئەمە بەستە لە دەی هاوارە کۆن بەشی ڕێخستنمان لێە بوو. محەممەد حەمە ئەمین و حاجی عەلی سەرپەرشتی ئەکردن و هەواڵەکان لە لای ئەوانەوە ئاهات و لەوێشەوە بەنامە یان بە بروسکە ئامێری لاسلکی بۆمان ڕەوانە ئەکرا. پاش گەڕانەوەی وەفدەکەمان لە ناوشاری هەڵەبجە ڕۆژی دەیسەی 1970 منیش لەگەڵ هەموو پێداویستیە گرنگەکانی شەڕەکەدا گەڕامەوە و هێزەکەی خۆشمان لە کرماشان بوون. هەموویان بە شەو گەیاندە سەر پردەدارینەکەی سیروان و لەوێەوە پەڕینەوە بۆ سنووری خۆمان، هەر لەو بەری پردەکەوە هێزەکەمدا بەش کرد. ئەوەی دامان نابوو بۆ ڕەتلەکەی حامیدی حاجی خالید بێ، لەوێەوە بەڕێمان کردن بۆ دەی گریانە و هاوارە کۆن کە بارەگامان لێوە بوو. لەوێشەوە نزیک ئەبوونەوە لە شوێنی ئیشەکانیان بەشەکەی تر کە بۆ هەڵەبجە و دەوروبەری بوو بردمانن بۆ دەی بۆین کە بارەگاشمان لەوێ هەبوو. دیار بوو لە ماوەی ڕابردووشدا تەقەمەنیکی زۆر باش لە ڕێگەی لۆجستیکەوە گوێزرا بوویەوە شوێنە نزیکەکانی بەرەگە و لە ئەشکەوت و خان و ژێر نایلۆندا شارابوونەوە. هێزەکانیش بەباشی دابەشکرا بوون لە سنوورەکەدا. پێویستمان بۆ دابین کرابوو. مەبەستم لە هێزی پێشمەرگە و هێزی سوپای ئێرانە کە دانرابوون بۆ پەلاماری یەکەم. دیارە ئەم هێزانش تەنها پیادە بوون، واتە نەتۆپ و تانک و نە هیچ ماشێن و ئالیاتێک. ڕێگە نەبوو بگاتە سنوورەکە، تەنها ڕێگەیەک کە کۆن بوو لە ئێرانەوە بەسرا بوویەوە بە عێراقەوە، ڕێگای نەوسوود تەوێڵە بوو کە ئەویش جگەلەوەی لە چەندین شوێن بڕابوو بە تۆڕی مین تەنرابوو. هەروەها هەموو بەرزایەکانیش بە هێزی عێراق قایم کرابوو کە ئێمە گەشتی نەدەی بۆین بۆ دوجار هەواڵمان نارد بۆ ئەوەی ئەو دەستەی دیموکراتی ئێران کە ئیتر کات بەبەریەوە نەماوە پێویستە حسابی تەواو بۆ خۆیان بکەن، بەڵام ئەوان کە بە هێزەکەی خۆیانەوە شانازیان نەکرد و دەوروبەریان باش قایم کردبوو ئەم جارش زۆر گرنگیان نەدا و بەم هەوڵەی ئێمە لە ڕاستیدا چونکە هاتوچۆی خەڵکمان بە باش قەدەغە کردبوو، چونکە لەوەش زۆربەی جموجوڵەکانمان بە تاریکی شەو بوو، بۆیە هیچ هەواڵێکمان لا نەبوو کە بیسەلمێنێ لەو ناوچەیەدا شەڕێکی قورس هەڵەگیرسێ. واتە هەمان زانیاریان هەبوو کە حکوومەتی عێراق هەیبوو لەسەر ناوچەکە و لەوەش دڵنیا بوون کە ئێمە بەتەنیا جیان ناهێڵین.
ئێمە بۆ ئەوەی چارەسەری کەمتەرخەمی دیموکرات بکەین 2 دەفتەر وەرەقی خۆمانمان بە مۆری تیپی 11 هەورامانی یەکێتی نیشتیمانی کوردستان مۆر کرد و ئامادە کرد کە ئەگەر هەر لایەنێک و کەسێکی کوردی ئێرانی لە کاتی شەڕەکەدا ڕووبکەنە لێپسراوەکانمان بۆ داوای یارمەتی یەکسەر وەرەقەی بۆ بکرێ و بۆ ئەوەی تووشی گرتن و دەردی سەری نەبێ. بە پێ ڕێکەوتن نامەکەی نێوان ئێمە و نوێنەرایەتی حکوومەتی ئێران کە لە کرماشان بڕیاری لەسەر درابوو پێشتر واشمان کرد کە هەموو بەرواری کۆنی لێ بدرێ بۆ ئەوەی حسابی بۆ بکرێ کە لە کۆنەوە ئەو کەسە بڕیاری خۆی داوە. ئەم وەرەقە مۆرکراوانەمان دابەش کرد بەستەر لێپسراوی ڕەتڵەکان و بارەگاکانی ناوچەکەدا بەشێکمان نارد بۆ ناو شار و لای ڕێخستن بێت بۆ هەمان مەبەست. دواکۆبوونەوە لەگەڵ لێپسراوە مەیدانەکانی ئێراندا بۆ دەستپێکردنی چالاکیەکە لە بۆین 12/3. وەکو پێشتر باسمان کرد ئەو میحوەرەی بۆ هێزەکەی ئێمە دیاریکرابوو و مەڵبەندی قەزای هەڵەبجە بوو لەگەڵ سەربازگەی هەڵەبجە و سەربازگەی زەمەقی کە لە سەر و ژووروی شارەکەەوە بوون لەگەڵ هەموو دام و دەستگاکانی ناوشاری هەڵەبجەدا. ئەمە لە کۆبوونەوەکانی پێشوودا بڕیاری لەسەر درابوو چ لەگەڵ لێپسراوەکانی ئێران و چ لەگەڵ نوێنەرەکانی پارتی و سۆشیالیستدا. بەم شێوەی بڕیاری لەسەر درابوو ئێمە لە ماوەی ڕابردوودا هەموو ئەو شوێنانی بۆمان دیاریکرابوو زانیاری تەواومان لەسەر کۆ کردبووەوە. شوێنەکانمان بۆ ئاشکرا بوو چەند هێزیان لێ و چەند هەنگاو بنین بۆ گرتنی لەگەڵ ڕێخستەکانی خۆمان لەناو شار و بەرنامەمان بۆ داڕشتە بوو. بەیانی 11/3/1970 کە ئێمە تەواوی هێزەکانمان گەیاندبووە ناو خاچی کوردستان لە پشتی هەڵەبجەوە سەرگەرمی دابەشبوون و خۆسازدان بووین بۆ شوێنە دیاریکراوەکانی خۆمان لە پڕ محەممەد مقدەم تەهرانی کە نوێنەری یەکەمی ئێرانیەکان بوو هات بۆ لام و بۆ دەی بۆین پەیامێکی هێنابوو لە عەلی شامخانیەوە کە فەرماندەی یەکەمی هێزەکانی ئێران و لێپسراوی تەواوی هێزی پیادەی سوپای پاسدارانی ئێران بوو. لەو پەیامەدا هاتبوو گوایە ئەوان ناتوان بە هێزی پیادەی خۆیان بە جیاوازی سەربازگە و تۆپخانەی دەڵەمەڕ بگرن بۆیە پێویستە هێزی ئێمە هاوبەشیان بکا و پێکەوە پەلاماری بدەین. ئەم پەیامە لە کاتێکا بوو هیچ نەمابوو بەرنامەکە دواتر بخرێ و گۆڕانی تێدا بکرێ. من هەستم کرد ئەمە جۆرێکە لە بیان و گرتن لەسەر ئەوەی کە ئێمە ڕازی نابووین هێزەکانمان بە هاوبەش بەشداری شەڕبین بە فەرماندەیی ئەوان بۆیە زانیم چارەسەر نەماوە جگەلەوەی بیانووی ببڕین لەگەڵ یا ڕێکەوتین کە ڕەبایەکانی پاراستنی سەربازگەی دەڵەمەڕ کە 9 ڕەبایە بوون 3 ڕەبایی بەرز و ناڕەحەتیان کە لە ڕۆژهەڵاتی سەربازگەکە بوو هێزەکانی ئێمە بیگرن و 6 ڕەبای تری دەمێنێ هێزەکانی ئێران بیگرن و هەر لایەکیشیان بەجیا سەرکردایەتی هێزی خۆمان بکەین. داواشمان لێکردن کە دەبێ ئاگری تۆپخانەی ئێران بە باشی پاڵپشتی هێزەکانمان بکە بە تایبەت لێدانی تۆپخانەی دەڵەمەڕ. لە ڕاستیدا ناکە لەمە زیاتر چالاکیەکە دوا بکەوێ چونکە ڕۆژانە چەندین جار بە بروسکە مەکتەبی سیاسی داوایە کرد پەلە بکەین لەو چالاکی چونکە شەڕی ناوچەکانی سەرکردایەتی زۆر توند و گەرم بوو. عەلی شامخانی کە بارگای سەرکردایەتی خۆی هێنا بووە ناوچەکە و بەنیهێنی لە تەنیش 3 ڕێیانی نێوان پاوە نەوسوود سەرپێڵی زەها و داینابوو. لە تەنیش ڕووباری سیروان لە شوێنێک پیان ئەوت دوو ئاو کە پردێکی لێ ئاوی سیروان و شمشێر بەیەک ئەگەن لە ڕۆژئاوای پردەکە و بارگای دانابوو. کە ئەو وەڵامی ئێمەی پێگەشتەوە دووبارە پەیامێکی تری بە ئامێری بێتل داینێ کە ئەویش ناتوانن سەربازگەی پاڵانیا بگرن و باجێی داڵن بۆ هێزی یەکێتی. منیش زۆرم پێ ناخۆش بوو وەڵام دانەوە کە دیارە ئێوە زۆر ئەترسن و پاشەخشاکەن لە بڕیارەکانی خۆتان. ئێوە هەرکوێ بەجێ ئێهێڵن ئارەزوی خۆتانە. ئێمە جگە لەو شوێنانی دیاریمان کردووە بەڵێن نادەین شوێنی تر بگرین. ئامادەشنین هێزەکانمان تێکەڵی ئەوان بکەین و لە ژێر سەرکردایەتی ئەوان دابین. لە ڕاستیدا سەربازگەی پاڵانیا بایەخی زۆری نەبوو کە ئەوان لێترسان چونکە تەنها بارگای لیوایەکی پشتیوانی بوو لە ناوچەی هەورامان و هەندێک هێزی پراگەندە و بەڕێوەبردننی ئیداری تێدا بوو. شوێنەکە شواکەوت بوو کە خۆی بۆ خۆی ئابلۆقە دراو بوو چونکە گەرشاخی شنروێ و هەڵەبجە بگیرێ لە ڕۆژئاواوە لە خوارەوە پردی زەڵم بگیرێ لەلایەن سۆشیالیستەوە و لە باکوورەوە خۆرماڵ بگیرێ لەلایەن پارتیەوە ئیتر ئەم سەربازگەیە بایەخی نامێنێ و هەر بۆ خۆی سەری لێ ئەشێ و ئەژیرێ. بۆیە زۆرم لا گرنگ نەبوو ئەگەر بەجێی بهێڵن. وەڵاممان بۆ عەلی شامخانی نردەوە کە چیتر بە بەریانەوە نەماوە بەرنامە بگۆڕێن. ئێمە هێزەکانمان دابەش کردەوە و تا دوژمن بە خۆی نەکەوتەوە دەبێت لە کاتی خۆیدا دەست بەکار بین چونکە سەرکردایەتی داوامان لێەکە. دواکۆبوونەوە لەگەڵ لێپسراوە سەربازیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆین بۆ دابەشبوون بە سەر ڕەتڵەکاندا.
ئێوارەی ڕۆژی 12/3/1970 هەموو لێپسراوە سەربازیەکانی خۆمان کۆکردەوە لە دەیبۆین بە چڕوپڕی بە پێی لێکۆبوونەوەکانی پێشومان لە لایەنەکانی تر وەک پارتی سۆشیالیست و لێپسراوە ئێرانیەکان هەرچی بەرنامەیەک دانرا بوو هەمووی باسی لێکرا و بارودۆخی ناوچەکەمان بەباشی تاوتوێ کرد و هێزەکانی خۆمان تێکەڵ کرد و شارەزا و ناشارەزا لە ناوچەکەدا پاشان هێزەکانمان کرد بە چەند ڕەتڵێکەوە بۆ هەر ڕەتڵێک لێپسراوی سەربازی باشمان بۆ دانا و شارەزامان بەسەردادا بەشکردن جفرەی بروسکەکردن و ئامێری لاسرکی و مەفرەزەی پزیشکیمان بۆ هەر ڕەتڵێدانا بەم شێوەیەی خوارەوە